دەست پێکەین. سەرەتاش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەم کە بەرنامەی کار لەگەڵ پوختەی کۆنووسی کۆبنەوەی پێشوو بخێنێتەوە. فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار. بە پێی حکمی مادەی 5 بڕگەکان یەکەم دووەم سەیەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم دووەم سەیەم و چوارم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 48 52 54 و 55 و 56 و 57 لە پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 9 ئاسایی خولی بەهارەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 12 پێشنۆڕۆ چوارشەمە ڕێکەوتی 21/4/2020 بەم شێوەیە بێت. یەکەم بەردەوام بوون لەسەر خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازە یاسا و بەڕێوەبردن و پاراستنی شوێنەوار و کەلوپەر لە هەرێمی کوردستان بە پێی حکمی مادەکان 87 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. دووەم دەنگدان لەسەر ئەم پێشنیازە یاسا و بریارانەی خوارەوە بە پێی حکمی مادەکانی 90 91 93 96 97 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. یەک پێشنیازە بریارە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی لە هەرێمی کوردستان. دوو پێشنیازە یاسای پاراستنی تۆڕ و بنچینەکانی ئەو ئاوەڕۆ لە هەرێمی کوردستان. سێیەم دانان و دەست لە کار کێشانەوەی ئەو ئەندامە بەڕێزانە لە لێژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان بە پێی حکمی مادەکانی 28/34 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. یەک دەست لە کار کێشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز زانە خالید سمایل لە لێژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆکی لە مافی مرۆڤ. دوو دەست لە کار کێشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز گولستان باقی سلەیمان لە لێژنەی کشتتوکاڵ و ئاودێری زیادکردنی بۆ سەر لێژنەی کاروباری کۆمەڵایەتی داکۆکی لە مافی مرۆڤ. دانانی ئەندامی پەرلەمان بەڕێز هەڵکەوت ئەنوەر خەلیفە لە لێژنەی کشتتوکاڵ و ئاودێری و لێژنەی دەستپاکی. چوار دانانی ئەندامی پەرلەمان بەڕێز سەباح محمود محەممەد لە لێژنەی دەستپاکی. پێنج دەست لە کارکێشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز سەرچنار ئەحمەد محمود لە لێژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار. شش دەست لە کارکێشانەوەی دەندامی پەرلەمان بەڕێز ئەبوبەکر عومەر عەبدوڵڵا لە لێژنەی پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستانی زیادکردنی بۆ سەر لێژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار. حەوت دەست لە کارکێشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز هەلەز ئەحمەد محەممەد لە لێژنەی کشتتوکاڵ و ئاودێری زیادکردن بۆ سەر لێژنەی پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستانی. بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 8 ئاسایی بە پێی حکمی بڕگەی دووەمی مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارە 8 ئاسایی خولی بەهارەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنوەڕۆ ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 24/2021 بەم شێوەیە خوارەوە بوو. یەک دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. دوو خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سەیەم دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوارەم دەنگدان لەسەر پێشنیازە یاسار هاوردەکردنی فرۆشتنی بەرهەمە نەوتیەکان لە هەرێمی کوردستان. پێنجەم خستنەوەرو بیرۆکەی هەردوو پەرلەمانتار گەلاوێژ عوبەید عوسمان سەبارەت بە زۆربوونی نەخۆشی شێرپەنجە و پەرلەمانتار شنۆ ئەشقی عەبدوڵڵا سەبارەت بە ڕەخساندنی هەلی کار لە هەرێمی کوردستان. شەشەم خوێندنەوەی یەکەم بۆ پێشنیازە یاسای هەمواری یەکەمی یاسای بە خاوەنکردنی ئەو زەویانەی لە سنووری شارەوانیەکانی زیادەڕەویان لەسەر کراوە لە هەرێمی کوردستان ژمارە 3 ساڵی 2019. حوتەم خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازە بریارە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی لە هەرێمی کوردستان پێشنیازە یاسای بەڕێوەبردننی پاراستنی شوێنەوار و کەلوپەر لە هەرێمی کوردستان بۆ 24 مادە لە کۆی گشتی 34 مادە. هەشتم کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان لەبەر ئەوەی سێ لیژنەی پەرلەمانی کوردستان بەشداریەکەن لە خولی بودجە ئێمە 1 سەعاتمان لەبەردەستایە لەبەرەوە ئاماژە بە مادەی 48 بڕگەی یەکەم داواتان لێ یەکەم کە ڕەزامەندی بفەرمونون لەسەر ئاڵۆگۆڕکردنی بڕگەکانی بەرنامەی کار بەوەی بڕگەی یەکەم بێتە جێگەی بڕگەی سێهەم و بڕگەکانی تری بەرنامەی کارۆکو خۆی جێبەجێ بکرێ. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەو ئاڵۆگۆڕەیە با بفەرموێ دەنگدا. زۆر سپاس پەسەند کرا. داوا لە سەرۆکایەتی هەردوو لیژنەی یاسایی و ڕۆشنبیریەکەین فەرموون بێنە سەر منەسەکە بۆ جێبەجێکردنی
خاڵی یەکەم لە بڕگەی دووەمی بەرنامەی کار. تا دەنگدان تاو نەبێ خاڵی پێڕەوی وەرناگرین لەبەرەوەی کاتەکە لە بەردەممانە کەمە. دواتر بەسەر چاو هەمووتان وەرەگرین. بەڵێ فەرموو. بەڵێ. بڕگەی دووەمی بەرنامەی کار دەنگدان لەسەر ئەم پێشنیازە یاسا و بڕیارانەی خوارەوە بە پێی حکمی مادەکانی 90، 91، 93، 96، 97 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان یەکەم پێشنیازە بڕیاری ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی لە هەرێمی کوردستان عێراق. فەرموون. ناوی خود مازن دلوان برای سروکی پارلمان اما راپورتکه بو سروکاتی پارلمانی کردستان بابت راپورتی دنگدان لجنه کاروباری یاسایی و لجنه روشنبیری و کمالگاه مدنی و ورزش و لاوان روزی سه‌شنبه رکوتی 24/2021 کاجمیر پنجی ورک و بنوی هاوبشیان انجام دا بو توی کردن و دارشنوی او پیشنیارانه که لالین اندامانی پارلمان و پیشکش کراون سبارت به پیشنیاز بریاری روزی روزنامه‌گری کردی لهریمی کردستان داشت عراق لدانشنوی خویندنوی دوام دا دوی گفتگو کردن و توی کردن لجنکان گیش نامنجامانه خواره و سبارت به ناو نیشان دو پیشنیار هست. پیشنیاری یکم پیشنیاز بریاری روزی روزنامه‌گری کرد لهریمی کردستان. پیشنیاری دوام وەک خۆی پێشنیازە بڕیاری ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی. بەڵێ بەڕێزان هەردوو پێشنیازەکە خەینە دەنگدان. یەکەمیان ڕۆژی ڕۆژنامەگەری کورد لە هەرێمی کوردستان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە با دەست بەرزکاتەوە. بەڵێ دوو ئەندام زۆر سپاس. پێشنیازی دووەم پێشنیازە بڕیاری ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە. بەڵێ زۆر سپاس بە دەنگی 95 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. خاڵی یەک. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە بڕگەی یەکەم هیچ پێشنیازێک نێوەکو خۆی ڕۆژی 22 نیسانی هەموو ساڵێک بە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی دادەنرێت. ئەندامانی بەڕێزی پەرلەمان هەر کەسێک لەگەڵ ئەو دەقەیە با بفەرموێ دەست بەرزکاتەوە. بەڵێ سپاس بە دەنگی 97 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بڕگەی دووەم. سەبارەت بە بڕگەی دووەم سێ پێشنیازەیە بڕگەکە بەم شێوەی لێ بکرێت. دەستگاکانی یەکەم دەستگاکانی ڕاگەیاندن و ڕۆژنامەوانی و لایەنە پەیوەندیدارەکان وەک بۆنێکی نیشتیمانی یادی ئەم ڕۆژە بکەن و وەزارەتی ڕۆشنبیری هاوکار بێ بۆ یادکردنەوەی. پێشنیازی دووەم وەک خۆی پێویستە لەسەر دەستگاکانی ڕاگەیاندن و لایەنە پەیوەندیدارەکان وەک بۆنێکی نیشتیمانی یادی ئەم ڕۆژە بکەن و حکوومەتی هەرێم هاوکار دەبێت بۆ یادکردنەوەی. پێشنیازی سێم پێشنیازی هەردوو لیژنەی هاوبەش لایەنە پەیوەندیدارەکان و دەستگاکانی ڕاگەیاندن و ڕۆژنامەوانی وەکو بۆنێکی نیشتیمانی یادی ئەم ڕۆژە بەرز ڕادەگرن و حکوومەتی هەرێم هاوکار دەبێت بۆ یادکردنەوەی. بەڵێ سپاس.
هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە با بفەرموو دەستبەرزکاتەوە. دوو ئەندام. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی دووەمە وەک خۆی با بفەرموو دەستبەرزکاتەوە. سێ پێشنیاز هەیە. هاوبەشیش هەیە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ وەک خۆی یەک دوو. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە پێشنیازی لیژنەی هاوبەش. زۆر سپاس بەدەنی 88 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڵێ. بەرگەی سێم هیچ پێشنیازێک نێوکو خۆی پێویستە ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان ئەم بڕیارە جێبەجێ بکەن. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەو دەقەیە کە بەڕێز سەرۆکی لیژنە خوێندەوە. زۆر سپاس بەدەنی 91 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڵێ. سەبارەت بە بڕگەی چوارەم هیچ پێشنیازێک نێوەکو خۆی ئەم بڕیارە لە ڕۆژی دەرچوونەوە کاری پێدەکرێت و لە ڕۆژنامەی فەرمی وەقایی کوردستاندا بڵاو دەکرێتەوە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەو دەقەیە کە بەڕێز سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری خوێندەوە با فەرمووی دەستبەرزکاتەوە. بەڵێ بەدەنگی 93 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. سەبارەت بە ئەوەکانی دەرچواندن دوو پێشنیازێ بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیاز یەکەم بۆ بە فەرمی ناساندنی ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی کە یەکەم ژمارەی ڕۆژنامەی کوردستان لەلایەن میقداد مەدحەت بەدرخان لە 22 نیسانی 1898 لە قاهیرە دەرچووە بۆ ڕێزگرتن لەو ڕۆڵە مێژووی و بەرچاوی کە ڕۆژنامەگەری کوردی لە پاراستنی زمان و کولتور و پیشەی ڕۆژنامەگەری و پەرەسەندنی کای ئازادی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان و بڵاوکردنەوەی هەستی نەتەوایەتی و نیشتیمانی و بەرەو پشبردنی کۆمەلگا دابینیوێتی ئەم بڕیارە دەرچوێنرا. پێشنیازی دووەم وەکو خۆی بۆ بە فەرمی ناساندنی ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی کە یەکەم ژمارەی ڕۆژنامەی کوردستان لەلایەن میقداد مەدحەت بەدرخانەوە لە 22 نیسانی 1998 لە قاهیرە دەرچووە بۆ ڕێزگرتن لەو ڕۆڵە مێژووی و بەرچاوی کە ڕۆژنامەگەری کوردی لە پاراستنی زمان و کولتور و پیشەی ڕۆژنامەگەری و بڵاوکردنەوەی هەستی نەتەوایەتی و نیشتیمانی و بەرەو پێشبردننی کۆمەلگا دابینوێتی ئەم بڕیارە دەرچوێنرا. بەڵێ زۆر سپاس. ئێمە بۆ هۆیەکانی دەرچواندن دوو پێشنیاز هەیە. پێشنیازی یەکەمە خەینە دەنگدان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە. 5 ئەندامی لەگەڵە. پێشنیازی دووەم هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە با بفەرموو. بەڵێ بەدەنی 76 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. ئێستا کۆی بڕیارەکە خەینە دەنگدان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ کۆی بڕیارەکەیە با بفەرمووی دەستبەرزکاتەوە. بەڵێ زۆر سپاس بەدەنگی 101 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. پیرۆزبایی لەگەلی کوردستان و لە تەواوی ڕۆژنامەوانانی کوردستانەکەین بە بۆنەی دەرچوونی ئەم بڕیارە. بەڵێ زۆر سپاس بۆ سەرۆکایەتی و ئەندامانی لیژنەی ڕۆشنبیری. داوا لە سەرۆکایەتی لیژنەی شارەوانیەکەین فەرموون بێنە جێگی خۆیان. زۆر سپاس. دەستان خۆش بێ. وەرتانەگرین دوای دەنگدا. بۆ تۆ ڕوونچینەکانی ئاو؟ نا. ئەوە نییە، ئەوەی برگەی دواترە دوای وەرنەوە بەخێر بێنەوە دواتر.
بەڵێ بفەرمونون بۆ جێبەجێکردنی خاڵی 2 لە بڕگەی 2 کە ئێستا بڕگەی 1. برای سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی دەنگدان بابەت راپۆرتی دەنگدان لژنەی کاروباری یاسایی و لژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار ڕۆژی دووشەمە ڕێککەوتی 19/4/2021 کاتژمێر 9 شەو کۆبوونەوەی هاوبەشیان ئەنجامدا بۆ تاوتۆیکردن و داڕشنەوەی ئەو پێشنیارانەی کە لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراون سەبارەت بە پێشنیازە یاسای پاراستنی تۆڕ و بنچینەکانی ئاو و ئاوەڕۆ لە هەرێمی کوردستانداش عێراق لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا دوای گفتوگۆکردن و تاوتۆیکردن لیژنەکان گەیشتنە ئەنجامانەی خوارەوە سەبارەت بە ناو نیشان هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان سەبارەت بە ناونیشانی هیچ پێشنیازێک نییە وەک خۆی هەرەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە با بفەرمووی دەست بەرزکاتەوە. بەڵێ سوپاس بەدەنگ 84 ئەندامی پەرلەمان پەسەند کرا مادەی 1 فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 1 5 پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا بەرگەی 12 بەم شێوەیە لێ بکرێت. 12 سەرپێچی زیانگەیاندن یان شکاندن یان لە ناوبردن و تێکدانی پرۆژەکان تانکی ئەمبار ئاو هێلەکانی گواستنەوە و تووڕەکانی ئاو و ئاوەڕۆ قفلی ئاو مانهۆڵ سەری مانهۆڵ چەپەری وەرگرتنی ئاوەڕۆکان بۆری وەرگرتنی ئاوەڕۆکان و هەر پێکاتەیەکی تری ژێرخانی ئاو و ئاوەڕۆ دەگرێتەوە و ڕێگەنەدان بە بەستنی پێوەری ئاو یان زیانگەیاندنی بە پێوەرەکە و بە مەبەستی لە کارخستنی. پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنیا گۆڕانکاری بکرێت لە بەرگەکانی دەیەم و چواردەیەمدا بەم شێوەیەی خوارەوە لە بەرگەی دەیەمدا دەستەواژەی ئەمبارکردن بکرێتە گلدانەوە. 2 لە بەرگەی چواردەیەمدا دەستەواژەی محەڕەمات بکرێتە سنووربەند. پێشنیاری سێەم مادەکە بەم شێوەیە لێ بکرێت. 1 بەرگەکانی چوارەم و پێنجەم و شەشەم و حەوتەم و هەشتەم لا ببرێت. 2 بەرگەی 12 بەم شێوەیە لێ بکرێت. 12 سەرپێچی زیانگەیاندن بە کەرتی ئاو و ئاوەڕۆ و پرۆژەکانی. 3 بەرگەی 14 بەم شێوەیە لێ بکرێت. دەستەواژەی محەڕەمات بکرێتە ڕێگا پێنەدراوەکان و داڕشنەوەکەش بەم شێوەیە لێ بکرێت. 14 ڕێگا پێنەدراوەکان سنووری پرۆژە و تۆڕەکانی ئاو و ئاوەڕۆیە کە نابێت هیچ جۆرە کارێکی تێدا ئەنجام بدرێت وەک بیناسازی دانان و ڕاکێشانی تۆری ئەنتەرنێت هێلی گارەبا و ستۆنەکانی و پیسکردنی سەرچاوەی پرۆژەکانی ئاویەکان و هەر کارێکی دیکە بەبێ وەرگرتنی ڕەزامەندی وەزارەت. پێشنیاری چوارەم مادەکە وەک خۆی تەنیا لە بەرگەی چواردەمدا دەستەواژەی محەڕەمات بکرێتە پاوان. پێشنیاری پێنجەم وەک خۆی بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیاری پێنجەم کاک لوقمان سەرۆکی لژنەی شارەوانی دەخوێنێت. زۆر سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی پێنجەم وەک خۆی مادەی 1 پێناسەکان بۆ مەبەستی حکومەکانی ئەم یاسایە ئەم دەستەواژانەی خوارەوە و ماناکانیان بەرامبەریان دەگەێنن. یەکەم هەرێمی کوردستان داش عێراق. دووەم وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاری هەرێم. سێم وەزیری شارەوانی و گەشت و گوزاری هەرێم. چوارەم بەڕێوەبەرایەتی گشتی ئاو ئاوەڕۆ لە وەزارەت. پێنجەم بەڕێوەبەری گشتی ئاو ئاوەڕۆ. شەشەم بەڕێوەبەرایەتی ئاو یان بەڕێوەبەرایەتی ئاوەڕۆکان. حەوتەم بەڕێوەبەرایەتی ئاو یان ئاوەڕۆکان. هەشتەم لێپستراوی فەرمانگەی ئاو یان ئاوەڕۆکان. نۆیەم تۆڕەکانی ئاو ئاوەڕۆ و پێکاتەکانی. دێم پرۆژەکانی پاڵاوتن و چارەسەرکردنی ئاو ئاوەڕۆ و بیرەکان و پرۆژەکانی وەرگرتنی سەرچاوەکانی ئاو ئەمبارکردن و ئاو ئاوەڕۆ و وێزگە لاوەچیەکانی گواستنەوە دەگرێتەوە. 11 لایەنی پەیوەندیدار بەڕێوەبەرایەتیە خزمەتگوزاریەکانی هەماهەنگ لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکان و فەرمانگەکانی ئاو ئاوەڕۆ
12ەم سەرپێچی زیانگەیاندن یان شکاندن یان لە ناوبردن و تێکدانی پرۆژەکان تانچی عەمباری ئاو هێڵەکانی گواستنەوە و تۆڕەکانی ئاو ئاوەڕۆ و قوفڵی ئاو منهۆڵ و سەری منهۆڵ چەپەری وەرگرتنی ئاوەڕۆکان بۆڕی وەرگرتنی ئاوەڕۆکان و هەر پێکاتەیەکی تری ژێرخانی ئاو ئاوەڕۆ دەگرێتەوە. سێزدەیەم زیادەڕەوەی بەستنی بۆڕی یا بەستنی بۆڕی بە تۆڕەکان و هێڵەکانی گواستنەوەی ئاو ئاوەڕۆ و بەستنی تڕمپای ئاو لەسەر بۆڕی سەرەکی تۆڕەکان کارکردن لە محرماتی بۆڕی گواستنەوە و بەستنی ئاوی قورس بە تۆڕی ئاوەڕۆکان بەبێ مۆڵەت یان زیاتر لەوەی مۆڵەتی پێدراوە دەگرێتەوە. چواردەیەم محرمات سنووری پرۆژەی تۆڕەکانی ئاو ئاوەڕۆیە کە نابێ هیچ جۆرە کارێکی تێدا ئەنجام بدرێ وەک بیناسازی دانان و ڕاشێشانی تۆڕی ئەنتەرنێت و هێڵی کارەبا و ستوونەکانی پیسکردنی سەرچاوی پرۆژەکانی ئاو و هەر کارێکی دیکە بەبێ وەرگرتنی ڕەزامەندی بەڕێوەبەرایەتی و فەرمانگەکانی ئاو ئاوەڕۆ. پانزەیەم هاوبەش هەر سودمەندێک بەپێی مۆڵەتی فەرمی بەڕێوەبەرایەتی و فەرمانگە پەیوەندیدارەکان سوودی لە خزمەتگوزاری ئاو ئاوەڕۆ وەرگرت بێت. شانزەیەم لیژنەی تایبەت ئەو لیژنەیە کە کاری بە دواداچوون و چاودێری و جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە دەکات. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان سەبارەت بە مادەی یەکی پێشنیازە یاساکە 5 پێشنیاز هەیە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە با بفەرمێت دەنگدا کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی دووەمە کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی سێهەمە بەڵێ 4 کەسی لەگەڵە. بەڵێ هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی چوارەمە 2 کەسی لەگەڵە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی پێنجەمەوە خۆی بەڵێ زۆر سپاس بەدەنگی 73 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 2 بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 2 4 پێشنیاز هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنها لە بڕگەی یەکەم و پێنجەمدا بیری ئاو زیاد بکرێت بەم شێوەیە. یەکەم ڕێگریکردن لە سەرپێچی و زیادەڕۆیی بۆ سەر پرۆژە و تۆڕەکانی ئاو ئاوەڕۆ و بیری ئاو. پێنجەم پێدانی دەسەڵات بەلایانی پەیوەندیدار بە مەبەستی نێشتنی زیادەڕۆیی و سەرپێچی بەسەر پرۆژە و تۆڕەکانی ئاو ئاوەڕۆ و بیری ئاو. پێشنیازی دووەم مادەکە لا ببرێت. پێشنیاری سێم وەک خۆی مادەی 2 ئامانجەکان. یەکەم ڕێگریکردن لە سەرپێچی و زیادەڕۆیی و بۆ سەر پرۆژە و تۆڕەکانی ئاو ئاوەڕۆ. دووەم پاراستنی سامانی ئاو و پاکڕاگرتنی ئاوی خواردنەوە و هاوبەشەکان و کەمکردنەوەی کێشەکانی ئاو. سێم ڕێگریکردن لە تێکەڵبوونی ئاوی ئاوەڕۆ لەگەڵ ئاوی خواردنەوە بە هۆکاری زیادەڕۆیی لەسەر پرۆژە و تۆڕەکان بە مەبەستی بەرگرتن لە بڵاوبوونەوەی پەتا و نەخۆشی و پاراستنی تەندروستی گشتی. چوارەم ڕێگریکردن لە بەهەدەردانی سامانی گشتی. پێنجەم پێدانی دەسەڵات بەلایانی پەیوەندیدار بە مەبەستی نێشتنی زێدەڕۆیی و سەرپێچی بەسەر پرۆژە و تۆڕەکانی ئاو ئاوەڕۆ. پێشنیازی چوارەم پێشنیازی لێژنەی تایبەتمەند بەپێی ئەو دەسەڵاتانەی لە مادەی 91 بڕگەی چوارەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە بە لێژنەی یاسایی تایبەتمەند دراوە بە لێژنەی یاسایی و تایبەتمەند دراوە ئێمە لە کۆبەندی ئەو بژاردانەی پێشنیاز کراون لەلایەن ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دووەم دا ئەم پێشنیازە دەخینە ڕوو داوا دەکەین بخرێتە دەنگدان. یەکەم نێشتنی سەرپێچی و زیێدەڕۆیی بۆ سەر پرۆژەی تۆڕەکانی ئاو ئاوەڕۆ بە ڕێگەپێدانی دەسەڵات بەلایانی پەیوەندیدار. دووەم پاکڕاگرتنی ئاوی خواردنەوە و هاوبەشەکان و ڕێگریکردن لە بەهادەردانی ئاو و تێکەڵبوون بە ئاوەڕۆ بە مەبەستی بەرگرتن لە بڵاوبوونەوەی پەتا و نەخۆشی و پاراستنی تەندروستی گشتی و ژینگە. سێم پاراستن و پەرەپێدانی ئاو وەک بەشێکی گرنگی سامانی گشتی. چوارەم سزادانی سەرپێچیکار زێدەڕۆکار بۆ سەر پرۆژە و تۆڕەکانی ئاو ئاوەڕۆ. مەرەسەرۆکی پەرلەمان ئێمە لە کاتی مناقەشەکرا پێشنیازی لابرنەکە کرا و لێرەش دانراوە بەڵام لێرە هۆیەکانی دەرچواندن لابراوە لە راپۆرتەکە. هۆیەکانی دەرچواندن هێڵینەوە ئەگەر
هۆیەکانی دەرچواندن بمێنێتەوە پێویستەکان لێرە ئەو مثلەن لاوانەیان لە هاوڕێیان دەنگ بدەن بۆی مادەکە لا ببرێ چونکە هەمان ئەو ئامانج و هەدافانی دەیە کە لە هۆیەکانی بەڵێ دەرچوان بەڵێ ئەوە ئەچێتە ناو مناقەشەوە و هۆیەکانی دەرچواندنیش ئەمێنێتەوە لا براوە ناکرێ لا ببرێت چۆن لە راپۆرتەکە لا براوە بەڕێسەرۆکی بەڵێ بەڵێ بەڕێ سەرۆکی لیژنەی یاسایی یەک لەحسە کاکتۆر بەڕێ سەرۆکی پەرلەمان ڕاستە لە دانیشتنی خوێندنەوەی دوامدا پێشنیار هەبوو کە ئەم مادەیە لا ببرێت ئەندیاندا مەسەڵەن دەڵێنەوە هۆیەکانی دەرچۆندن هەیە پێویست ناکرد لێرە هەبێ ئەمە پێشنیاری دوام ئەو پێشنیارە هەیە پێشنیاری دوام دەڵێت مادەکە لا ببرێت بەڵام دووە جار ئەندامانی پەرلەمان بەریار دەدەن و سیاغەی مادەکەش لە پێشنیاری هاوبەشدا لە داڕشنەوەی سێ چوار ئەندام پەرلەمان حەز ناکەم ناویان بێنم ئەوە سیاغێکی نوێمان بۆ مادەی دووکردیە بۆ ئەوەی عینیشت نەبێ لەگەل هۆیەکانی دەرچواندن بەڵێ لەوانەیە هەر لە ئستنساخەکە هین بوو بێ ئەوە بوو بێ ئەیهێنن ئێستا تاگەینەوە بەڕێ سەرۆکی لیژنەی یاسایی ئەیهێنێ بەڕێزان بادەنگدان بەڵێ بەڕێز عەفوم بکە هۆیەکانی دەرچواندن تێدایە چون تێدا نییە کە ئستنساخ کراوە چوار پێشنیاریشە لەسەر هۆیەکانی دەرچواندن هەیە مەوجودە بەڕێزان نابێ بچینە مناقەشە من وام زانی شتێکی معەن هەیە کە غەڵەتمان کردو بەڵێ کاکتۆر بەڕێ سەرۆکی پەرلەمان هەڵبەتە من لە مادەی دوو پێشنیارم کرد بڕگەیەک ئیزافە بکرێ پاڵپشتیشی هەبوو و بەنووسینیش دام بە لێژنەی یاسایی و پێشنیارەکەم حەزەکەم بخوێنمەوە بەو شێوەی خوارەوە من پێشنیارم کرد کە بڕگەیەک بە تەسەلسولی شەشەم ئیزافە بکرێ بۆ مادەی دوو ئەویش بۆ شێوەی خوارە دابینکردنی ئاو بۆ تەواوی هاوڵاتیان و شار و شارۆچکەکان بە شێوەیەکی یەکسان من دەپرسم بەڕێز لێژنە یاسایی بۆچی ئەم بڕگەیە کە پاڵپشتیشی هەبوو ئەو پێشنیارە ئیزافە نەکراوە بەڵێ سپاس بەڕێزان لە لیژنەی هاوبەش بەڕێ سەرۆکی پەرلەمان و سەبارەت بە مادە دوو ئەمانەی لە بەردەستمانە بەڕاستی نازانم نووسینی کاک دکتۆر ڕێبوار تێدا نییە و ئەو یعنی استینادیش لەسەر ڤیدیۆ دەکەم محتەمەلە ئینسانە من مەسەلا ئەگەم لێ نەبێ بەڵام متەئەکیدم لە ڤیدیۆکەشدا نەبووە ئەمەش هەموو پێشنیارەکان سەبارەت بە مادە دوو یعنی هەمووان داوان کە قسەیان کردیە بە نووسین لەوەی من هەیە جا نازانم لێرە نییە نەگەیشتووە پشتیوانی نەبوو بێ کاکتۆر بەڵێ سپاس دەیخێنە دەنگدان مادەی دوو هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی یەکەمە فەرمونون دەنگ بدەن هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە با بفەرمێ دەنگدا هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی دووەمە بەڵێ کەسی لەگەڵ نییە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی سێمە وەک خۆی بەڵێ یەک ئەندامی بەڕێزی لەگەڵە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی سێمە پێشنیازی چوارەمە پێشنیازی لیژنەی هاوبەش با بفەرمێ دەنگدا بەڵێ زۆر سپاس بە دەنگی 79 ئەندامی پەرلەمان 72 ئەندامی پەرلەمان پەسەند کرا بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 3.5 پێشنیاز هەیە پێشنیاری یەکەم مادەکە بەم شێوەی لێ بکرێت مادەی 3 لێژنە تایبەتەکان یەک پێکێنانی لیژنەی تایبەتەکان بۆ هەژمارکردنی جۆر و شێواز و سەرپێچی زێدەڕۆیی بۆ سەر تۆڕەکانی ئاو ئاوەڕۆ لە سنووری کارژێری خۆیدا دوو لێژنەی تایبەت دوای تەوابوونی کارەکانی لە ماوەی 10 ڕۆژدا راپۆرت ئاراستەی بەڕێوەبەرەتی گشتی دەکات سێ پێکاتە و ئەرکەکانی لێژنەی تایبەتەکان و ڕێکارەکانی مامەڵەکردنی لەگەڵ سەرپێچی کار و زێدەڕۆکار بەڕێنمایی ڕێک دەخرێت پێشنیاری دووەم مادەکە بەم شێوەی لێ بکرێت مادەی سێ بەڕێوەبەرەتی گشتی دەسەڵاتی هەیە فەرمان بدا بە لێژنە تایبەتەکان بۆ هەژمارکردنی جۆر و شێوازی زێدەڕۆی و سەرپێچەکان لەسەر ئاستی سنووری دەسەڵاتی هەر بەڕێوەبەرەتی و فەرمانگەیەک دوو لێژنەی تایبەت بە فەرمانی بەڕێوەبەری گشتی یان بەڕێوەبەر یا لێپسرای فەرمانگە پێک دێت و هەر یەکەیان لە سنووری کارژێری خۆیدا بە هەمانجی و بەشداری لایەنە پەیوەندیدارەکان پێشنیاری سێەم بڕگەکانی یەکەم و دووەم لێک بدرێت بەم شێوەی خوارەوە لێژنەی تایبەت بە فەرمانی بەڕێوەبەری گشتی یا بەڕێوەبەر یا لێپسرای فەرمانگە پێک دێت و هەر یەکەیان لە سنووری کارژێری خۆیدا
بە هاوکاری و هەماهەنگی دەستگا پەیوەندیدارەکانی دیکە بەرپرسە لە گرتنەبەری سەرجەمڕێ و شوێنە پێویستەکان بۆ پاراستنی تۆڕەکانی ئاو ئاوەڕۆ لە هەرێمدا. پێشنیاری چوارەم وەک خۆی مادەی سێم بەڕێوەبەرەتی گشتی دەسەڵاتی پێدانی فەرمانی بە لێژنە تایبەتەکان هەیە بۆ هەژمارکردنی جۆر و شێوازی زیادەڕۆیی و سەرپێچەکان لەسەر ئاستی سنووری دەسەڵاتی هەر بەڕێوەبەرەتی و فەرمانگەیەک. دووەم لێژنەی تایبەت بە فەرمانی بەڕێوەبەری گشتیا بەڕێوەبەریا لە پیسرای فەرمانگە هەر یەکیان لە سنووری کارژێری خۆیدا بە هەماهەنگی و بەشداری لایەنە پەیوەندیدارەکان پێک دێت. سێم لێژنەی تایبەت هەژماری جۆر و شێوەی سەرپێچی و زێدەڕۆیەکان دەکات بە راپۆرتێک لایەنی پەیوەندیدار ئاگادار دەکاتەوە و لایەنی بڕیاردەریش بڕیاری پێویست لەبارەی سەرپێچی یا زێدەڕۆیەکە دەردەکات و بڕی سزاکە بەپێی حکومەکانی ئەم یاسایە دیاری دەکرێت. چوارەم پێکاتە وەرکەکانی لێژنەی تایبەت بە ڕێنمایەک ڕێک دەخرێت لەلایەن وەزیرەوە دەردەچێت. پێنجەم چۆنیەتی هۆشداریدان بەو کەسەی کە سەرپێچی یا زێدەڕۆیی دەکات و ئاگاداریکردنەوەی لە جۆر و سەرپێچی و زێدەڕۆیی پێڕاگەیاندنی سزاکەیان بڕێنمایەک ڕێک دەکرێت کە لەلایەن وەزیرەوە دەردەچێت. پێشنیازی پێنجەم پێشنیاری هەردوو لێژنەی تایبەتمەند مادەکە بەم شێوەی لێ دەکرێت. یەکەم لێژنەی تایبەت بە فەرمانی بەڕێوەبەری گشتی یا بەڕێوەبەر یا لە پیسرای فەرمانگە هەر یەکیان لە سنووری کارژێری خۆیدا بە هەماهەنگی و بەشداری لایەنە پەیوەندیدارەکان پێک دێت. دووەم بەڕێوەبەری گشتی دەسەڵات بە لێژنە تایبەتەکان دەدات بۆ هەژمارکردنی جۆر و شێوەی زێدەڕۆیی و سەرپێچەکان لە سنووری هەر بەڕێوەبەرایەتی و فەرمانگەیەک. سێم لێژنەی تایبەت هەژمارەی جۆر و شێوەی سەرپێچی و زێدەڕۆیەکان دەکات و بە راپۆرتێک لایەنی بڕیاردەر ئاگادار دەکاتەوە و لایەنی بڕیاردەریش بڕیاری پێویست لەبارەی سەرپێچی یا زێدەڕۆیەکە دەردەکا بڕی سزاکە بەپێی حکومەکانی ئەم یاسایە دیاری دەکرێت. چوارەم پێکاتە و ئەرکەکانی لێژنەی تایبەتمەند بە ڕێنماییەک ڕێک دەخرێت لەلایەن وەزیرەوە دەردەچێت. هەر پێنج پێشنیازەکە خەینە دەنگدان بۆ مادەی سێ هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە با بفەرمێت دەنگ بدە. کەسی لەگەڵ نییە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی دووەمە با بفەرمێت دەنگ بدە. بەڵێ دوو ئەندامی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی سێمە با بفەرمێت دەنگ بدە. کەسی لەگەڵ نییە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی چوارەمە وەک خۆی با بفەرمێت دەنگ بدە. کەسی لەگەڵ نییە. یەک کەسی لەگەڵە. هەر دوو بەڵێ دوو کەسی لەگەڵە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی پێنجەمە کە پێشنیازی لیژنەی هاوبەشە با بفەرمێت دەنگ بدە. بەڵێ زۆر سپاس بە 80 دەنگ پەسەند کرا. بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە سێ باوەی گومان لەسەر ئیشی لیژنەکەمان دروست نەبێ تایبەت بە مادە دوو پێشنیاری بەڕێز کاک دکتۆر ڕێبوار تاکیدم کرد 28 کەس پێشنیاری هەیە قسەیان کردیە لەسەر مادە دوو تەسەلسولی کاک دکتۆر ڕێبوار تەسەلسولەکەی 16ەیە یەک پێشنیاری هەبوو بۆ مادەی دوو دەڵێت ئەم مادەیە لاو ببرێت چونکە هەیەکانی دەرچۆندن هەیە هیچ بەرگە و شتێکی تری ئیزافە نەبووە محتەمەلە غەڵەتەی گەیشتنە هەر قۆمی مادەکاندا هەبێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز. مادەی چوار بخوێنەوە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی چوار هیچ پێشنیازێک نییە وەک خۆی. مادەی چوار یەکەم بەڕێوەبەری گشتیە هەر کەسێک کە ڕای دەست پێدێت دەسەڵاتی دادوەری و کەتنی لە سەپاندنی ئەو سزایانە هەیە کە لەم یاسایەدا هاتوون. دووەم بڕیاری سزای پێبژاردن شیاوی تانە لێدانە بەپێی یاسای ئەنجومەنی شورای بەرکار لە هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێزان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ دەقی مادەی چوارەوەکەوەی بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێندیەوە تەنها یەک پێشنیازەیە وەک خۆی.
زۆر سپاس بە دەنگی 76 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 5 فەرمایە. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 5 سێ پێشنیاز هەیە. پێشنیار یەکەم مادەکە وەک خۆی تەنیا لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی لای خوارەوە. یەک لە بڕگەی یەکەمدا دەستەواژەی خەسڵات بکرێتە ڕەوش و بڕگەکە بەم شێوەی لێ بکرێت. یەکەم سەرباری سزاکانی هاتوو لەم یاسایەدا تێچووی چاکردنەوەی تۆڕەکانی ئاو گەڕانەوەی بۆ باری ئاسایی خۆی بەپێی ڕەوشی ئەندازەیی بەرکارەکان دەخرێتە ئەستۆی زێدەڕۆکار و سەرپێچیکار و لەلایەن بەڕێوەبەرایەتی یا فەرمانگەی ئاو بە هەماهەنگی لایەنی پەیوەندیدار جێبەجێ دەکرێت. لە بڕگەی دووەمدا دەستەواژەی جگە لە بکرێتە سەرباریت و دەستەواژەی بڕ بکرێتە گوژمە. خاڵی یەک بەم شێوەی لێ بکرێت. هەر کەس و لایەن و دەستگا و دامەزراوە و کۆمپانیا ئەم سەرپێچیانەی لەم یاسایەدا هاتووە ئەنجام بدا بە پێبژاردنێک سزا دەدرێت بەم شێوەی خوارەوە. پێشنیازی دووەم وەک خۆی مادەی 5 یەکەم سەرباری سزاکانی هاتوو لەم یاسایەدا تێچووی چاکردنەوە تۆڕەکانی ئاو و پڕکردنەوەی سەرتۆڕی ئاو و گەڕانەوەی بۆ باری ئاسایی خۆی بەپێی خەسڵەتە ئەندازەیە بەرکارەکان دەخرێتە ئەستۆی زێدەڕۆکار و سەرپێچیکار و لەلایەن بەڕێوەبەر یا فەرمانگەی ئاو بە هەماهەنگی لایەنی پەیوەندیدار جێبەجێ دەکرێت. دووەم جگە لەو تێچوونانەی لە بڕگەی یەکەمی ئەم مادەیەدا هاتوون یەک هەر کەسێک ئەم سەرپێچیانە لەم یاسایەدا هاتوون ئەنجام بدا بە پێبژاردنێک سزا دەدرێت بەم شێوەیەی خوارەوە. ئەلیف بڕێک کە لە 250,000 دینار کەمتر نەبێت و لە 400,000 دینار زیاتر نەبێت ئەگە سەرپێچی لەسەر بۆڕی ئاوی تیرە 1.5 ئینچ تا 3 ئینچ بکات. با بڕێک کە لە 400,000 دینار کەمتر نەبێت و لە 1 ملیۆن دینار زیاتر نەبێت ئەگەر سەرپێچی لەسەر بۆڕی ئاوی گەورەتر لە 3 ئینچ تا 6 ئینچ بوو. جیم بڕێک کە لە 1 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 2 ملیۆن دینار زیاتر نەبێت ئەگەر سەرپێچی لەسەر هێڵی ئاوی گەورەتر لە 6 ئینچ تا 12 ئینچ بوو. دال بڕێک کە لە 2 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 6 ملیۆن دینار زیاتر نەبێ ئەگە سەرپێچی لەسەر هێڵی ئاوی گەورەتر لە 12 ئینچ تا 24 ئینچ بوو. ها بڕێک کە لە 6 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 10 ملیۆن دینار زیاتر نەبێت ئەگەر سەرپێچی لەسەر هێڵی ئاوی گەورەتر لە 24 ئینچ بەرەو سەرو بوو. دوو هەر کەسێک ئەو زێدەڕۆیانەی لەم یاسایەدا هاتوو ئەنجام بدا بە پێبژاردنێک سزا دەدرێت بەم شێوەی خوارەوە. ئەلیف بڕی 450,000 دینار لە کاتی بەستنەوەی بۆڕی تیرەی نیو ئینچ بە تۆڕەکانی ئاو. بڕی 750,000 دینار لە کاتی بەستنەوەی بۆڕی تیرەی 3/4 ئینچ بە تۆڕەکانی ئاو. بڕی 1 ملیۆن دینار لە کاتی بەستنەوەی بۆڕی تیرەی 3/4 ئینچ بەرەو سەرو بۆ تۆڕەکانی ئاو. دال بڕی 250,000 دینار کەمتر نەبێت و لە 500,000 دینار زیاتر نەبێت لە کاتی بەستنی تڕمپای ئاوی ڕاستەوخۆ لەسەر تۆڕی گواستنەوە و دابەشکردنی ئاوی شار و شارۆچکە و گوندەکان بە مەبەستی ڕاکێشانی ئاو بەبێ ڕەزامەندی لێژنەی تایبەت. سەرباری دەست بەسەرگرتنی تڕمپا و گشت کەرستای بەکاردهێنراوەکان لە زێدەڕۆیەکەدا. پێشنیازی سێەم پێشنیاری لیژنەی تایبەتمەند مادەکە بەم شێوەی لێ بکرێت. یەکەم سەر ڕایساکانی هاتوو لەم یاسایەدا تێچووی چاکردنەوەی تۆڕەکانی ئاو و پڕکردنەوەی سەرتۆڕی ئاو و گەڕانەوەی بۆ باری ئاسایی خۆی بەپێی خەسڵەتە ئەندازەیەک بەرکارەکان دەخرێتە ئەستۆی زێدەڕۆکار و سەرپێچیکار و لەلایەن بەڕێوەبەرایەتیان فەرمانگەی ئاو بە هەماهەنگی لایەنی پەیوەندیدار جێبەجێ دەکرێت. دووەم جگە لەو تێچوونانەی لە بڕگەی یەکەمی ئەم مادەیە هاتوون یەک هەر کەسێک ئەم سەرپێچیانە لەم یاسایەدا هاتووە ئەنجام بدا بە پێبژاردنێک سزا دەدرێت بەم شێوەی خوارەوە. ئەلیف بڕێک کە لە 250,000 دینار کەمتر نەبێت و لە 400,000 دینار زیاتر نەبێ ئەگە سەرپێچی لەسەر بۆڕی ئاوی تیرەی نیو ئینچ تا 3 ئینچ بوو. با بڕێک کە لە 300,000 دینار کەمتر نەبێت و لە 600,000 دینار زیاتر نەبێ ئەگە سەرپێچی لەسەر بۆڕی ئاوی گەورەتر لە 3 ئینچ تا 6 ئینچ بوو. بڕێک کە لە 750,000 دینار زیاتر هزار دینار کەمتر نەبێت و لە 1 ملیۆن و نیو ملیۆن و 500,000 دینار زیاتر نەبێ ئەگە سەرپێچی لەسەر هێڵی ئاوی گەورەتر لە 6 ئینچ تا 12 ئینچ بوو. دال بڕێک لە 2 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 4 ملیۆن دینار زیاتر نەبێت ئەگەر سەرپێچی لەسەر هێڵی ئاوی گەورەتر لە 12 ئینچ تا 24 ئینچ بوو. ها بڕێک کە لە 6 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 8 ملیۆن دینار زیاتر نەبێ ئەگە سەرپێچی لەسەر هێڵی ئاوی گەورەتر لە 24 ئینچ بەرەو سەرو بوو. دووەم
هەر کەسێک ئەو زەیدەڕۆیانەی لەم یاسایەدا هاتووە ئەنجام بدا بە پێبژاردنێک سزا دەدرێت بەم شێوەی خوارەوە. ئەلیف بڕی 450,000 دینار لە کاتی بەستنەوەی بۆڕی تیرەی 1.5 ئینچ بە تۆڕەکانی ئاو. بە بڕی 750,000 دینار لە کاتی بەستنەوەی بۆڕی تیرەی 3/4 ئینچ بە تۆڕەکانی ئاو. جیم بڕی 1 ملیۆن دینار لە کاتی بەستنەوەی بۆڕی تیرەی 3/4 ئینچ بەرەو سەرو بە تۆڕەکانی ئاو. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان سەبارەت بە مادەی 5 سێ پێشنیازەیە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە با فەرمێ دەست بەرزکاتەوە. کەسی لەگەڵ نییە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی دووەمە وەک خۆی با فەرمێ دەست بەرزکاتەوە. کەسی لەگەڵ نییە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی لیژنەی هاوبەشە کە پێشنیازی سێمە با فەرمێ دەست بەرزکاتەوە. لیژنە خۆتان بەڵێ سپاس بەدەنگی 83 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادە 6 بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 6 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی لای خوارەوە یەک بڕگەی یەکەم بەم شێوەی لێ بکرێت. یەکەم هەر کەسێک سەرە ڕای ئەنجامدانی سەرپێچی یان زیادەڕۆیەک کە لەم یاسایەدا هاتووە کەرەستەیەکی پرۆژە و تۆڕەکانی ئاو ببات سەرە ڕای هەر سزایە کە لە یاسا بەرکارەکاندا هاتووە بە پێبژاردنێک سزا دەدرێت کە بڕەکەی یا گوژمەکەی لەسەر بەهای کەرەستەکە دادەنرێت و دەبێت لە 300% ئەو بەهایە زیاتر بێت و پێبژاردننی لەسەر جێبەجێ بکرێت. بڕگەی دووەم بەم شێوەی لێ بکرێت. دووەم هەر کەسێک بە مەبەستی کڕین و فرۆشتنی ئەم کارەی بڕگەی یەکەم ئەنجام بدات و ئەوە جگە لەوەی بە یاسا بەرکارەکان بە گوژمەی 300 هەتا 500% بەهای کەرەستەکە پێی ببژێرێت پێبژاردننی پێ بکرێت. پێشنیاری دووەم وەک خۆی یەکەم هەر کەسێک سەر ڕای ئەنجامدانی سەرپێچی یان زیادەڕۆیەک کە لەم یاسایەدا هاتووە کەرەستەیەک یا پرۆژە و تۆڕەکانی ئاو ببات سەرە ڕای هەر سزایە کە لە یاسا بەرکارەکاندا هاتووە بە پێبژاردنێک سزا دەدرێت کە 300,000 دینار کەمتر نەبێت و لە 75,000 دینار زیاتر نەبێت بۆ هەردانەیەک. دووەم حکمی 750 حکمی بڕگەی یەکەمی ئەم مادەیە بەسەر هەر کەسێکدا جێبەجێ دەکرێت کە کڕین و فرۆشتن بەو کەرەستە بردراوانەوە بکات. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر ڕخسەتەوێت پێشەوەی بخەیتە دەنگدانەوە یەک ڕوونکردنەوە یەک دیارە لێرە لە ڕێژەکان ئەندامێکی بەڕێز پێشنیاری کردووە دوو جار 300% 500%. ئەمە لە ڕووی ڕێژەیەوە ناگونجێواتە واقعی نیە نەدەبووداینین. بەڵام ئێمە وەکو لیژنەی یاسایی و لیژنەی شارەوانی بە لەبەرچاوگرتنی ئەوەی ئەندامان زۆر جارگلەیەکە نەڵێن پێشنیارەکەی ئێمە داننراوە بەڵام ئەو پێشنیارەکە دادەنرێ دەبێ هەم لەگەڵ قانون هەم لەگەڵ واقع بگونجێ. بە ڕێژە ناگونجێ لە 300% هەبێ 500% هەبێ. بۆیە دامان ناوە داواکەین هەر ئەندامێکی بەڕێز لە ئێستا بەدوا پێشنیارێکی کرد ئەگەر دامان نەنا دیارە هۆکارێکی هەیە کە گونجاندنیەکی لەگەڵ واقعیا لەگەڵ یاسایەکی بەرکار نییە ناگونجێ و بەم شێوازەش کە دای بنین دواتر بە ئێمە دەوترێ باشە چۆن ئەبێ ئێوە ڕێژەیەکدا بنن 300% یا 500%. سوپاس بۆ بەڕێز. زۆر سپاس. زۆر سپاس کاکجەل. بەڕێزان ئەندامانی پەرلەمان سەبارەت بە مادەی 6 دوو پێشنیازەیە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە با بفەرمێ دەست بەرزکاتەوە. بەڵێ دوو ئەندامی بەڕێزی لەگەڵە. سەبارەت بە پێشنیازی دووەم هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵەوە خۆی بەڕێزان لە لیژنە خۆتان. بەڵێ زۆر سپاس بەدەنگی 72 ئەندامی پەرلەمان مادەکە پەسەند کرا. مادەی 7 فەرموون بەردەوام بن. بەڕێز سەرۆکی پارلەمان سەبارەت بە مادەی 7 4 پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەکی خۆی تەنها خاڵی دۆ لە بەرگەی یەکەمدا لا ببرێت. پێشنیاری دووەم مادەکە وەکی خۆی تەنیا لە خاڵی یەک بەرگەی یەکەمدا پێبژاردنەکە لە 50,000 دینار بکرێتە 100,000. پێشنیاری سێم وەکی خۆی مادەی 7 یەکەم هاوبەشە بە پێبژاردنای سزا دەدرێتن لە باراناوی خارەوەدا بە بڕی 50,000 دینار ئەگەر ئاو
ئاو گەڕەوەکەی تەوافە لەسەر ئەمبارەکەی ئاوەکە نەبەسرابوو. دوام بە بڕی 500,000 دینار ئەگەر دەستکاری پێوەری ئاو و پاشکوەکانی بکات. سێەم بە بڕای کە لە 400,000 دینار کەمتر نەبیت و لە 750,000 دینار زیاتر نەبیت بە گوێرەی تیرەی بۆریەکە ئەگەر بەبێ مۆلەتی بەڕێوەبەتی و فەرمانگە لە یەک هاوبەشەکانی زیاتری هەبوو. دوام نرخی ئەو ئاوەی کە هاوبەشە لە تۆڕەکانی ئەو بە پێی حکمی بەرگەی یەکەمی ئەم مادەیە بە فێرو دراوە بە پێی ماوە و نرخی کارپیکراو لە هاوبەش وەردەگیرێت و لە لایانی بەڕێوەبەتی و فەرمانگەکانەوە ئەژمار دەکرێت. پێشنیاری چوارەم پێشنیازی هەردوو لیژنەی تایبەتمەند مادەکە وەکی خۆی تەنیا لەگەڵ ئەم گۆڕانکاریەکانەوە بەم شێوەیە خاڵی دووەم لە بەرگەی دوام لا ببرێت. خاڵی سێەم بەم شێوەیە لێ بکرێت بە بڕای کە لە 200,000 دینار کەمتر نەبیت و لە 400,000 دینار زیاتر نەبیت بە گوێرەی تیرەی بۆریەکە ئەگەر بە پێ مۆلەتی بەڕێوەبەتی و فەرمانگە لە یەک هاوبەشی زیاتر هەبوو. بەڵێ زۆر سپاس. مادەی حەوت 4 پێشنیار هەیە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە با بفەرمێ دەست بەرزکاتەوە. کەسی لەگەڵ نییە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی دووەمە. دوو ئەندامی بەڕێزی لەگەڵە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی سێمە وەک خۆی. کەسی لەگەڵ نییە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی سێمە پێشنیازی لیژنەی هاوبەش. ببورن چوارم پێشنیازی لیژنەی هاوبەش. بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەڵێ خاڵی دووهەم لە بڕگەی دووەم لا ببرێ بڕگەی دووەم خاڵی لەگەڵا نییە. بەڵێ لاانێ لە ڕووی ڕقەمیەوە غەڵەتیان کرد. من نەزانم چیان لابردووە کاک. بەڵێن وازەحە چیان لابردووە خۆیان نەزانن چیان لابردووە. مەبەستیان بەڵێ یەک لەحزە دەستان دانێن تا ڕوونکردنەوەمان دەدەن. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ئێمە وازە تەسەوڕەکەم خاڵی دووەم لە بڕگەی یەکەم لا ببرێت. بەڵێ تەواو وازەحە. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەو شێوەیە کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی ڕاستی کردەوە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی چوارەمە کە پێشنیازی لیژنەی هاوبەشە با بفەرمێ دەست بەرزکاتەوە. تەواوە تەواوستە ئەوی پێوەرەکانی ئاوە نابرا. بەڵێ زۆر سپاس بەدەنی 75 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 8 بەڵێ سەرۆکی پارلەمان سەبارەت بە مادەی 8 سێ پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەکی خۆی تەنیا لەگەڵ ئەم گۆڕانکاریانە. یەکەم لە بەرگەی یەکەمدا دەسواژەیە ئاکارە ئەندازیاریەکان بکرێتە ستانداردە ئەندازیاریەکان. لە بەرگەی دووەمدا دەسواژە سزا دەدرێت لاو ببرێت و پێشەکی برگەکە بەم شێوازە لێ بکرێت. دووەم هەر کەسێک سەرپیچی و زیادەڕەوی لەسەر تۆڕەکانی ئاوەڕۆ ئەنجام بدات سەرباری پێچاوکردنەوە بە پێویست دەکرێت بە بژاردنێک بەم شێوەیە. پێشنیاری دووەم وەکی خۆی مادەی 8 یەکەم هەر کەسێک سەرپیچی و زیادەڕەوی لەسەر تۆڕەکانی ئاوەڕۆ ئەنجام بدات تێچووی چاکردنەوە و پڕکردنەوە بەم بە شێوەی ئەندازیایی داپۆشین و گەڕاندنەوەی بۆباری ئاسایی خۆی بە پێی ئاکارە ئەندازایی بەکارەکان دەخرێتە ئەستۆی وەلەلایەن بەڕێوەبەرەتی یان فەرمانگەی ئاوەڕۆ بە هەماهەنگی لایەنی پەیوەندیدار جێبەجێ دەکرێت. دووەم هەر کەسێک سەرپیچی و زیادەڕەوی لەسەر تۆڕەکانی ئاوەڕۆ ئەنجام بدات سەرباری پێچاکردنەوەی بە بژاردنێک سزا دەدرێت بەم شێوەی خارەوە. بری 150,000 دینار بۆ تووری ئاوەڕۆ تیرەی 20 تا 40 سانتیمتر. بری 300,000 دینار بۆ تووری ئاوەڕۆ تیرەی 45 تا 75 سانتیمتر. بری 500,000 دینار بۆ تووری ئاوەڕۆی تیرەی 80 تا 120 سانتیمتر.
بڕی 1 میلیۆن دینار بۆ تووری ئاوەڕ و تیرەی 125 تا 180 سانتیمتر بڕی 2 میلیۆن دینار بۆ تووری ئاوەڕ و تیرەی 185 تا 206 سانتیمتر بڕی 5 میلیۆن دینار بۆ تووری ئاوەڕ و سندوقی بۆ تووری ئاوەڕووی سندوقی بۆ هەموو ئەندازەکانیەوە بە بڕێک لە 100,000 دینار کەمتر نەبیت و لە 300,000 دینار زیاتر نەبیت بەهۆی فریودانی هەر مادەیەک یان پاشەڕوویەک کە کارگێری هەبیتن لەسەر توانایی ناوشۆرکردنی تۆری ئاوەڕۆ. هەشتم بڕێک کە لە 600,000 دینار کەمتر نەبیت و لە 1,500,000 دینار زیاتر نەبیت بەهۆی بەستنەوەی ئاوەڕۆکەکە بەبێ مۆلەتی بەڕێوەبەرەتی یان فەرمانگاکە. پێشنیاری سێەم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەند مادەکە وەکی خۆی تەنیا لەگەڵ ئەم گۆڕانکاریانە و بەم شێوەیە یەکەم کەسی سەرپێچکار و زیادەڕووکار لەسەر تۆڕەکانی ئاوەڕۆ تێچووی چاکردنەوە و پڕکردنەوەی بە شێوەی ئەندازایی و داپوشین و گەڕاندنەوەی بۆ باری ئاسایی خۆی بەپێ خسلەتە ئەندازیاییە بەرکارەکان دەخرێتە ئەستۆی. دووەم کەسی سەرپیچکار و زیادەڕووکار لەسەر تۆڕەکانی ئاوەڕۆ سەرەڕایی چاکردنەوەی و بەژاردنێک سزا دەدرێت بەم شێوەی خارەوە. بڕی 150,000 دینار بۆ تۆری ئاوەڕۆ و تیرەی 20 تا 40 سانتیمتر بڕی 300,000 دینار بۆ تۆری ئاوەڕۆ و تیرەی 45 تا 75 سانتیمتر بڕی 500,000 دینار بۆ تۆری ئاوەڕۆ و تیرەی 80 تا 120 سانتیمتر بڕی 1 میلیۆن دینار بۆ تۆری ئاوەڕۆ و تیرەی 125 تا 180 سانتیمتر بڕی 2 میلیۆن دینار بۆ تۆری ئاوەڕۆ و تیرەی 185 تا 106 سانتیمتر بڕی 5 میلیۆن دینار بۆ تۆری ئاوەڕۆی سندوقی بە هەموو ئەندازەکانیەوە. هەفت بڕێک کە لە 100,000 دینار کەمتر نەبیت و لە 300,000 دینار زیاتر نەبیت بەهۆی فرۆیدان و هەر مادەیەک یان پاشەڕوویەک کە کارگێری هەبیتە لەسەر توانایی ئاو شۆرکردنەوەی تۆری ئاوەڕۆ بە بڕێک کە لە 600,000 دینار کەمتر نەبیت و لە 1,500,000 دینار زیاتر نەبیت بەهۆی بەستنەوەی ئاوەڕۆکە بەبێ مۆلەتی بەڕێوەبەرەتی یان فەرمانگاکە. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان بۆ مادەی 8 ئێمە 3 پێشنیازمان هەیە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە با بفەرمێ دەنگ بدە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە کەسی لەگەڵ نییە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی دووەمە با بفەرمێت دەنگ بدە. کەسی لەگەڵ نییە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی لیژنەی هاوبەشە. بەڵێ زۆر سپاس بە دەنگی 79 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. کاک چۆڕێ بوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەرچەند خرایە دەنگدان ئەبوو نقطە نیزامەکە وەرگر با پێشەوەی بخرێتە دەنگدان لە پێشنیازی یەکەم پەیوەست بە مادەی 8 لە خاڵی دووەم دەڵێ هەر کەسێک سەرپێچی و زیادەڕۆی لەسەر تۆڕەکانی ئاوەڕۆ ئەنجام بدا سەرباری پێچاکردنەوەی پەیوەست دەکرێت بە بێبژاردنێک بەم شێوەیە کوا بێبژاردنەکە بڕەکە دیار نەکراوە. وەک خۆی ماوەتەوە بەس دیباجەکەی گۆڕیوە. ئەو کەسێک کە پێشنیازەکەی کردووە مەبەستی گۆڕینی دیباجەی فەقەرەکە بووە نەک ڕقەمەکان. باز لە پێبژاردنەکە ئەکا. ئەخر وەک خۆی ئەها لە سەرەتای پێشنیازەکانن مادەکە وەک خۆی جگەل لەم گۆڕانکاریانە واتە بەس داوای گۆڕینی دیباجەکەی کردووە. بەڵێ بەڵێ ئەوە گۆڕاوە کە خەتی بەژێرە هاتووە و بۆڵت کراوە. بەڵێ مادە 9 فەرموون. بەڕێسەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 9 3 پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە بەم شێوەیە لێ بکرێت سەبارەت بە گەڕاندنەوەی کەرەستەی بدرا و یان لە ئەستۆگرتنی کڕینەوەی بە نرخی ڕۆژ سەرپێچیکار بە بژاردنێک سزا دەدرێت بەم شێوەی خوارەوە. یەک بڕی 200,000 دینار بەرامبەر تۆڕی مزبکی چەپەری وەرگرتنی ئاوەڕۆ. دوو بڕی 250,000 دینار بەرامبەر تۆڕی چەپەری وەرگرتنی ئاوەڕۆ بە چوارچێوەکەیەوە. سێ بڕی 400,000 دینار بەرامبەر قەباخی مەنهۆڵ. چوار بڕی 500,000 دینار بەرامبەر قەباخی مەنهۆڵ بە چوارچێوەکەیەوە.
پێشنیاری دووهەم مادەکە بەم شێوەی لێ بکرێت هەر کەسێک سەرپێچی بکات بۆ سەر تۆڕەکانی ئاو ئاوەڕۆ پێوەست دەکرێت بە پێبژاردنێک کە لە 200,000 دینار کەمتر نەبێت و لە 500,000 دینار زیاتر نەبێت. پێشنیاری سێم وەک خۆی مادەی نۆ سەر ڕایگەڕاندنەوەی کەرەستەی بدراو یان لە ئەستۆگرتنی کڕینەوەی بە نرخی ڕۆژ سەرپێچیکار بە پێبژاردنێک سزا دەدرێت بەم شێوەی خوارەوە. یەک بڕی 200,000 دینار بەرامبەر بردننی تۆڕی مشبک چەپەری وەرگرتنی ئاوەڕۆ. دوو بڕی 250,000 دینار بەرامبەر بردننی تۆڕی چەپەری وەرگرتنی ئاوەڕۆ بە چوارچەوەکەیەوە. سێ بڕی 400,000 دینار بەرامبەر بردننی قەباخی منهۆڵ. چوار بڕی 500,000 دینار بەرامبەر بردننی قەباخی منهۆڵ بە چوارچەوەکەیەوە. بەڵێ زۆر سپاس. سەبارەت بە مادەی 9 سێ پێشنیار هەیە بەڕێزان. پێشنیاری یەکەم هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە با بفەرمێت دەنگ بدا. کەسی لەگەڵ نییە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی دووەمە با بفەرمێت دەنگ بدا. دوو کەس. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی سێمە وەک خۆی با بفەرمێت دەنگ بدا. زۆر سپاس بە دەنگی 72 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادە دە. مادەی دا سەبارەت بە مادەی دا بەڕێز سەرۆکی پەرلەمان دوو پێشنیاز هەیە. پێشنیازی یەکەم بڕگەی یەکەم بەم شێوەی لێ بکرێت. یەکەم سەرپێچیکار پەیوەست دەکرێت بە پێبژاردنێک کە دوو هێن دەبێت لەبارەی گەڕانەوەی بۆ سەر هەمان سەرپێچی لەگەڵ دەست بە سەراگرتنی کەرستەکانیش. دوو لە بڕگەی دووەمدا دەستەواژەی بە دۆخی تند کرا و دادەندرێت لا ببرێت. سێم بڕگەی سێم لا ببرێت. چوارەم دەستەواژەی سزا لەم مادەیە لا ببرێت. پێشنیاری دووەم وەک خۆی مادەی دا هەر کەسێک بۆ جاری دووەم زێدەڕۆی لە ڕێگەی پرۆسەی بەستنەوەی ئەنجام بدا بە پێبژاردنێک سزا دەدێت کە لە 500,000 دینار کەمتر نەبێت و لە 1 ملیۆن دینار زیاتر نەبێت لەگەڵ دەست بە سەراگرتنی کەرستەکانیش. دووەم ئەم بارانەی خوارەوە بە دۆخی تند کراو دادەندرێن. یەک ئەگە زێدەڕۆیی لەلایەن کەسێکی هونەری یا پیشەوەری ئەنجام بدرێت. دوو ئەگەر زێدەڕۆیی لەلایەن فەرمانبەرانی وەزارەت ئەنجام بدرێت. سێ ئەگەر زێدەڕۆیی لەسەر ئەو تۆڕە کە زێدەڕۆیی لەسەر کردووە ڕێگە بە زێدەڕۆیی یا سەرپێچی کەسانی تر بدات. سێم سەرباری ئەو سزانەی کە لە خاڵی دووی ئەم بڕگەی دووەمی ئەم مادەیەدا هاتوون فەرمانبەران لە حکومەکانی یاسای بەرزەفتەکردنی فەرمانبەران بەرکار لە هەرێم بەدەر ناکرێت. بەڕێزان سەبارەت بە مادەی دا دوو پێشنیازەیە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە با بفەرمێ دەست بەرزکاتەوە. یەک ئەندامی لەگەڵە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی دووەمە وەک خۆی با بفەرمێ دەست بەرزکاتەوە. سپاس بە دەنگی 72 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 11 بەڕێزان تۆزێ پرۆسەکە سەریعکەن لەبەرەوەی بەڵێ فەرموون مادەی 11. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 11 هەشت پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادە وەک خۆی تەنیا لە خاڵەکانی 1 و 2 3 و بەرگە یەکەمدا دەستەواژە ئەستوری خۆی لە پاک دەکاتەوە بکرێتەوە ئەو بەبێژاردنە بدات. پێشنیاری دووەم مادەکە وەکو خۆ تەنیا بەرگەی دووەم لا ببرێت. پێشنیاری سێم مادەکە وەکو خۆی تەنیا خالی سێ لە بەرگەی دووەمدا لا ببرێت. پێشنیاری چوارەم مادەکە وەکو خۆی تەنیا لە خالی 1 و بەرگەی دووەم لا ببرێتن. پێشنیاری پێنجەم بەرگەی یەکەم لا ببرێت و خاڵەکانی 1 و 2 لە بەرگەی دووەمدا لا ببرێتن. پێشنیاری شەشەم خالی دوو لە بەرگەی دووەم دا بەم شێوە لێ بکرێتن. دوو ئەگەر وەرگرتنی بڕیاری پێبژاردننی بڕیار
لێدرا و بە پێ خالیەک ئەم بەرگە مەحال بوو ئەوە دۆسەی سەرپێچی کار یان زێدەڕەوی کار ڕەوانەی دادگای تایبەتمەند ناوچەکە دەکرێت پێشنیاری حوتەم وەکو خۆیمە پێشنیاری حوتەم وەکو خۆ مادە 11 یەکەم بەڕێی ئەو پێبژاردنەکە بە پێی حکومەکانی ئەم یاسا بڕیارە لێ دەدرێت و بە ڕێژەی 30% کەم دەکرێتەوە ئەگەر سەرپێچی کار یان زێدەڕەوی کار لە ماوەی 15 ڕۆژدار لە ڕێکەوتی دەرچوونی بڕیارەکە لە ئەستوی خۆی لێپاک بکاتەوە. دوو بەڕێی پێبژاردنەکەی بە ڕێژەی 15% کەم دەکرێتەوە ئەگەر سەرپێچی کار یان زێدەڕەوی کار لە ماوەی 30 ڕۆژدا لە ڕێکەوتی دەرچوونی بڕیارەکە لە ئەستوی خۆی لێپاک بکاتەوە. سێ بڕی پێبژاردنەکەی بە ڕێژەی 10% کەم دەکرێتەوە ئەگەر سەرپێچی کار یان زێدەڕەوی کار لە ماوەی 6 ڕۆژ لە ڕێکەوتی دەرچوونی بڕیارەکەی لە ئەستوی خۆی لێپاک بکاتەوە. دوام ئەگەر زێدەڕەوی کار یان سەرپێچی کار ئامادە نەبوو بە پێ حکومەکانی ئەم یاسا بەڕێی پێبژاردنەکە بدات ئەوە بە پێ یاسای وەلگرتنی قەرزەکانی حکوومەت ژمارە 56 ساڵی 1977 لە هەموارکرا و مامەلەی لەگەل دەکرێت. دوو ئەگەر وەلگرتنی بڕی پێبژاردەی بڕیار لە دراو بە پێ خالیەک ئەم بەرگە مەحال بوو ئەوە دۆسێ سەرپێچی کار یان زێدەڕەوی کار ڕەوانەی دەدگای تایبەتمەند ناوچەکە دەکرێت بە بەندکردنی بووماوەی کە لە 3 مانگ کەمتر نەبێت و لە 6 مانگ زیاتر نەبێت سزا دەدرێت. سێ حکومدراو بە پێ خالی دوو ئەم بەرگە ئەگەر ماوەی بەندکردنەکەش تەواو بێتن تا بەڕێ پێبژاردن بڕیار لێ دراوەڕە دەست ناکات ئازاد ناکرێت. پێشنیاری هەشتم پێشنیاری هەردوو لژنەی تایبەتمەند مادەکە وەکو خۆ تەنیا لەگەڵ ئەم گۆڕانکاریانە خوارەوە ئێک بەرگە یەکەم بەم شێوە لێ بکرێت بەڕێی ئەو پێبژاردنانە کە بێ حکومەکانی ئەم یاسا بڕیاری لێ دەدرێت بە ڕێژەی 30% کەم دەکرێتەوە ئەگەر سەرپێچی کار یان زێدەڕەوی کار لە ماوەی 15 ڕۆژدا لە ڕێکەوتی دەرچوونی بڕیارەکە ئەم پێبژاردنانە بدات. دوو بڕێ پێبژاردنەکەی بە ڕێژەی 15% کەم دەکرێت ئەگەر سەرپێچی کار یان زێدەڕەوی کار لە ماوەی 30 ڕۆژ لە ڕێکەوتی دەرچوونی بڕیارەکە و ئەو پێبژاردنانە بدات. سێ بڕێ پێبژاردنەکە بە ڕێژەی 10% کەم دەکرێتەوە ئەگەر سەرپێچی کار یان زێدەڕەوی کار لە ماوەی 6 ڕۆژ لە ڕێکەوتی دەرچوونی بڕیارەکە و ئەم پێبژاردنە بدات. دوو هەردوو خالی دوو سێ لە بەرگەی دوام ئەم ماددالا ببرێتن بەم شێوانە لێ بکرێتن ئەگەر زێدەڕەوی کار یان سەرپێچی کار ئامادە نەبوو بە پێ حکومەکانی ئەم یاسا بڕێ پێبژاردنەکەی بدات ئەوە بە پێ یاسا وەلگرتنەوەی قەرزەکانی حکوومەت ژمارە 56 ساڵی 1977 هەموارکرا و مامەلە لەگەل دەکرێت. سوپاس. بەڵێ زۆر سپاس. مادەی 11 هەشت پێشنیازەیە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی دووەمە کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی سێمە کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێک لەسەر پێشنیازی چوارەمە لەگەڵ پێشنیازی چوارەمە کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی پێنجەمە کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی شەشەمە کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی حەوتەمە وەک خۆی دوو کەس. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی لیژنەی هاوبەشە بەدەنی 68 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادە 12 سەبارەت بە مادەی 12 چوار پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا دەستەواژەی محەرەمات بکرێتە پاوەن. پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنیا لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی خوارەوە. یەک لە خاڵی پێنجی بڕگەی یەکەمدا 10 مەتر بکرێتە 20 مەتر. دوو بڕگەی دووەم بکرێتە 2 خاڵ و بەم شێوەیە. دوو هیچ جۆرە ئاوەڕۆیەک نابێت لەسەر بەستنی وەرگرتنی پرۆژەکانی ئاو نێزیک بێ. پێشنیاری سێم بڕگەیەک بۆ ئەم مادێ زیاد بکرێ بە زنجیرەی بڕگەی چوارەم و بەم شێوەیە. چوارەم کارگەکانی پاڵاوتنی نەوت و پلاستیکەکان و مەوادەکەی لە 20 کیلۆمەتر کەمتر نەبێ. پێشنیاری چوارەم وەک خۆی مادەی 12 یەکەم
محرماتی پرۆژەکانی ئاو بەم شێوەیە ئەژمار دەکرێت. یەک بۆ محرماتی بیری ئاوی خواردنەوە لە سنتەری بیرەکە 15 متر بێ. دوو بۆ محرماتی کانیەکان و بیرە ڕووکاریەکان 25 متر کەمتر نەبێ. سێ بۆ محرماتی پرۆژەی وێزگەکانی ئاو لە شۆڕەکەی 25 متر. چوار بۆ محرماتی وێزگەی لاوەکی ئاو لە شۆڕەکەی 15 متر. پێنج بۆ محرماتی خەزانی سەرزەوی ژێرزەوی لە شوورەکەی 10 متر. شش بۆ محرماتی خەزانی بڵند بە پێوانەی بەرزیەکەی 1.5 دەبێت. دوو کارگەی چەولم دەبێ لایەنی کەم 3 کیلۆمەتر دوور بێت لە بەشی وەرگرتنی پرۆژەکانی ئاو ئەگەر کەوتبوو بەشی سەرەوەی وەرگری پرۆژەکەی 1 کیلۆمەتر دوور بێت ئەگەر کەوتبوو بەشی خوارەوەی وەرگری پرۆژەکە لە هەردوو دیوی ڕووبارەکە لەگەڵ جێبەجێکردنی گشت ڕێکارەکانی پاک و ڕاگررتنی ڕێڕەوی سەرەکی ڕووبار و سەرچاوەکان لە هەر جۆرێکی پیسبوون. سێ پرۆژە و کێلگەکانی بەخێوکردن و ئاژەڵ و پەلەوەر و ماسی پێویستە دووریان لە کانیەکان و بیر و ڕووکاریەکان و پرۆژەکانی پاڵاوتنی ئاو ئاوەڕۆ لە 500 متر کەمتر نەبێت. بەڵێ بەڕێزان سەبارەت بە مادەی 12 چوار پێشنیار هەیە. پێشنیازی یەکەم وەرەگرین هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵا. بەڵێ یەک ئەندامی لەگەڵا. پێشنیازی دووەم هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵا. کەسی لەگەڵ نییە. پێشنیازی سێم هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵا. یەک کەس. پێشنیازی چوارەم و خۆی هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵا. بەڵێ زۆر سپاس بەدەنگی 65 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. سەبارەت بە مادەی 13 سێ پێشنیار هەیە. کاک حکمەت ئەوەیەکی هەیە فەرموون. بەڵێ بەرە سەرۆکی پەرلەمان وڵاتی بنیەکم هەیە یعنی مادەی 11 هەشت پێشنیاری هەبوو. لە هەر هەشت پێشنیاریش تەنیا ئەوەی لژنەکانی هاوبەش دەنگمان لەسەردا. یەک کەس نەبوو ئەو پێشنیاری تر یعنی نازانم کینە ئەوها مەسەرەن کات دەگرن دوای ئەوەش خەلکێک لە پێش ئێمەیە ئەوەی پێشنیار بکەتن حەزەکەم یعنی لەسەر پێشنیاری خۆی بسەکن و دەنگی پێ بدەتن. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. ئێمە لە سەرۆکایەتی و بەڕێزان لە لیژنە تایبەتمەندەکان ملزەمن بە ناوەڕۆکی پەیڕەوی ناوخۆ ئەوی ژەوەیە کە هەر پێشنیازێک سێ کەس پشتیوانی کرد ئەبێ داینێن. جا ئەوان خۆیان دەنگ نادەنەوە بیریان چووە یان مەسەلەن ڕێیان ڕەنگە گۆڕی بێ ڕەنگە بەشداری کۆبنەوەی لیژنەکانیان کرد بێ ئێمە ناتوانین بڵین بۆ دەنگ نادەی بە ئەوە ینی ئێمە خەینە دەنگدان و هەر کەس دەنگەدا بەوەی کە خۆی قەناعەتی پێێتی. بەڵێ مادەی 13 بەڵێ سەبارەت بە مادەی 13 سێ پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا بڕگەکانی یەکەم و دووەم بەم شێوەیە لێ بکرێت. یەک محرماتی تۆڕەکانی ئاو لە سنتەری بۆڕی بەم شێوەیە ئەژمار دەکرێت. یەکەم بۆ تۆڕەکانی دابشکردنی محرماتی بۆڕی ئاو کە تیرەکەی تا 8 ئینچ بێت 1.5 مەتر و نیو. دوو بۆ تۆڕەکانی گواستنەوە لە ناو سنووری شارەوانیەکان بەم شێوەیە ئەژمار دەکرێت. یەک بۆ محرماتی هێڵی ئاوی زیاتر لە تیرەی 8 تا 16 ئینچ 2 مەتر. دوو بۆ محرماتی هێڵی ئاوی زیاتر لە تیرەی 16 تا 24 ئینچ 3 مەتر. بۆ محرماتی هێڵی ئاو تیرەی 24 ئینچ بەرەو سەرەوە 3 مەتر و نیو زیاتر بە گوێرەی پێویست و هەبوونی مەودای پێویست. پێشنیاری دووەم وەک خۆی مادەی 13 محرماتی تۆڕەکانی ئاو لە سنتەری بۆڕی بەم شێوەیە ئەژمار دەکرێت. یەکەم بۆ تۆڕەکانی دابشکردن و محرماتی بۆڕی ئاو کە تیرەکەی تا 8 ئینچ بێت 1 مەتر. دوو بۆ تۆڕەکانی گواستنەوە لە ناو سنووری شارەوانیەکان بەم شێوەیە ئەژمار دەکرێت. یەک بۆ محرماتی هێڵی ئاوی زیاتر لە تیرەی 8 تا 16 ئینچ 1 مەتر و نیو. دوو بۆ محرماتی هێڵی ئاوی زیاتر لە تیرەی 16 تا 24 ئینچ 2 مەتر. سێ بۆ محرماتی هێڵی ئاوی تیرەی 24 ئینچ بەرەو سەرەوە 3 مەتر و نیو یان زیاتر بە گوێرەی پێویست و هەبوونی مەودای پێویست. سێ بۆ تۆڕەکانی گواستنەوە لە دەرەوەی سنووری شارەوانیەکان بەم شێوەیە ئەژمار دەکرێت. یەک بۆ محرماتی هێڵی ئاوی زیاتر لە تیرەی 8 تا 16 ئینچ 4 مەتر.
دوو بۆ محرەماتی هێڵی ئاوی زیاتر لە تیرەی 16 تا 24 ئینچ 7 مەتر. سێ بۆ محرەماتی هێڵی ئاوی تیرەی 24 ئینچ بەرەو سەرەوە 10 مەتر. پێشنیاری سێم پێشنیاری هەردوو لێژنەی تایبەتمەند مادەکە بەم شێوەی لێ بکرێت. محرەماتی تۆڕەکانی ئاو لە سنتەری بۆڕی بەم شێوێ ئەژمار دەکرێت. یەکەم بۆ تۆڕەکانی دابشکردی محرەماتی بۆڕی ئاو کە تیرەکەی تا 8 ئینچ بێت لە 1 مەتر کەمتر نەبێت. دووەم بۆ تۆڕەکانی گواستنەوە لە ناو سنووری شارەوانیەکان بەم شێوەیە ئەژمار دەکرێت. یەک هێڵی ئاوی زیاتر لە تیرەی 8 تا 16 ئینچ 1 مەتر و نیو کەمتر نەبێت. دوو هێڵی ئاوی زیاتر لە تیرەی 16 تا 24 ئینچ 2 مەتر کەمتر نەبێت. سێ هێڵی ئاوی تیرەی 24 ئینچ زیاتر 3 مەتر و نیو یان زیاتر بە گوێرەی پێویست و هەبوونی مەودای پێویست. سێم بۆ تۆڕەکانی گواستنەوە لە دەرەوەی سنووری شارەوانیەکان بەم شێوەیە ئەژمار دەکرێت. یەک هێڵی ئاوی زیاتر لە تیرەی 8 تا 16 ئینچ 4 مەتر کەمتر نەبێت. دوو هێڵی ئاوی زیاتر لە تیرەی 16 تا 24 ئینچ 7 مەتر کەمتر نەبێت. سێ هێڵی ئاوی زیاتر لە تیرەی 24 ئینچ 10 مەتر کەمتر نەبێت. بەڵێ بەڕێزان بۆ مادەی 13 سێ پێشنیار هەیە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە یەک ئەندام. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی دووەمەوە بخۆی کەسی لەگەڵ نییە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی لیژنەی هاوبەشە پێشنیازی سێم. زۆر سپاس بەدەنگی 77 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 14 فەرموون. بەناوی خی گەورە بەڕێستەڕۆژ پەرلەمان سەبارەت بە مادەی 14 چوار پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم لە بەرگەی یەکەمدا دەستەواژەی بێ ڕەزامەندی لا ببرێت. پێشنیاری دووەم بەرگەی یەکەم بەم شێوەی لێ بکرێت. نابێت لە سنووری ڕێگە پێنەدراوەکانی پرۆژە و تۆڕەکاندا بەدەر لە حکومەکانی ئەم یاسای هیچ جۆرەکارێک وەکو بیناسازی ڕاکێشانی تۆڕی ئەنتەرنێت کارەبا و دانانی ستونی کارەبا ئەنجام بدرێت. لە بەرگەی دووەمدا ئاکار بکرێتە خەسڵەت خاڵی یەکەم بەم شێوەی لێ بکرێت. تێچووی لادانی زێدەڕۆیی لەسەر ڕێگە پێنەدراوەکانی پرۆژەکانی ئاو گەڕاندنەوەی بە پێی خەسڵەتە ئەندازەیی و بەرکارەکان بۆ باری ئاسایی پێش زیادەڕۆکە دەخرێتە ئاستۆی زیادەڕۆکار و دەبێت لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاوڕۆ هەمانجی لەلایەن پەیوەنددار ئەنجام بدرێت. پێشنیاری سێیەم وەکو خۆی مادەی 14 یەکەم لە سنووری محرەماتی پرۆژە و تۆڕەکاندا نابێت بەبێ وەرگرتن و ڕەزامەندی لایەنی پەیوەنددار هیچ جۆرە کارێک ئەنجام بدرێ وەک بیناسازی ڕاکێشانی تۆڕی ئەنتەرنێت و کارەبا دانانی ستونی کارەبا و پیسکردنی سەرچاوە و پرۆژە ئاویەکان یان هەر کارێکی دیکە. دووەم تێچووی لادانی زێدەڕۆیی لەسەر محرەماتی پرۆژەکانی ئاو و گەڕاندنەوەی بۆ باری ئاسایی پێش زیادەڕۆیەکە بە پێی خەسڵەتە ئەندازەیە بەرکارەکان دەخرێتە ئەستۆی زیادەڕۆکار و لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاوڕۆ و بە هامانجی لەلایەن پەیوەنددارەکان ئەنجام دەدرێت. دووەم سەبارەت لە ئەستۆگرتنی تێچووی لادانی زیادەڕۆکە بە پێی خاڵی یەکی ئەم بەرگەیە. زیادەڕۆکار بە پێبژاردنێک سزا دەدرێت کە لە 750,000 دینار کەمتر نەبێت و لە 1,500,000 دینار زیاتر نەبێت. پێشنیازی چارەم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمان تەنیا بەرگەی یەکەمی ئەم مادەیە بەم شێوەی لێ بکرێت. یەکەم لە سنووری محرەماتی پرۆژە و تۆڕەکاندا نابێت بەبێ وەرگرتنی ڕەزامەندی لایەنی پەیوەنددار هیچ جۆرە کارێک ئەنجام بدرێت وەک بیناسازی ڕاکێشانی تۆڕی ئەنتەرنێت و کارەبا دانانی ستونی کارەبا یان هەر کارێکی دیکە. سوپاس. بەڵێ زۆر سپاس بەڕێزان. مادەی 14 چوار پێشنیار هەیە نەکسێ. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە یەک کەس. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی دووەمە سێ کەس. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی سێهەمە وەک خۆی کەسی لەگەڵ نییە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی چوارەمە پێشنیازی لیژنەی هاوبەش.
بەڵێ زۆر سپاس بەدەنگی 67 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 15 سەبارەت بە مادەی 15 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادەی 15 محرماتی ئاوەڕۆ بەم شێوەیە ئەژمار دەکرێت. یەکەم محرماتی ئاوەڕۆی ئاوەڕۆ لە لێواری دەرەوە لە هەر لایەکی 2 مەتر دوور دەبێت بە ڕەچاوکردنی خزمەتگوزاریە گشتیەکان. دووەم محرماتی ئاوەڕۆ سندوقی بە هەموو ئەندازەیەکانەوە لە لێواری دەرەوە لە هەر لایەکی 3 مەتر دەبێت بە ڕەچاوکردنی خزمەتگوزاریە گشتیەکان. سێەم محرماتی کەندی ئاوی سروشتی بە پانایی کەندەکە پارێزراو دەبێت لەگەڵ 10 تا 20 مەتر وەک محرمات لە هەر لایەک و لەلایەن لیژنەیەکی تایبەت بڕیاری لەسەر بدرێت. چوارەم محرماتی تایبەت بە پرۆژە و وێزگەکانی چارەسەرکردنی ئاوەڕۆ دەبێت 25 مەتر لە شوورەکەی دوور بێت. سپاس. بەڵێ زۆر سپاس. سەبارەت بە مادەی 15 هیچ پێشنیازێک نییە. ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵێتی وەک خۆی. بەدەنگی 68 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. سپاس. مادە 16 سەبارەت بە مادە 16 دوو پێشنیار هەیە. پێشنیار یەکەم لە بڕگەی یەکەمدا ئاکار بکرێتە خەسڵەت، محرمات بکرێتە ڕێگە پێنەدراوەکان. پێشنیاری دووەم وەک خۆی مادەی 16 یەکەم تێچووی لادانی سەرپێچی لەسەر محرماتی ئاوەڕۆ و گەڕانەوەی بۆ باری ئاسایی پێش سەرپێچیەکە بە پێی خەسڵەتە ئەندازەیەکە کارپێکراوەکانە دەخرێتە ئەستۆی سەرپێچیکار و لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاوەڕۆ بامانجی لایەنی پەیوەنددارەکان ئەنجام دەدرێت. دووەم سەرەڕای لە ئەستۆگرتنی تێچووی لادانی سەرپێچیەکە بە پێی بڕگەی یەکەمی ئەم مادەیە سەرپێچیکار بە پێبژاردنێک سزا دەدرێت کە لە 750,000 دینار کەمتر نەبێت و لە 1,500,000 دینار زیاتر نەبێت. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. سەبارەت بە مادەی 16 دوو پێشنیازەیە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە. دوو بەڕێزی لەگەڵە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی دووەمە وەک خۆی. زۆر سپاس. بەدەنگی هەفتە ئەندامی پەرلەمان پەسەند کرا. سەبارەت بە مادەی 17 دوو پێشنیار هەیە. پێشنیار یەکەم مادەکە بەم شێوەی لێ بکرێت. تێپەڕاندنی سنووری هەر ڕێگە پێنەدراوێت کە سەرچاوەی پیسبوون بێت و لە حکومەکانی ئەم یاسایەدا دیاری نەکرابێت یان ئاماژەی پێ نەکرابێ وە بوونی هەبێت لە ڕێگەی لیژنەیەکی تایبەت پشکنینی بۆ ئەنجام دەدرێت بۆ یەکلاییکردنەوەی چارەسەرکردنی یەکلاکردنەوەی و چارەسەرکردنی. پێشنیاری دووەم وەک خۆی تێپەڕاندنی سنووری هەر محرماتێک کە سەرچاوەی پیسبوون بێت و لە حکومەکانی ئەم یاسایەدا دیاری نەکرابێ یان ئاماژەی پێ نەکرابێت یان واقع حاڵ بێت لە ڕێگەی لیژنەیەکی تایبەت پشکنینی بۆ ئەنجام دەدرێت بۆ یەکلاییکردنەوە و چارەسەرکردنی. بەڕێزان بۆ مادەی 17 دوو پێشنیازەیە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی یەکەمە. 5 6 بەڵێ زۆر سپاس. 6 ئەندامی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی دووەمە وەک خۆی. بەدەنگی 6 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 18 سەبارەت بە مادەی 18 دوو پێشنیار هەیە. پێشنیار یەکەم مادەکە بەم شێوەی لێ بکرێت. قەرەبووکردنەوەیەکی دادپەروەرانە و خێرا بۆ گشت ئەو مڵک و زەویانی وەک شوێنی پرۆژەکانی ئاو ئاوەڕۆ بەکاردێت یان وەنگ محرمات دیاری دەکرێت لە ڕێگای خۆماڵەکردن یان کوژاندنەوە یان بە پێیاسا بەرکارەکان و بە هەمانجی لەگەڵ لایانی پەیوەنددار دەبێت و بە ناوی بەڕێوەبەرایەتیەکانی ئاو ئاوەڕۆی پەیوەندیدار لەو یەکە کارجێڕیا تۆمار دەکرێت. پێشنیاری دووەم وەک خۆی قەرەبووکردنەوەی گشت ئەو مڵک و زەویانەی وەک شوێنی پرۆژەکانی ئاو ئاوەڕۆ بەکاردێت یان وەک محرمات دیاری دەکرێت لە ڕێگای بەمڵکردن یا کوژاندنەوە یان بە پێی یاسا بەرکارەکان و
بە هەمانجی لەگەڵ لایانی پەیوەنددار دەبێت و بە ناوی بەڕێوەبەرایەتیەکانی ئاوڕۆ پەیوەنددار ئاوڕۆی پەیوەنددار لەو یەکە کارگێڕیانە تۆمار دەکرێت. سوپاس. زۆر سپاس. مادەی 18 دوو پێشنیازەیە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ یەکەمە. سێ ئەندامی بەڕێزی لەگەڵە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی دووەمە وەک خۆی. بەڵێ زۆر سپاس بەدەین 62 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادە 19. سەبارەت بە مادەی 19 بەڕێز سەرۆکی پەرلەمان 4 پێشنیار هەیە. پێشنیار یەکەم بەرگەی یەک خاڵی یەک بەم شێوە لێ بکرێت. یەک پێویستە سەرجەم پرۆژەکانی نیشتەجێبوون و بازرگانی و پێشەسازی و گەشتیاری و پەروەردەی و تەندروستیان هەر پرۆژەیەکی پاشەڕۆی شلەی پیسی هەبێتن و هەست بە دانانی پرۆژەی چارەسەری ئاوی قۆرس بۆ ئاوڕۆکانی بەمەرج بێت لە کاتی پێدانی موڵەتی پرۆژەکە لە ژێر سەرپەرشتی ڕستەوخۆی بەرەوبەرێتیەوە پەیوەندیدارەکاندا. دوو لە بەرگەی دووەم دە خالیەک لا ببرێت خالی دوو بکرێتە خالی لە بەرگای یەکەم بە زنجیرەی 4 بەم شێوە لێ بکرێت. 4 ئەرکی سەرپەرشتی بە دوواداچوون دەکەوێتە ئەستوی بەرەوبەرێتیەوە پەیوەندیدارەکان. پێشنیاری دوام مادەکە وەکو خۆ تەنیا خاڵێک بوو بەرگەی یەکەم زیاد بکرێت بە زنجیرەی 4 بەم شێوە. 4 حکومەکانی خالیەک و 2 3 ئەم بەرگە گشت ئەو پرۆژانە دەکرێتەوە کە لە ڕابردوو پرۆژەکانیان ئەنجام داوە بە پێویست پابەندی مەرجەکان بن. پێشنیاری سێم مادەکە وەکو خۆ تەنیا وحدات المعالەجە لە ناو نیشانی لا ببرێت و بگرێتە یەکەکانی چارەسەرکردن. پێشنیاری چوارەم وەکو خۆ مادەی 19 ئێک پێویستە سەرجەم پرۆژەکانی نیشتەجێبوون و بازرگانی و پێشەسازی و گەشتیاری و تەندروستیان هەر پرۆژەیەکی پاشەڕۆی شلەی پیسی هەبێتن یەکەی چارەسەری ئاوڕۆکان دابنێت. لە کاتی پێدانی موڵەتی پرۆژەکە گشت نەخش و هێلەکاریەکان یەکلای دەکرێتەوە لە ژێر سەرپەرشتی ڕستەوخۆ بەرەوبەرەتی و پەیوەندیدارەکاندا جێبەجێ دەکرێت. دوو پێویستە شوشتگەه بە هەموو جۆرەکانی بەنزینخانە و شوێنەکانی خزمەتگوزاری و چاکردنەوەی ئۆتۆمبیل و یەکەی چارەسەری ئاو بەکار هاتووە دابنێت و لە کاتی پێدانی موڵەتی پرۆژەکە گشت نەخش و هێلەکاریەکان یەکلای دەکرێتەوە لە ژێر سەرپەرشتی ڕستەوخۆ بەرەوبەرەتی و پەیوەندیدارەکاندا جێبەجێ دەکرێت. سێ پێویستە گشت ئەو پرۆژانە کە پاشەڕۆی کیمیاوی شلی هەیە کە یەکەی چارەسەری کیمیایی دابنێت شێوەی چوونەتی چارەسەرکردنی پاشەڕۆەکان لە هەردوو خێکدا بێتن دیار بکات و لە کاتی پێدانی موڵەتی پرۆژەکە گشت نەخش و هێلەکاریەکان یەکلای دەکرێتەوە لە ژێر سەرپەرشتی ڕستەوخۆی بەرەوبەرەتی پەیوەندیدارەکاندا جێبەجێ دەکرێت و سوپاس. مایە دووەم یەک جێبەجێکردنی هەر یەک لە خاڵەکانی بەرگە یەکەم مادە لەلایەن بەرەوبەرەتەکان پەیوەندیدارەکان بە پێ ئاکار ئەندازەرەکان بە کارەکان دەبێت. دوو سەرپەرشتی بە دواداچوونی چوونەتی کارکردن یەکەکانی چارەسەرکردنی ئاماژە پێکرا و لە بەرگەکانی ئەم مادە لە ئەستوی بەرەوبەرەتیەکانی پەیوەندیدارەکاندا. بەڵێ زۆر سپاس. مادەی 19 4 پێشنیاز هەیە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە. دوو ئەندامی بەڕێزی لەگەڵە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی دووەمە. پێشنیازی دووەم یەک ئەندامی لەگەڵە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی سێمە. سێم سێم مادەکە وەک خۆی تەنیا وەحدات المعالەجە لە ناونیشان لا ببرێ و بکرێتە یەکەکانی چارەسەری وەک خۆیەتی هەر وەک خۆیەتی. بە 6 دەنگ. پێشنیازی چوارەم بەڕێزان چوارەم کەسی لەگەڵ نییە کاتە سێم پێشنیازی سێم پەسەند کرا بە دەنگی 6 ئەندامی پەرلەمان. مادەی 20 کاک دکتۆر بژار فەرموون فەرموون کاک ڕزگار فەرموون یەکێکتان بیخوێنەوە هەرکامتان بن. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 20 سێ پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم لە بەرگەی دووەمدا ڕێژەی 15% بکرێتە 20%. پێشنیاری دووەم بەرگەی دووەم لاو ببرێت. پێشنیاری سێم وەک خۆی. مادە 20 یەکەم
ئەو کوژمانەی بە پێی مادەکانی بەشی چوارەمی ئەم یاسا وەردەگیرێت بەداهاتی کوتای بوو بەڕێوەبەرەتیەکان تۆمار دەکرێت و ڕاستەوخۆ بۆ مەبەستی چاکسازی و خزمەتگوزاری و پرۆژەکانی ئاو و ئاوارۆ و هاندان خەرج دەکرێت و وەزارەتی دارایی و ئابووری بەهۆی ئەم داهاتە هیچ کوژمەیەک لە بودجەی بەڕێوەبەرەتیەکان کەم ناکاتەوە. دووەم، ڕێژەی 15% ئەو کوژمانەی بە پێی حکومەکانی ئەم یاسا وەردەگیرێت دەدرێتە ئەو فەرمانبەرانەی کە لە بەشی یان هوبەی سەرپێچیەکان و زیادەڕوویەکان کار دەکەن و ئەو لایەنانەی سەرپێچیەکان لا دەدەن. ئەمەش بە پێی ڕێنمایی ڕێک دەخرێت و لەلایەن وەزیر دەردەکرێت. بەڕێزان سەبارەت بە مادەی 23 پێشنیازەیە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی یەکەمە با بفەرمێ دەنگ بدە. یەک کەسی لەگەڵە یەک بەڕێز هەر بەڕێزێک لەگەڵ هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی دووەمە دووەم بەڵێ سێ ئەندام هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی سێمەوە خۆی بەدەنگی 64 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 21 فەرموون. برای سەرۆکی پارلەمان سەبارەت بە مادەی 21 دوو پێشنیارەیە. پێشنیاری یەکەم وەکی خۆی یەکەم پەیوەر و گشت ئاکارە تکنیەکانی تایبەت بە پرۆژە و تۆڕەکان لەلایانی بەڕێوەبەرەتی گشتی و بەڕێوەبەرەتەکانی ئاو و ئاوەڕۆ بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان ئامادە دەکرێت. دووەم، مەرج و ڕێکار و دەسەڵاتی پێدانی مۆلەتی هاوبەشی لە خزمەتگوزاری ئاو و ئاوەڕۆ ئەرکی جێبەجێکردنی بەڕێنەمایی لەلایەن وەزیر ڕێک دەخرێت. سێەم، بەستن و خوێندنەوەی پێوەری ئاو و دیارکردنی نرخی خزمەتگوزاری ئاو و ئاوەڕۆ بەڕێنەمایی لەلایەنی وەزیر ڕێک دەخرێت. چوارەم، ئەنجامدانی هەر پرۆژێک لە پرۆژە و تۆڕەکانی ئاو بەبێ ڕێپێدانی بەڕێوەبەرەتی گشتی و بەڕێوەبەرەتیەکانی ئاو و ئاوەڕۆ بە هەماهەنگی لەلایەنی پەیوەندیدارەکان ڕێگای پێ نادرێت. پێشنیاری دووەم، پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەند مادەکە بەم شێوەیە لێ بکرێت. هەر پێکهاتەیەکی ژێرخانی ئاو و ئاوەڕۆ کە لەم یاسادا ئاماژە پێدراوە ڕێخستن و کۆنتڕۆلکردن و ڕێگەگرتن لە تێکدان و زێدەڕەوی گردنەسەری بە پێی ڕێنامایەک ڕێک دەخرێت کە وەزیر دەری دەکات. بەڵێ بەڕێزان سەبارەت بە مادەی 21 دوو پێشنیازەیە ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێ لەگەڵ پێشنیازی لیژنەی هاوبەشە بەدەنگی 67 ئەندامی پەرلەمان مادەی 21 پەسەند کرا. بەڕێسەرێکی پەرلەمان سەبارەت بە مادەی 22 سێ پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم بڕگەی دووهەمی ئەم مادەیە لا ببرێت. پێشنیاری دووەم بڕگەکە بەم شێوەیە لێ بکرێت. پێبژاردنەکانی هاتوو لەم یاسایەدا ئەو کەسانە ناگرێتەوە کە زیادەڕەوی یان سێرپێچیان ئەنجام داوە و لە ماوەی 180 ڕۆژدا لە ڕێکەوتی دەرچوونی ئەم یاسایە ئاگاداری بەڕێوەبەرایەتی یان فەرمانگەکان دەکەن لە شوێن و جۆری زیادەڕەوی یان سەرپێچی و بە شێوەیەکی فەرمی بەڵێنامە پێشکەش دەکەن لە ماوەی 30 ڕۆژدا و لە ژێر چاودێری لایەنی پەیوەندیدار و زیادەڕەوی یان سەرپێچیەکە لا بدەن و لایەنی پەیوەندیدار لابردنەکە و ئاساییکردنەوەکە بە فەرمی پشتڕاست بکەنەوە. پێشنیاری سێم وەک خۆی مادەی 22 یەکەم سزاکانی هاتوو لەم یاسایەدا ئەو کەسانە ناگرێتەوە کە زیادەڕەوی یان سەرپێچیان ئەنجام داوە و لە ماوەی 180 ڕۆژدا لە ڕێکەوتی دەرچوونی ئەم یاسایە ئاگاداری بەڕێوەبەرایەتی یان فەرمانگەکان دەکەن لە شوێن و جۆری زیادەڕەوی یان سەرپێچی و بە شێوەیەکی فەرمی بەڵێنامە پێشکەش دەکەن لە ماوەی 30 ڕۆژدا و لە ژێر چاودێری لایەنی پەیوەندیدار و زیادەڕەوی یان سەرپێچەکە لا بدەن و لایەنی پەیوەندیدار لابردنەکە و ئاساییکردنەوەکە بە فەرمی پشتڕاست بکەنەوە. بە پێچەوانەشەوە حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە. زۆر سپاس. دووەم بەڵێ ڕاستەکەی بەڵێ
دوم ئەو کەسانەی مۆڵەتی فەرمی لایەنە پەیوەندیدارەکانیان هەیە داوای هەڵسەنگاندن لە لایەنێکی تایبەت لە سزاکانی هاتوو لەم یاسایەدا بەدەر دەکرێت. زۆر سپاس کاکزگار. سەبار بە مادەی 22 سێ پێشنیازەیە هەر بە ڕێزێک لەگەڵ پێشنیازی یەکەمە فەرمێ با دەست بەرزکاتەوە کەسی لەگەڵ نییە. هەر بە ڕێزێ لەگەڵ پێشنیازی دووەمە هەر بە ڕێزێ لەگەڵ پێشنیازی سێمە بەڵێ بەدەنگی 65 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بخوینەوە 23 مادەی 23 سەبارەت بە مادەی 23 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادەی 23 هەر کەلوپەل و ئامێر و ئامرازێک بۆ سەرپێچی و دەستدرێژیکردنە سەر تۆڕەکانی ئاو ئاوەڕۆ بەکارهێنرابێت دەستی بەسەردا دەگیرێت و بە گوێرەی یاسایی دەست بەسەرداگرتن مسادرە مامەڵەی لەگەڵ دەکرێت. زان مادەی 23 هیچ پێشنیازێک نیە بە ڕێزێک لەگەڵەوەیەتی وەک خۆی پەسەند کرێ. بەدەنگی 69 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 24 بەڕێز. سەبارەت بە مادەی 24 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە بەم شێوەیە لێ بکرێت. هەر کەسێک چ سروشتی یان مەحنەوی بێت بەشدار بێت لە سەرپێچیکردن و زیادەڕۆیی لەسەر تۆڕەکانی ئاو ئاوەڕۆ بە بەرامبەر بێت یان بێ بەرامبەر بە هەمان سزای سەرپێچیکار و زیادەڕۆ کار سزا دەدرێت. پێشنیاری دووەم وەک خۆی. مادەی 24 هەر کەسێک بەشدار بێت لە سەرپێچیکردن و زیادەڕۆیی لەسەر تۆڕەکانی ئاو ئاوەڕۆ بە بەرامبەر بێتیان بێ بەرامبەر بە هەمان سزای سەرپێچیکار و زیادەڕۆ کار سزا دەدرێت. بەڵێ زۆر سپاس. مادەی 24 دوو پێشنیازەیە هەر بە ڕێزێک لەگەڵ پێشنیازی یەکەمە 3-4 بەڵێ زۆر سپاس. هەر بە ڕێزێ لەگەڵ پێشنیازی دووەمە بەدەنگی 67 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 25 بخوێننەوە فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 25 دوو پێشنیار هەیە. پێشنیار یەکەم مادەکە بەم شێوە لێ بکرێت پێویستە لەسەر وەزیری تایبەتمەند ڕێنمایی پێویست بۆ جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە دەربکات. پێشنیاری دووەم وەک خۆی مادەی 25 بە مەبەستی جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە وەزیر ڕێنمایی پێویست دەردەکات. بەڕێزان مادەی 25 دوو پێشنیازەیە هەر بە ڕێزێک لەگەڵ پێشنیازی یەکەمە 4 بەڕێزی لەگەڵە هەر بە ڕێزێک لەگەڵ پێشنیازی دووەمە وەک خۆی. بەدەنگی 64 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 26 بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 26 هیچ پێشنیارێک نییە و وەک خۆی. ئەنجومەنی وەزیران و لایەنی پەیوەنددارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ دەکەن. هەر بە ڕێزێک لەگەڵ پەسەندکردنی دەقی مادەی 26ەوەکەوەی بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێندەوە فەرمێ دەست بەرزکاتەوە. بەدەنگی 71 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 27 دوو پێشنیار هەیە. پێشنیار یەکەم دەستەواژەی بڕیار لا ببرێ. پێشنیاری دووەم وەک خۆی مادەی 27 کار بە دەقی هیچ یاسا و بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە ناکۆک بێت. بەڕێزان سەبارەت بە مادەی 27 دوو پێشنیارەیە هەر بە ڕێزێک لەگەڵ پێشنیازی یەکەمە کەسی لەگەڵ نییە هەر بە ڕێزێک لەگەڵ پێشنیازی دووەمە.
بەدەنگی هەفتە ئەندامی پەرلەمان پەسەند کرا مادەی 28 بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 28 دوو پێشنیار هەیە. پێشنیار یەکەم مادەکە بەم شێوە لێ بکرێت ئەم یاسایە لە ڕۆژی دوای بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقاعی کوردستان جێبەجێ دەکرێت. پێشنیاری دووەم وەک خۆی مادەی 28 ئەم یاسایە لە ڕۆژی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقاعی کوردستان جێبەجێ دەکرێت. بەڕێزان سەبارەت بە مادەی 28 هەر بەڕێزێک لەگەڵ دەقی مادەی 28 لەو کۆی لە پێشنیازی یەکەمە هاتووە با بفەرمێ سێ پێشنیارێ. پێشنیاری سێم هەردوو لیژنەی تایبەتمەند مادەکە بەم شێوەی لێ بکرێت ئەم یاسایە لە دوای 30 ڕۆژ لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقاعی کوردستان جێبەجێ دەکرێت. بەڕێزان سەبارەت بە مادەی 28 سێ پێشنیازەیە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی یەکەمە کەسی لەگەڵ نییە هەر بەڕێزێ لەگەڵ پێشنیازی یەکەم یەک کەسی لەگەڵە هەر کەس بەڕێزێک لەگەڵ پێشنیازی دووەمە وەک خۆی سێ بەڕێزی چوار بەڕێزی لەگەڵە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی سێ هەمە پێشنیازی لیژنەی هاوبەش بەدەنگی 65 ئەندامی پەرلەمان پەسەند کرا هۆیەکانی دەرچواندن. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە هۆیەکانی دەرچواندن هیچ پێشنیارێک نییە وەک خۆی بە مەبەستی پاراستنی پرۆژە و تۆڕەکانی ئاو ئاوەڕۆ لە هەرێمی کوردستان و دڵنیابوون لە توانەکانی ئەم تۆڕانە لە ڕووی هونەریەوە پارێزگاریکردن لە ژینگە و پێدانی ئاوی خاوێن بە هاوڵاتیان بە شێوەیەکی دادپەروەرانە و پاراستنی تەندروستی گشتی و پاراستنی ژێرخانی ئابووری و بە فیڕۆنەدانی سامانی گشتی ئەم یاسایە دەرچوێنرا. هەر بەڕێزێک لەگەڵ دەقی ناوەڕۆکی هۆیەکانی دەرچواندنەوە کۆی بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێندەوە با دەست بەرزکاتەوە. بەدەنگی 72 ئەندامی پەرلەمان پەسەند کرا بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر بەڕێزێک لەگەڵ کۆی پرۆژەکەیەوەکەوەی کە دەنگی لەسەر درا با بفەرمێ دەست بەرز بکاتەوە. بەدەنگی 78 ئەندامی پەرلەمان پەسەند کرا پیرۆزبایی لە خۆمان لەگەلی کوردستانەکەین بە بۆنەی پەسەندکردنی یاسای پاراستنی تۆڕ و بنچینەکانی ئاو ئاوەڕۆ لە هەرێمی کوردستان عێراق. زۆر سوپاسی بەڕێزان لە لیژنە تایبەتمەندەکانەکەین فەرموون ئەتوانن چنەوە شوێنەکانی خۆتان. زۆر سوپاس وەڵا با دەنگدان لەسەر لیژنەکانیش بکەین ئینجایتر ئێوە بڕۆن ببوون نەزانم زۆر تەخیر بوون بەڵام ئێمە چی بکەین ناچاری با دەنگدان لەسەر لیژنەکان بکرێ بەڕێزان زۆرمان ناوێ. ئێستا بڕگەی دووەمی بەرنامی کار جێبەجێیەکەین بەڕێزان کە ئێستا بۆ بە بڕگەی دووەم لە دوای دەنگدانەکە دانان و دەستەکارکێشانەوەی ئەم ئەندامە بەڕێزانە لە لیژنە میشەیەکانی پەرلەمانی کوردستان بە پێی حکمی مادەکانی 28 و 34 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان یەکەم هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان دەنگ دەدا بە دەست لە کارکێشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز زانە خالید اسماعیل لە لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆکی لە مافەکانی مرۆڤ با دەست بەرزکاتەوە. بەدەنگی 76 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. دوو دەست لە کارکێشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز گوڵستان باقی سلێمان لە لیژنەی کشت و کاڵ و ئاودێری و زیادکردنی بۆ سەر لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆکیکردن لە مافەکانی مرۆڤ هەر بەڕێزێکی لەگەڵە با بفەرمێ دەست بەرزکاتەوە. بێکەوە دانراوە بەڕێزان یەکەم جا لە کشت و کاڵ حەزەکەن بەجا دەنگەدەین. ئەو ئەندامە بەڕێزانەی کە لەگەڵن گوڵستان خان لە لیژنەی کشت و کاڵ و ئاودێری دەست لە کار بکێشێتەوە با دەست بەرزکەنەوە.
بەدەنگی 77 ئەندامی پەرلەمان پەسەند کرا ئەو بەڕێزانەی ڕەزامەندن کە گوڵستان خان بچێتە لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆکیکردن لە مافەکانی مرۆڤ با بفەرمون دەست بەرزکەنەوە. بەدەنگی 72 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. دانانی ئەندامی پەرلەمان بەڕێز هەڵکەوت ئەنوەر خەلیفە لە لیژنەی کشتتوکاڵ و ئاودێری و لە لیژنەی دەستپاکی هەر بەڕێزێکی لەگەڵا با دەست بەرزکاتەوە. بە کۆی دەنگە کاکەڵکەوت. بەدەنگی 76 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. دانانی ئەندامی پەرلەمان بەڕێز سەباح مەحموود محەممەد لە لیژنەی دەستپاکی هەر بەڕێزێکی لەگەڵە با بفەرمێ دەست بەرزکاتەوە. بەدەنگی 85 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. دەست لە کارکێشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز سەرچنار ئەحمەد مەحموود لە لیژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار هەر بەڕێزێکی لەگەڵە با بفەرمێ دەست بەرزکاتەوە. خۆی داوای کردووە. بەدەنگی 77 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. دەست لە کارکێشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز ئەبوبەکر عومەر عەبدوڵڵا لە لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی هەر بەڕێزێکی لەگەڵا با بفەرمێ دەست بەرزکاتەوە. بەدەنگی 79 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. دانانی بەڕێز مامۆستا ئەبوبەکر عومەر عەبدوڵڵا لە لیژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار بەدەنگی 79 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. دەست لە کارکێشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز هەڵەز ئەحمەد محەممەد لە لیژنەی کشتتوکاڵ و ئاودێری هەر ئەندامێکی ڕێزی پەرلەمانی لەگەڵا. بەدەنگی 79 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. دانانی بەڕێز پەرلەمانتار هەڵەز ئەحمەد محەممەد لەسەر لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی هەر بەڕێزێکی لەگەڵا. بەدەنگی 71 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. سەرکەوتوو بن. بەڕێزان ئێستا دەست بە جێبەجێکردنی بڕگەی سێمی بەرنامەی کارەکەین کە بەردەوامیدانە لەسەر خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازە یاسای بەڕێوەبردن و پاراستنی شوێنەوار و کەلەپور لە هەرێمی کوردستان داوا لە سەرۆکایەتی لیژنەکانی شارەوانی ڕۆشنبیری یاساییەکەی بفەرمون بێنە جێگەی خۆیان و داوا لەو ئەندامە بەڕێزانە شەکەین کە بەشداری لیژنەی بودجەیان کردووە بفەرمون بڕۆن پەیوەندی بە خولەکەیانەوە بکەن. ئێستا نوقتە نیزامەکانیش وەرەی. قەینە بەڕێزان بۆی بەردەوام بین ئێستا لە مادەی 25ەوە بوو بەڵام پێشەوە یەک دوو نوقتە نیزامی وەرەگرن. کاک پێشەوە فەرمووکە بەس نوقتە نیزام بێت تکایە نوقتە نیزام نەبێ قەتعیەکەین. فەرموون.
بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی 54 ئەگەر جەنابەت مۆڵەت بفەرمووی بابەتێکی زۆر گرنگ و هەستیارە تەنها یەک خولەکەم پێویستە زیاترنا. هەواڵێک چەند ڕۆژێکە بڵاوەتەوە بەدڵ هیوادارم کەوا نەبێت و پێم خۆشەوانە بێت دەویشەوەیە لە چەند کەناڵێک کە هەندێکیان دیارن باس لەوە کرێت ڤاکسینی ئەو ڤاکسینانەی کە بۆ هەرێمی کوردستان هاتوون بە قاچاق براونەتە دەرەوەی هەرێمی کوردستان کە هەواڵێکی زۆر ناخۆشە ئینشەڵا کەوا نەبێت. داوا لە بەڕێستانەکەم لیژنەی تەندروستی لیژنەی ناخۆ ڕابسپێرن بۆی کە بە دوواداچوون لەسەرم هەواڵە بکرێت چونکە ئەگەر شتێکی وا ڕوویدا بێت بۆ هەرێمی کوردستان بۆ ناوبانگی هەرێمی کوردستان کارێکی باش نابێت. زۆر سپاس. ئەو پێشتیارە پێشتریش بە نووسین بۆمان هاتوو بۆ دەستەی سەرۆکایەتی بە نووسراوەکەش ئیمزامان کردو ئاراستەی لیژنەی تایبەتمەندان کردو بۆ پێگەنانی لیژنەی بوو بە دوواداچوونی و ئەمڕۆ لێدوانی وەزارەتی تەندروستی ژە بۆ ڕەتکردنەوەی بەڵام تاکی دەکەینەوە کە لیژنەی تەندروستی بە دوواداچوونێکی تایبەت لەو بابەتە بکە. کاک دابان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی سی بڕگەی سێ لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە قساکەم لە ماوەی ڕابردووە لەسەر داگیرکاریەکانی زەوی وزار ئێوە خۆتان لیژنەی شارەوانیتان ڕاستپارت بۆ ئەم پرسە لە هەرێمی کوردستان بەڵام تاوەکو ئێستا هیچ نەتیجەیەکی نەداوە بەدەستەوە نازانین بە دوواداچوونەکان چین لە کاتێکە ئەم داگیرکاریە بە شێوەیەک زیادی کردووە محەڕەماتی مەتاری سلێمانی هەولێریشی گرتووەتەوە و چەندین شوێن داگیرکراوە سوپاس دەکەم ئەگەر نەتیجەیەکمان پێ بەڵێ بەڕێز لیژنەی شارەوانی ڕاستپێرینەوە بە دوواداچوون دوای ئامادەکردنی ئەو ڕاپۆرتە وەڵامێک حازرکەنەوە. کاک عومەر فەرموو. بەناوی خۆی بەخشندەی میرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من بە پێی مادەی 56 قسەیەکەم. ئێمە وەک ئەندام پەرلەمان نوێنەری خەڵکی کوردستانین و مەفروض وایە هەموو شتانەی کە خەڵک لێمان داواکەن بە وەسیلەی پەرلەمانی ڕێکیان خێن. هەم مافمانە هەم ئەرکمانە پرسیار لەبارەی ئەو شتانەوە بکەین کە نایزانین نادیارن. داهات یەکێک لە شتە زۆر گرنگەکانی هەرێمی کوردستانە. من لە 3 مانگی ڕابردووە 3 پرسیارم بە نووسراو ئاراستەی وەزارەتی سامانە سروشتەکان کردووە لەسەر داهاتی نەوت و فرۆشتنی نەوت. هەروەها ئاراستەی وەزارەتی دارایی لەسەر داهاتی هەمەجۆری هەرێمی کوردستان. بەداخەوە ئەگەرچی بەپێی یاسا پەیڕەوی ناخۆ ئەبێ لە ماوەی 7 ڕۆژە ئەنجومەنی وەزیران وەڵام باتەوە وەزیری پەیوەنددار وەڵام باتەوە بەس وەڵامی ناوەتەوە. مەجبور پرسیارەکەم گۆڕی بە زارەکی کە ئاراستەی ئێوەی بکەم ئەویش بەپێی مادەی 58 لە کۆبوونەوەی ژمارە 5 سی 2021 داوام لێکردن بەڕێستان بە زارەکی وەڵامی ئەم پرسیارە بۆ خەڵک وەرگرتنەوە. داهات لە هەرێمی کوردستان چەنە بۆچی لێبڕینی موچە بەردەوامە لە کاتێکا داهات زیادە بێ بەردەوام. ئەمە پرسێکی گرنگە. زۆر سپاس بەڕێزان لەسەر ئەم پرسیارەی بەڕێز مامۆستا عومەر. ئێمە پێش ماوەیەکی زۆر کەم شاندی دانوستانکاری باڵای حکوومەتی هەرێمی کوردستان لێرە بوون وەزیری دارایی لێرە بووە نزیکەی 100 پرسیار کراوە لە شاندی دانوستانکار بەشێکی زۆری ئەم پرسیارانە پەیوەندی بە بابەتی داهاتەوە هەبووە. ئەوان وەڵامیان ئەوە بوو کە لە کاتی ئامادەکردنی بودجەی هەرێمی کوردستانە ئەم وەڵامانە ئەگەرنەوە ئەوە ئەمڕۆژ بە پێی و زانیارانی کە بۆ دەستەی سەرۆکایەتی بە دوواداچوونی ئێمە کراوە خاڵی یەکەمی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لەسەر هێڵە گشتیەکانی ئامادەکردنی بودجە بووە. مژدەخان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە 42 ئەندام واژۆمان کۆ کردبووە بۆ ئەوەی کە دانیشتنی داهاتوو تایبەت بێ بە نەمانی لێبڕینی موچە و تیمی حکوومەت ئامادە بێ. بەڵام تاوەکو ئێستا وەڵامان نەدراوەتەوە. پێشووتریش پێش موچەی جاری ڕابردوو داوام کرد دانیشتێکی تایبەت بکرێت. کا دەکەم ئەم جارە بێخەمی لێ مەکەن با دانیشتنی داهاتوو تایبەت بێ بە لێبڕینی موچە بەر لەوەی موچە ڕابگەێنرێ نابێ بە هیچ شێوەیەک ئەو لێبڕینە بمێنێت چکە داهات زۆر زیاترە لە ئەو ڕێژەی کە بۆ موچە دیاری دەکرێ و دڵنیام پارەیەکی زۆر لە بەردەستا. من داوام لە ئەندامە بەڕێزەکان هەیە ئەم جارە هەمومان یەک دەنگ بین ئەو پەرلەمانە بتوانێت بڕیارێکدا ئەو لێبڕینە ڕاگرێ بە هیچ شێوەیەک لێبڕینی موچە نەمێنێ چکە وەڵاهی داهات زۆر زیاترە لە موچە. زۆر سپاس مژدە گوڵستان خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە سەرەتای مانگی سێدا لەگەڵ شیرین خان سەردانێکمان بۆ شاری کۆیە کرد سەبارەت بە پرسیینەوە لە کۆمپانیای ڤێریکلین کە کرێکارانی ئەو کۆمپانیا ماوەی 6 مانگە کریان وەرنەگرتووە و بە یاداشتێک ئاراستی سەرۆکایەتی پەرلەمانمان کردووە. ئێستا ئەوان داوای وەڵام ئەکەن لەبەرەوەی یعنی ئێستا تقریبان بۆتە 7 مانگ کە موچەیان وەرنەگرتووە و ئەمانە لەبەردەم هەڕەشەیەکی گەورەی برسێتی و سەر لێ شێواوی ناو خێزانەکانیانن. هیوادارم وەڵامی ئەو یاداشتە وەرگرینەوە و گرێبەستی ئەو کۆمپانیانە بە زووترین کات تازە بکرێتەوە. زۆر سپاس. زۆر سپاس. کاک سەرکۆ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە ماوەکانی ڕابردووە خۆتەزانی بە پێی مادەی 66 قساکەم لە واژومان کۆ کردوەوە لەسەر
ئەوەی کە خۆتەزانی کێشە و خەمێکی گەورەی هاوڵاتیان و موچەخۆرانە بەبێ ئەوەی ئێمە جیاوازی بکەین لەوەی کە ئەو موچەخۆرانە لایەنی سیاسی یەکێتیە پارتیە گۆڕانە کۆمەڵەنەوەی نوێ هەر بێلایەنیش بووە ئەم مۆزوعێکی گشتیە داوا لە بەڕێستانەکەن یعنی ئێمە ینی هەموو ئەندامانی بەڕێزی ئەم پەرلەمانە لەگەڵ خەمی خەڵکان بەبێ جیاوازی بەبێ ئەوەی کە یەکێک مزایدە بکە بەسەر ئەوی یەکی کە لە بەرەی خەڵک نەبێ بۆیە داواکارین لە جەنابتان لە دەستەی سەرۆکایەتی کە میوانداری حکوومەتی هەرێمی کوردستان بکە و بانگشتی حکوومەتی هەرێمی کوردستان بکە چونکە بەڕاستی لە 2014 ئەم گوشینی هاوڵاتیان و موچەخۆرانە بۆتە هۆی هیلاکبوونی هاوڵاتیان و موچەخۆران گرنگە پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بانگشت تێرە بکرێ و ئیجبار بکرێ لە بڕێنی موچە. سپاس کاک سەرۆکیان دەست خۆش بەڕێزان ئەم بابەتە وەکو بەڕێز پێشتریش بەڕێز سەرۆکی پەرلەمان لە دانیشتنی پێشووش ئاماژەی پێکرد هیچ یادداشتێکی ئەوەی بەڕێز نهاتۆتە دەستەی سەرۆکایەتی و کاری لەسەر نەکرابێ و وەکو بەڕێزیشتان فەرمووتان ئەمە خەمی هەر 111 ئەندامەکەی پەرلەمانی کوردستانە ئێمە چاوەڕوانی کاروباری ئوسوڵین بە پێی یاسا و بە پێی مەسئولیەتی مباشری هەموو لایەکمان و شێوازی پەیوەندی تەکاملیش چاوەڕێ هاتنی بودجەکەین کاک ئەبوبەکر ئەڵەدنی دوای بۆی دەست پێ بکەین هەمووتان وەرەگرین بەڕێزان دڵنیاب بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی ئەو بە دوواداچوونانەی لەم هەفتەیە لە شاری سلێمانی و هەولێر کردومە تایبەت بە نەخۆشی کۆرۆنا ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ ناکرێن سەردانی چاخانەکان شەقامەکانی سەهۆڵەکە و ئیسکان کافێ و نێرگەلەخانەکان لەو لاوە بەداخەوە درگای قوتابخانە و مەکتەب و زانکۆ پەیمانگاکان داخراوە تەنها ئامانجی ئەمە گومان دروست بووە کە نەخوێنەوارکردنی ئەم نەوەیە بێ ئەم نەوەیە سەرقاڵ بە ئینتەرنێت و سۆسیال میدیا و بە ڕۆژ بخەوێ بۆ ئەوەی نەیپەرژێتە سەر پرسەکانی ئازادی و دادپەروەری و شەفافیەت و وەلەو لاوە ئەم بەشێک لە دەسەڵاتدارە تێرنەخۆرەکانی هەرێم خەریکی قاچاقچێتی و شوێن قایمکردنی شوێن پێی خۆیان بن ئەینا معقول نییە ئەم هەموو شوێنانە کراو نەتەوانێ و هیچ ڕێنمایەکی تەندروستی جێبەجێ ناکرێ بەڵام بەداخەوە قوتابخانەکان داخراون زانکۆ پەیمانگاکان داخراون و بەشێک لە مزگەوتەکانیش داخراون کە لە کاتێکە هەندێک لە مزگەوتەکان نوێژی بەیانی 50 نوێشکەری لێە بەڵام فەرمو سەیری ڕیستۆرانتەکان خۆتان لیژنێکی مەیدانی لە لیژنەی تەندروستی بینوزان چ دۆخێک هەیە مامۆستا دەست بە جێبەجێکردنەکەی کە بەرنامەکەین فەرمو لیژنەیتان وەرتان ئەگرین بەڕێزان بە هەندێک مادەش بخوێنینەوە مادەی 25 فەرمون. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 25 هەر کەسێک زێدەڕۆیی بکاتە سەر خانوویەک باڵەخانەیەک گەڕەکێک یا هەر شوێنێکی تری شوێنەواری یان کەلەپوری ڕاگەیەندراو لە ڕۆژنامەی فەرمی چ بە تێکدان گۆڕینی سیمایان گۆڕینی ئەو مەبەستەی کە بۆی تەرخان کراوە بە زیندانیکردن بۆ ماوەیە کە لە 10 ساڵ زیاتر نەبێت و سزا دەدرێت و پابندیش دەکرێت لەسەر خەرجی خۆی زێدەڕۆییەکە بگەڕێنێتەوە بۆ دۆخی پێشتر. سپاس. سپاس بەڕێزان هەر بەڕێزێکەوە لەسەر مادەی 25 گفتوگۆ بکات بە ناوەکەی تۆمارکەین. حەسیبە خان، دکتۆرە گەلاوێش، سەوسان خان، کاک ڕزگار. کاک ڕزگار فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان مادەی 25 هەر کەسێک زیادەڕۆیی بکاتە سەر خانوویەک، باڵەخانەیەک، گەڕەکێک یان هەر شوێنێکی تری شوێنەوارییان کەلەپوری ڕاگەیەنراو لە ڕۆژنامەی فەرمی چ بە تێکدان گۆڕینی سیما یان گۆڕینی ئەو مەبەستەی کە بۆی تەرخان کراوە بە زیندانیکردن بۆ ماوەیەک لە 10 ساڵ زیاتر نەبێت سزا دەدرێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان 10 ساڵ زیندانی دیاری نەکردووەڵێت 10 ساڵ کەمتر زیاتر نەبێ بەڵام دوو جۆر حکومەیە حکومێکەیە حکمی جنایەتە حکمێکەیە کەوا جنح و جینایەت حکمی جنع 5 ساڵە جینایەتیش لە 5 ساڵ زیاترە یعنی ئەمە دیاری نەکردووە ئایا با بڵێن لە 5 ساڵ زیاتر نەوێ ئەمە بۆ جنحە و ئەگەر لە 10 ساڵ بڵێن لە 5 ساڵ زیاتر بێ ئەو کاتە بۆ ئەوە بێتە تایبەت بۆ حکمی جینایەت. داواکەم لە لیژنەی یاساییەوەمان بۆ ڕوونکەنەوە. سپاس. باڵێ زۆر سپاس. سەوسان خان یەک دەقە بە هەمویان وەرگەینجە فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 25 هاتووە کە هەر کەسێک زێدەڕۆیی بکاتە سەر
خانوویەک باڵەخانەیەک گەڕەکێک یان هەر شوێنێکی تری شوێنەواری یان کەلەپوری ڕاگەیەندرا و لە ڕۆژنامەی فەرمی یعنی پرسیاری من ئەوەیە ئەگەر زێدەڕۆیی کرا لە سەر باڵەخانەیەک گەڕەکێک یان شوێنەوارێک ئەمە یعنی ئەگەر ڕانەگەێنرا لە ڕۆژنامەی فەرمی یعنی چۆن مامەلەی لەگەڵ دەکرێت چکە لەوانەیە لە شوێنێکی دوورە دەستبی لەوانەیە لە ڕۆژنامەی فەرمی بڵاو نەکرێتەوە بۆیە ینی پێم باشە لەژنەی تایبەتمەند یانی لەسەرەوە ڕوونکردنەوەیەکمان بدەنێ و ئەگەر ئەوە بکرێ پێویستە لێرە ئاماژەی پێ بدرێت کە ڕاگەێنرا و ڕانەگەێنرا و لە ڕۆژنامەی فەرمی زۆر سپاس کاگیدریس بەرەسەرۆکی پەرلەمان مادەی 25 لێرە باسی ئەوە دەکرێت پابندیش دەکرێت لەسەر خەرجی خۆی و زیادەڕۆیەکە بگەڕێتە بۆ دۆخی پێشتر لێرە هەمومان دەزانن زۆربەی وڵاتانی پێشکەوتوو لە جیهاندا شارەزایانینە لەسەر ئەوەی کە دەستکاری لە شوێنەواردا بکەن ئەگەر ملزم بکەن لەسەر ئەوەی کە بگەڕێتە بۆ دۆخی پێشتر ئەوە زیاتر زەرری پێدەگەینێتن باشتر وایە کە حکومت بە خۆی بە دەستی شارەزا بگەڕێتە نەک خۆی لەوانەیە خۆی بچێت لە هەر مەدانی کارکرد و کارکرد بینێت بۆی بە شێوەیەکی خراپتر و زیاتر زەرری پێ بگەینێتن ئەوەی تریش هەر بنا زۆر بینایەتەنە لە وڵاتانی پێشکەوتوش کە دەچۆنەواری شوێنواریدا یان لە یونسکو تۆمارکراون خاوەنددارن تاپۆی هەیە بەڵام کە نوژەم بکەتن ئەوە لژناک دەچ سەردانیا دەکەتن دەڵێت بەو شێوە نابێت دەستکاری لەو شوێنەدا بکە یان لەو جگایدا بکە بۆ دەستنیشان دەکەم بەڵام لە دەرەوە و لە ناوخۆ بەڵام بۆی هەیە نوژەم بکەتن زۆر سپاس زۆر سپاس مامۆستا حەسیبە بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 25 هەندێک ناڕوونی لە ناو مادەکەدا هەیە ئەگەر بین تەماشای دوادێری مادەکە بکەین ئەلێتن پابند دەکرێت لەسەر خەرجی خۆی زیادەڕۆیەکە بگەڕێنێتەوە بۆ دۆخی پێشتر هەمومان ئەزانین کاتێک کە شوێنەوارێک تێک ئەچێتن کەسمان ناتوانین بگەڕینەوە سەر ئەو دۆخەی کە پێشتر هەبووە بۆیە من پێشنیار ئەەکەم بەو شێوەیە دابڕێژرێتەوە هەر کەسێکی سروشتی یان معنەوی زیادەڕۆیی بکاتە سەرخانوویەک باڵەخانەیەک گەڕەکێک یان هەر شوێنێکی تری شوێنەواری یان کەلەپوری بڵاوکراو لە ڕۆژنامەی فەرمی کە ببێتە هۆکاری تێکدان گۆڕینی سیما یان گۆڕینی ئەو مەبەستەی کە بۆی تەرخان کراوە سزا دەدرێت بە زیندانیکردن بۆ ماوەیەک لە 10 ساڵ زیاتر نەبێت و سەرباری سزادان دەبێت لەسەر ئەستۆی خۆی زێدەڕۆیەکە لا ببات و سپاس زۆر سپاس دکتۆرە گەلاوێش بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆربەی بیر و ڕایەکانی من گوترا بەڵام منیش ئەو پرسیارم هەیە ئایا ئەگەر لە ڕۆژنامەی فەرمی ڕانەگەێنرا بوو ئەو کەلەپورە تێکدرا یان شوێنەوار تێکدرا چۆن دەیگەڕێنەوە و زۆربەی ئێمە دەبینین گەڕەکەکان لە ناو شاری هەولێر کە چوینە کەلەپور و شوێنەوار حیساب دەکرێن بەڵام زۆربەیان کراونەتە گەراجی سەیارە و ئەوە چۆن دەیگەڕێنێتەوە جارێکی تر بەڵێ زۆر سپاس لیژنەی تایبەتمەند وەڵامەکانتان فەرمون برای سەرۆکی پەرلەمان سەبارەت پرسیاری کاک ڕزگار کە ڕستەی لژنە کرا خۆ بە پێی قانونی عقوبات تەقسیم کراوە جەرایم لەگەڵ عقوبات لێرە هاتووە بە پێی ئەو نەسەی کە لە ڕاپۆرتێمەدا دووە دەڵێت زیندانیکردن کە لە 10 ساڵ زیاتر نەبێ کە کەلیمەی یان دەستەوەژەی زیندان دێت یەکسەر لە قەواعد عامە هاتووە و ڕسم کراوە زیندان کەواتە لە 5 ساڵ زیاتر بەڵام ئەگەر لە 5 ساڵ کەمتر بێەوە دەبێتە بەندکردن حەبس کەواتە حەبس و سجن ئەم جیاوازیەی هەیە تا 5 ساڵ حەبسە 5 ساڵ و ڕۆژێک و سەرەوە دەبێتە سجن سجنیش سجنی موابەت هەیە و موقت هەیە و مەوزوعێکی ترە لێرە کەواتە ئەگەر پرسیارەوە بێ عقوبەکەی چەندە ڕاستە 5 ساڵ لێرە دیاری نەکراوە وەگو ئەوە تەوزیحمدا زیندان حەدی کەمەکە 5 ساڵە و بەرەو سەرەوە کەواتە لێرە لە نێوان 5 ساڵ تا 10 ساڵ لە 10 ساڵ نابێت تێپەڕێ ئەمە سزەکەیە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس ئیزافەیەکتان هەیە کاک سێدان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە پرسیارای بەڕێزان بەگشتی هەر چوار بەڕێزیان پرسیارەکەیان لەسەر ئەوە بوو کە چۆن دۆخی شوێنەوار دەگەڕێنێتەوە بۆ پێشە خۆی یاخود ئەو مادەیە تایبەتە بەو شوێنەوەرانەی کە ئێستا لە واقعدان واتە بیناسازین
ڕاگەیەندراون واتە بە فەرمی ئەو شوێنانە ڕاگەیاندراون جیاوازە لەو شوێنەی کە ڕانەگەیەندراوە کاتێک تەجاوزی دەکرێتە سەر یان تێک دەدرێت پێویستە ئەو کەسەی تەجاوزی کردووە لەسەر ئەرکیوی دەسەڵاتی شوێنەواری لەسەر پێکێنانی لژنەی هونەری کە لە مادەی 27 ئاماژە پێکراوە و لە مادەکانی پێشتریش ئاماژە پێکراوە دۆخی شوێنەوار چۆن دەگەڕێندرێتەوە بۆ ئەو کاتەی کە هەبووە بەو مەرجە زانستیانەی کە لە لژنەی هونەری دیاری دەکرێت. زۆر سپاس. مادەی 26 بەش شەشەم فەرموون حکومە گشتیەکان. بەڕێز سەرۆکی پەرلەمان حکومە گشتی کۆتاییەکان مادەی 26 یەکەم بەڕێوەبەر و بەرپرسی مۆزەخانەکان و بنکەکانی شار و شارۆچکەکان دەبێت شوێنەوار نازبن و تەنها بۆیان هەیە 4 ساڵ لەو پۆستەدا کار بکەن و دەکرێت 4 ساڵی تری ماوەی کارکردنیان درێژ بکرێتەوە. دووەم سەرۆکایەتی و بەڕێوەبردننی کاری شوێنەواری و کەلەپوری لە پرۆژەکان و کۆمسیۆن و لە ناوچەکاندا دەبێت بە کەسانی شوێنەوار ناز بسپێنرێن. بەڵێ زۆر سپاس. هەر بەڕێزێکەوێ لەسەر مادەی گفتوکە ناوەکان بنووسن. ئەم بەڕێزانە ناویان تۆمار کردووە مامۆستا حەسیبە کاک ڕێبار سەوسانخان کاک سەروان کاک حکمەت گوڵستانخان دکتۆرە شایان کاک یاسین کاک شاخەوان تاو بەڵێ کاک شاخەوان فەرموو. بەڕێسەرۆکی پەرلەمان من سەرەتا دەستخۆشی لە لیژنە ڕۆشنبیری و لیژنە یاسایی یەکەم دەستیان خۆش بێ و پێشنیارەکەم بۆ مادەکانی ئەخیر ڕاوێژ بە خەڵکی پسپۆڕ و شارەزا لە بواری شوێنەوار بکرێت. سپاس. زۆر سپاس. کاک سەروان فەرموو. بەڕێزان سەر و کاتی پەرلەمانی کوردستان من لە مادەی 26 بڕگەی یەکەم بەڕێوەبەر و بەرپرسی مۆزەخانەکان و بنکەکانی شار و شارۆچکەکان دەبێت شوێنەوار نازبن. دروستە ئەوە هاوڕام لەگەڵیان تەنها بۆیان هەیە 4 ساڵ لەو پۆستەدا کار بکەن و دەکرێت 4 ساڵی تر ماوەی کارکردنیان درێژ بکرێتەوە. ئەو 4 ساڵ درێژکردنەوەی ماوەی بەڕێوەبردننی بەڕێوەبەراتی لا ببردرێت باشترە چونکە ئەگەر من کارمەندی بەڕێوەبەراتیەک بم ئەگەر بزانم 4 ساڵی تر بەڕێوەبەرەکەی من نامێنێ ڕەنگە ئیش باشتر و تۆنتر و ڕێکتر بکەم بۆ ئەوەی ببم بە بەڕێوەبەر بۆ ئەوەی سستی لە بەڕێوەبەراتیەکان دروست نەبێت 4 ساڵ ئیزافەی نەمانی بەڕێوەبەرەکە دائیمەن لا ببردرێت باشترە. سپاس. کا حکمت. بەرێز سەرۆکی پەرلەمان منیش هەمان ڕێی هەیە لەبەرەوەی دوای 4 ساڵ ئەگەر ئەو فەرمانبەرە ینی زیرەک بوو ئیشی چاکی کرد با بەرەو پێشتر ببەتن ئەگەر خۆی گەندەڵ بوو یانیش مەسەلەن شارەزا نەبوو ئەو کاتە ئەتوانن لا بدرێتن. باشتر ئەوەیە ینی دوای 4 ساڵ چی لێ دێتن ئێمە هەموو جار دەڵێن با 4 ساڵ ئەو کەسە لێرەیە بالا بدرێت. من پێ باشە ئەگەر ئەو کابرایە دوای 4 ساڵ ئیشی چاکی کرد بەڕێکوپێک بوو ئەو کاتە بەرەو پێشتر ببەن و ئەگەر نەش خراپ بوو ئەو کاتە بالا بدرێت. زۆر سپاس. سەوسانخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 26 لە بەڕگەی یەکەمدا تێبینیەکم هەیە کە دەڵێ بەڕێوەبەر و بەرپرسی مۆزەخانەکان و بنکەکانی شار و شارۆچکەکان دەبێت شوێنەوار ناس بن و تەنها بۆیان هەیە 4 ساڵ لەو پۆستەدا کار بکەن. یعنی لێرە تەنها هاتووە دوای دێت دەڵێ و دەکرێت 4 ساڵی تری ماوەی کارکردنیان درێژ بکرێتەوە. واتە مادام ئەو دەکرێتە دێت ناکرێ ینی ئەو تەنهایە بنووسرێ چکە تعارضی دەبی لەگەڵ ئەوەی تر. بۆیە من پێم باشە بەو شێوەیە لێ بکرێت بەڕێوەبەر و بەرپرسی مۆزەخانەکان و بنکەکانی شار و شارۆچکەکان دەبێت شوێنەوار ناس بن و بۆیان هەیە 4 ساڵ لەو پۆستە کار بکەن و دەکرێت 4 ساڵی تر 4 ساڵی تریش ماوەی کارکردنیان بۆ درێژ بکرێتەوە. زۆر سپاس. گوڵستانخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 26 هەمان ڕێی بەڕێز سوسانخانم هەیە. ڕاستەکەی منیش تێبینیم لەسەر وشەی تەنها هەبوو و ئەتوانین وای لێ بکەین. یەکەم بەڕێوەبەر و بەرپرسی مۆزەخانەکان و بنکەکانی شار و شارۆچکەکان دەبێت شوێنەوار ناس بن و بۆیان هەیە 4 ساڵ لەو پۆستەدا کار بکەن. ئەگەر لێ هاتوو بوون و توانیان ئەرکەکانیان بەڕێکوپێکی جێبەجێ بکەن 4 ساڵی تریان بۆ نوێ بکرێتەوە. زۆر سپاس. کاک ڕێبوار.
وەڕێز سەرۆکی پەرلەمان من سەرەتا تێبینیەکی شکلیم هەیە لە بەشی شەشەم نووسراوە حکومە گشتی و کۆتاییەکان لە حکومە گشتیەکان یەک مادەیە بۆچی تێکەڵ کراوە بە حکومە کۆتاییەکان ینی بە مادە کۆتاییەکان پێ دەڵێن ئەسباب موجبە ئەو هیوادارم لە ژنەی تایبەتمەند وەڵاممانداتەوە چونکە یەک مادە کرا لە بەشەکانی دیکە ئەو مادە ئیزافە کرابە ئەوەشی کە پەیوەندە بە ئەوەی کە 4 ساڵ لە پۆستەکەی بەیانە منیش هاوڕام لەگەڵ هەواڵان کاکسەروان و کاکحکمەت و گولستان خان و سوسون خان کە باسییان کرد مەسیری دوای ئەوە دوای 4 ساڵ بۆکوێ بێ یار بکرێت لە بڕگەی دووەمیش کە هەر بڕیار وایە شوێنەوار نازدا بنرێ ئەبێ بە هەماهنگگی بێ لەگەڵ سندیکای شوێنەوار ناس لە هەرێمی کوردستان. زۆر سپاس دکتۆرە شایان. بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح پێشنیار دەکەم ڕگەی یەکەم لە مادەی 26 هەردوو دێری کۆتایی کە باسی 4 ساڵ دەکا بکرێت بە 2 ساڵ. زۆر سپاس. زۆر سپاس مامۆستا حەسیبە. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە بەشی شەشەم و حکومە گشتی و کۆتاییەکان من پێشنیاری ئەوە کەم یەکسەر بکرێتە حکومە کۆتاییەکان و سەبارەت بە برگەکانی 26 من بەو شێوەیەدا ئەڕێژمەوە. یەکەم بەڕێوبەر بەرپرسی مۆزەخانەکان بنکەکانی شار و شارۆچکەکان پێویستە شوێنەوارناز بن یان دەبێت کەسەکە شارەزایەکی زانستیانەی لە بواری زانستی شوێنەواردا هەبێت و بۆ ماوەی 4 ساڵ بەردەوام دەبن و لە کاتی پێویست دەکرێت ماوەکەیان درێژ بکرێتەوە. بڕگەی دوام بەم شێوەیە دەبێت سەرۆکایەتی بەڕێوەبردننی کاری شوێنەواری و کەلەپوری لە پرۆژەکان و کۆمسیۆن و ناوچەکاندا پسپۆرانی شوێنەوار یان بە کەسانی شوێنەوارناز بسپێردرێت. هەروەها پێشنیاری زیادکردنی برگەیەکی تر دەکەم بە زنجیرەی سەیام بەڕێوبەر و بەرپرسی مۆزەخانە و ناوچە شوێنەواری و کەلەپوریەکان و پشکێنەرانی شوێنەوار دەسەڵاتی پۆلیسیان هەیە بۆ گرتنی ئەو کەسانەی کە بە شێوازێکی نایاسایی بازرگانی بە کەرستە کەلەپوریەکان دەکەن و بە قاچاق بۆ دەرەوەی وڵاتیان دەبن و سوپاس. باش زۆر سوپاس. کاک یاسین بەس کەگەکە عەلی مۆبایلەکەی کوژێنێتەوە بۆی کاک یاسین بتوانێت قسەکانی بکە. فەرموو کاک یاسین. فەرموو کاک یاسین. بەڵێ سەرۆکی پەرلەمان بە ناوی خۆی گەورە و میهرەبان لێرە نووسراوە یەکەم مادەی 26 یەکەم بەڕێوەبەر و بەرپرسی مۆزەخانەکان و بنکەکانی شار و شارۆچکەکان دەبێت شوێنەوار ناز بن و تەنها بۆیان هەیە 4 ساڵ لەو پۆستەدا کار بکەن و دەکرێت چواریکەیان بۆ زیاد بکرێت. باشە لە لایەکیدا دەڵێت 4 ساڵ لە لایەکی دەڵێ چواریکەی بۆ زیاد بکرێت. ینی ئەوە یعنی چی بۆ لوژەی یاسایەکە بۆمان ڕۆم کاتەوە زۆر باشە. لە لایەکی دەڵێت دەبێت 4 ساڵ بێ دەبێت لە لایەکی دەڵێت چواری دیکەی بۆ زیاد بکرێت. سپاس. لیژنەی تایبەتمەند ئەگەر وەڵام فەرموو کاک بژات. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر لە مادە 26 تا 34 کە دەکاتە 9 مادە 4 مادە ئەحکام عامەن حکمە گشتیەکان و 4 مادە حکمە کوتاییەکان لە بەپێی سیغەت و پێوەری داڕژنەکان لە مادە 30 دەتوانین هەژمار بکەین کە ئەمە مادە حکمە کوتاییەکانین بەڵام مادە 26 27 28 29 ئەمە ئەحکامی عامەن لەبەرەوە بۆ ئەوەی هەر دوو سێ مادە نەبێتە عنوان و فەسڵێک لەبەرەوە دەمجموان کرد بۆ ئەوەی لەگەڵ فەسڵەکانی تریش یعنی ڕەچاوی تەقسیمکردنی مادەکان بکەین بە زنجیرە. زۆر سپاس. کاک زێدان فەرمووگەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان تایبەتمەندی ئەو مادەیە لە ڕووی ئیداریەوە زیاترە کە کێشەیەکی سەرەکی لە هەرێمی کوردستان لە ڕووی بەرەو پێشنەچوونی شوێنەوار ئەوەیە کە کەسانی پسپۆر نەبوونێتە بەرپرسی ئیداری بەڕێوەبردننی شوێنەوارەکان چ لە شار و شارۆچکەکان بێ یان لە بنکە و خودی شوێنەوارناسەکان بێ. یەک لە هۆکارەکان ئەوە بووە کە تا ئێستا شوێنەوارناسان هەڵکەوتو نەبوون و ڕێگەشیان پێ نەدراوە بە دەرەجەیە کاری خۆیان بکەن لەبەرەوەی کەسانی ناپسپۆر ڕێگر بوونە لە سەرکەوتنیان. بۆیە ئەوە هەدەفێکە
کە هەموو لەسەر کۆک بوونا و کاک شاخەوانش ئاگدارە دوێنێش باسمان کرد ڕاوێژ لەگەڵ هەموو بەڕێوەبەرەکان کراوە لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی شوێنەواریش کراوە لەسەر ئەو بڕگانە متفق بووینە و 4 ساڵەکانیش ڕێژەیەکی یاساییە هەموو بەڕێوەبەرێک و بەڕێوەبەری گشتی و هەتا خولی پەرلەمانیش 4 ساڵە لە کاتی زۆر زەڕوردا زیاد دەکرێت کە پێویستی پێبێ و سەبارەت بە پرسیارەکان متفقم بەڵام ئەوەی دکتۆر ڕێبار باسی دەکا کاری پیشەیی و سندیکا زۆر جیاوازە لە کاری ئیدارەیی پیشەیی سندیکا دەبێت چاودێر بێ بەسەر ئیدارەدا نەک دەستنیشانی کەسێک بکە بۆ بەرپرسێکی بنکەیەک زۆر سپاس بەڵێ سپاس پێش مادەی 20 کە عوسمان سێدەری داوای نقطەی نیزامی کە عوسمان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە بەهۆی بێبارانیەوە کە هەرێمەکەمان ڕوبەڕووی وشکە ساڵێکی زۆر بۆتەوە بۆ ئەم مەبەستە من پێشنیار دەکەم کە لیژنەی کشت و کاڵ و بە هەماهەنگی لەگەڵ لیژنە پەیوەنددارەکانی تر سەردانێکی مەیدانی بکەین بۆ ئەو ناوچانەی کەوا لە ئێستادا تووشی زەرەرێکی زۆر هاتوون و ئانەوە لە ئێستادا چەندین مەشاکل ڕوبەڕووی وەزارەتی کشت و کاڵ و هەرێمەکەمان بۆتەوە بە تایبەتی هەندێک گوند هەیە کە کانیاوەکانیان وشتی کردووە بیرەکانیان وشتی کردووە ئەمە پێویستی بەوە هەیە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان بە ئەرچی سەرشانی خۆمان هەستین بەوەش بتوانین کۆی ئەو زەرەر و زیانانە با بڵین کە لەو ناوچانە ڕووی داوە ئێمە راپۆرتێک ئامادە بکەین بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمانیش ئاگاداری حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی بکرێتەوە بۆ ئەوەی وەکو ساڵانی ڕابردوو کە وشکە ساڵی بووە حکوومەت بە ئەرچی سەرشانی خۆی هەستاوە بۆیە ئەمە کارێکی زەرورەکە ئێمە دوێنێ کۆبنەوەی لیژنەی کشت و کاڵتان کردو نووسراوێکی ڕسمیتان ناردووە کە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکرێوە پشتیوانیەکە نووسراوکەشمان ئەمڕۆ ناردووە و هیچ ڕێگریەک نییە کە لیژنەکەتان لیژنەی لاوەکی دروستکە بۆ بە دوواداچوونیەوە بابەت ڕووپاک خان جەنابیشە داوای نقطە نیزامیت کردبوو فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بە گوێرەی مادە 66 ئێمە ژمارە یاسایی ئەندامانی پەرلەمان یاداشتێکمان داوەتە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بۆ بانکێشتکردنی وەزیری پەروەردە لەسەر کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان چونکە دەبینین بە تایبەت کەرتی پەروەردە قوتابیان لە ناوەندەکانی خوێندن ئەو ساڵ هەمووی ئەگەر کۆکەینەوە یەک مانگ داوامیان کردووە ئایا ئەم ساڵی خوێندن بە دەرچوو هەژمار دەکرێت خوێندن چی لێ بەسەردێ بۆیە پێویستە وەزیری پەروەردە بێتە پەرلەمانی کوردستان لێرە هەندێک بڕیار دەربکرێ کە لە بەرژەوەندی خوێندکاران بێ و سپاس ئێمە و یاداشتەمان ناردوو پێشتریش باس کرا کە هەمانگێکی باشە لە لێمانتاناش کاتێک جواب هاتەوە تەرتیبەکەن دکتۆرە شانفم بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح دیارە ئەو دووسێ ڕۆژە دەنگۆیەکی بەهێز بڵاوەتەوە کە بەرپرسە حیزبی و حکوومیەکان تەنانەت ئەندام پەرلەمانانیش سڕەبڕی لە هاوڵاتیان دەکەن بۆ وەرگرتنی ڤاکسینی ڤایزەر بە تایبەتی نەک ئەسترازێنیکا و سینۆفارمەکە یا کە پێی دەگوترێت سینیەکە من لێرەوە دەمانەوێت ینی ڕای بگەێنین هەر کەسە با بە سڕەی خۆی وەریگری و تکا دەکەین بەرپرسە حیزبی و حکوومیەکان سپاس دکتۆرە نقطە نیزام نەبوو بە ڕێزان ئێمە لە پەرلەمانی کوردستان ڕایەگەێنین هیچ پەرلەمانتارێک نەسرەبڕی کردووە ئەو بابەتە شەگەرە پێمان خۆشە لیژنەی تەندروستی ناوی ئەو بەرپرسە حیزبیانەمان پێ بڵێ ناوی و خەڵکانشمان لە لیژنەی کتابە بۆی بە عمومیات قسە نەکرێ بچنە سەر مادەکانی 27 فەرمونون مادەی 27 بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 27 ئەرکەکانی لیژنەی هونەری یەکەم بۆ دیاریکردنی هەر کەلوپەلێک و پارچەیەکی شوێنەواری و کەلەپوری کە ڕەسەنە یا ساختەیە بڕیار و ڕاستپاردەی لیژنەی هونەری یەکلاکەرەوە دەبێت دووهەم خەمڵاندنی بڕی قەرەبووی ئەو زیانانەی بەرز شوێنەوار یان کەلوپە لە شوێنەواری و کەلەپوریەکان دەکەون تەنها بەهای دارایی دەبێت بەڵام پێویستە زیانە ئابووری و کۆمەڵایەتیەکانی ناو کۆمەڵگەش لەم شوێنانە کە لەم شوێنانە کەوتون دیاری بکرێت سێهەم دیاریکردنی نرخی هەر پارچەیەکی شوێنەواری و کەلەپوری کە پێشکەشی بەڕێوەبەرایەتی گشتی دەکرێت چوارەم دیاریکردنی بڕی پاداش بۆ هەر کەسێک کە شوێنەوار و کەلەپور دەدۆزێتەوە یان زانیاری دەدات بۆ دۆزینەوەی سپاس سپاس هەر بە ڕێزێکەوێ لەسەر ئەمە گفتوگۆ کاتەم مادەیە بە فەرمێن ناوەکان تۆمارکەین کاگیاسینش
ئەم بەڕێزانە لەسەر مادەی گفتوگۆکەن کاک سیپان شیرین خان کاک یاسین کاک جەنان کاک عوسمان سێدەری کاک توور ڕێبوار سەوسان خان دکتۆر گەلاوێش کاک سەروان کیتر گوڵستان خانیش کاک سیپان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمانی لە ئەرکێک لیژنەیە هۆنەریدا ئاماژە بە چار ئەرکاکیرێک و ئاراستەی بە لیژنێت هێنەکردن بێک و ئاماژە بێت چەندی بێت ئەف لیژنە چ کەسا پێک بهێتن داما ku lijnek dihêta pêkîna ji dîvçûna babetekiyan erkek pê dihêta rastbardin vê dihêta diyarkirin ev lijnek kîne ji kê pêk dihin bi tinê hatiye diyarkirin ku ji lijneya hunerî ve aya ev lijneya hunerî bi sporên eşûynewarî ne bi sporên mêjûyî ne şarezana divî biyavî de lewra girin gel dema erk têne diyarkirin ji bo lijnekê lijne ji bihêta diyarkirin ka ew lijne ji kê tê pêkînan zor spas زۆر سپاس کاک جەنان فەرموو بەرێ سەرۆکی پەرلەمان بنسبەی مادەی 27 سەیەم دیارکردنی نرخی هەر پارچەیەک شوێنەواری و کەلەپوری کە پێشکەشی بەرەبەرەتی گشتی دەکرێت دەبی ئەلێرە زیاد بکرێت لەلایەن پسپۆرانی تایبەت یان دیارکردنی نرخەکە دەبی لەلایەن پسپۆرەکان بی مداخلەی نقطەی چوارەم دیارکردنی بری پاداشت بۆ هەر کەسێک کە شوێنەوار و کەلەپور دەدۆزێتەوە یان زیانانی دەدات بۆ دۆزینەوەی دەبێت ئەلێرە نسبەت دیاربی چەند لەو ئەوە کە نسبەکەی چەند لە پاداشت بی لە ئەوە زۆر سپاس حەسی بەخان بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیارەکەم لە ئەرکەکان بڕگەی یەکەم بەم شێوەیە دابڕێژرێتەوە لەسەر بڕیار و ڕاستپاردەی لیژنەی هونەری هەر کەلوپەل و پارچەیەکی شوێنەواری و کەلەپوری جۆری ڕەسەن یان ساختەیە دیاری دەکرێت و بڕیاری لیژنەکە یەکلایی کەرەوە دەبێت و بەنسبەت بڕگەی دووەمیش خەملاندنی بڕی قەرەبووی ئەو زیانانەی بەر شوێنەوار یان کەلوپەلی شوێنەوار و کەلەپوریەکان دەکەون تەنها بە بەهای دارایی دەبێت هەتا ئێرە بەسا ئەو بەشەکەی تری تەرک بکرێ بڕگەی سێمیش بە ئیزافە ئەبینم بڕگەی چوارەمیش وەک خۆی و سوپاس سەوسان خان بەڕێز سەرۆکی پارلەمان سەبارەت بە خاڵی 27 لە بڕگەی یەکەمدا بۆ دیاریکردنی هەر کەلوپەل و پارچەیەکی شوێنەوار و کەلەپوری کە ڕەسەنە یان ساختەیە پێم باشە بەو شێوازەی لێ بکرێ بۆ دیاریکردنی هەر کەلوپەل و پارچەیەکی شوێنەواری و کەلەپوری کە ڕەسەن یان ساختە بێت بڕیار و ڕاستپاردەی لیژنەی هونەری یەکلاکەرەوە دەبێت سەبارەت بە بڕگەی دووەم پێم باشە لێرەدا بەو شێوازەی لێ بکرێ خەملاندنی بڕی قەرەبووی ئەو زیانانەی بەر شوێنەوار یان کەلوپەلە شوێنەواری و کەلەپوریەکان دەکەون تەنها بەهای دارایی دەبێت بکرێتە بەو شێوەیە لێ بکرێت چونکە تەنها بەهای دارایی دەبی لێرە ڕوون نییە تەنهایەکە هەل بگیرێ بکرێتە جگە لە خەملاندنی بەهای دارایی و قەرەبووکردنەوەی پێویستە زیانە ئابووری و کۆمەڵایەتیەکانی کە بەر ئەو شوێنە کەوتون دیاری بکرێت و خەملاندنی بۆ بکرێت سەبارەت بە بڕگەی چوارەم کە دەڵێت دیاریکردنی بڕی پاداشت بۆ هەر کەسێک کە شوێنەوار و کەلەپور دەدۆزیتەوە یان زانیاری دەدات بۆ دۆزینەوەی لێرەدا پێم باشە یعنی ئەو پاداشە دیاری بکرێت چکە جاری وا هەیە لەوانەیە بە میزاج بڕیار بدرێت و ئەو کەسە نەگاتە مافی خۆی و ئەهمال بکرێت بەڵام ئەگەر لە یاساکەدا ئاماژەی پێ بدرێت باشتر دەبێ و لەو یاسایەدا بڕی پاداشتەکە ئاماژەی پێ بکرێت بۆ ئەوەی ئەو کەسە بگاتە مافی خۆی زۆر سپاس شیرین خان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بڕگەی چواری مادەی 27 نووسراوە بڕی پاداشت بەڵام بڕەکە بە پارە دیاری نەکراوە چۆن لە مادەکانی پێشوو بڕی پارە بۆ سزا دیاری کراوە هیوادارم لەوەش لە پاداشتیش دیاری بکرێ هەروەها پێویستە ئەو کەسەی زانیاری دەدات یان کەلوپەرێکی دۆزراوە دەگەڕێنێتەوە سوپاسنامەیەک بەدەستی خودی وەزیر ڕێنووس کراو بدرێتە ئەو کەسە و ناویشان لە مۆزەخانە بنووسرێت و هەڵبواسرێ چونکە ئەمە دەبێتە هاندانێکی باش بۆ پاراستن و خۆشویستنی سامانی نیشتیمانی سپاس گوڵستان خان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 27 لە جاتیەوەی ئەرکەکانی لیژنەی هونەری بنووسرێت من پێم باشە بنووسرێت لیژنەی هونەری ئەمانەی لای خوارەوە ئەگرێتە ئەستۆ
یەکەمیان دیاریکردنی ئەوەی کە ئایا پارچەکە شوێنەواریە یا کە لە پوریە یا تەزویرە یا ساختەیە یا لاسایی کراوەیە ئەم لیژنەیە ئەرکی یەکەمی بێت لە خاڵی سێهەمدا کە لێرە هاتووە دیاریکردنی نرخی هەر پارچەیەکی شوێنەواری ئەمە بێتە خاڵی دووهەمیان واتە لەگەڵ دووهەمە ئاڵوگۆڕ بە جێگەکەیان بکرێ و بەم شێوەی لێ بکرێ دیاریکردنی بەهای پارچەکانی کە لە دەقی یەکەمی ئەم مادەیەدا هاتووە ناوی بە پێی نرخی فەرمی بازاری خۆجەیی بە شێوەیە کە لە بەهاکەی کەمتر نەبێ ئەگەر زێر یا زی و یا بەردی گرانبەها بێ زۆر سپاس زۆر سپاس کاکرێوار بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا تەنها ڕوونکردنەوە بۆ لەبەرەوەی لە پرۆتۆکۆڵ تۆمارە کرێ ڕوونکردنەوەیەک لەسەر وەڵامی بەڕێز دکتۆر زێدان من نەموتووە سندیکای شوێنەوە ناسان شوێنەوار ناز دیاری بکە من وتومە بە تەنسیق لەگەڵی کە جیایە سەبارەت بە مادەی 27 من لەسەر بڕگەی چوارەم تێبینیم هەیە کە دەڵێ دیاریکردنی بڕی پاداش بۆ خۆی معنەویە و مادیە ئایا مەبەست لێرە معنەویەکە یا مادیەکە و ئەگەر مادیەکەشە بڕەکە دیارکان باشترە سپاس کاک سەروان زۆر سپاس بەنسبەت مادەی 27 هاوڕای برای بەڕێزم دکتۆر ڕێبوار و کاکسیپان و هەموو هەواڵانی تر سپاس سپاس کا عوسمان سێدەری فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 27 بڕگەی سێم و چوارەم هاوڕای برای ئەزیزم کاک جنانم کە ئەو پێشنیاری و کردی پێشنیاری منیش بالە زۆر سپاس دکتۆرە گەلاوێش بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم لە کۆی گشتی ئەم یاسایە سەرنجێکم هەیە کە ئەویش کۆکردنەوەی کەلەپور و شوێنەوارە لە ناو خەڵک لە بۆ حکوومەت بۆ مۆزەخانەکان بۆیە لە هەموو دنیاش کە کەلەپور و شوێنەوار لە لای خەڵکە حکوومەت بە پارەیەک دەیکرێتەوە بۆ ئەوەی لە مۆزەخانەکان دایبنێ و ببێتە مولکی دەوڵەت و خەڵک بیبینێ بۆیە من لێرە پێشنیار دەکەم برگەیەک زیاد بکرێ بە برگەی پێنجەم هەر کەسێک شوێنەوارێکی لابێت ئەوە حکوومەت ملزەم بکرێت بەکڕینەوەی ئەو شوێنەوارە بە نرخی ئەو شوێنەوارە چۆن هەڵدەسەنگێنرێت پێویستە ینی هاندانەکە بی بۆ ئەوەی خەڵک شوێنەوارەکان لای خۆی هەڵ نەگرێت ئێستاگەر ئەمە سیر بکەین دەبینین زۆر کەسەیە شوێنەواری لایە و بە بڕێک پارەی زۆریش کڕیوێتی بەڵام ئەگەر بێت و حکوومەت قەرەبووی بکاتەوە ئەو شوێنەوارە دەگەڕێنێتەوە دەبێتە مولکی حکوومەت و سەبارەت بە بڕگەی سێم دیاریکردنی نرخی هەر پارچەیەکی شوێنەواری و کەلەپوری کە پێشکەشی بەڕێوەبەراتی گشتی دەکرێت دەبێ بزانین لەسەر چه ئەساسێک ئەو نرخە دادەندرێتن لە لیژنەیەک بێ و سەبارەت بە بڕگەی چوارەم دیاریکردنی بڕی پاداش پێم باشە لە کۆتاییەکە زیاد بکرێت بە ڕێژەیەک کە نرخی خەملاندنی ئەم شوێنەوارە بێ کە شخصەکە یان کەسەکە دەیدۆزێتەوە زۆر سپاس بە ناوی خوددا بەڵێ سەرۆکی پەرلەمان هاوڕای قسەکانی دکتۆرە گەلاوێژم بەڵام لێرەدا یەک شت هەیە لە خاڵی دووەم کە دەڵێ زیانی ئابووری و کۆمەڵایەتی ئەو کۆمەڵایەتی ئەگە بۆمان ڕوونکەنەوە مەقسەدیان تیا زۆر سپاس لیژنەی تایبەتمە فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت پرسیاری کاکسیپۆن سەبارەت ئەرکەکانی لیژنە پێکاتەکەی چون دیاری دەکرێت لە مادە یەک بەرگەی سێزدەیەمدا بە وەزەحی هاتووە کە تاریفی لیژنەی تایبەتمەند دەکرێت هەر لەوێ لە کوتەیەکە دەڵێت پێکاتەکە لەلایەن وەزیر بە ڕێنماییەک دەردەکات زۆر سپاس باڵێ کاک زێدان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 27 تێبینی هەموو بەڕێزانم نووسیوە بەڵام ئەوەی کە زیاتر تەرکیزیان لەسەر بووە ئەوەیە کە دیاریکردنی بەهای نرخی شوێنەوارە لە یاسایەدا بەڕێزان شوێنەوار لەبەرەوەی بابەتێکی زۆر حساسە و زۆریش گرنگە دیاریکردنی نرخ لە ناو یاسادا یان هەر پێوەرێک لە ژمارەیەک بۆ ژمارەیەکی تر دەبێتە ئەگەرێکی زۆری پێی بازرگانیکردن لە ناو کۆمەلگادا بۆیە لێرەدا دیاریکردنی ئەو نرخەش لەبەر ئەوەی ئێمە خاوەنی هەزاران ناوچەی شوێنەواری و پارچەی شوێنەوارین ناکرێت پێوەری هەر هەمویان بنووسرێ بەڵام لیژنەی زانستی لیژنەیەکی هونەریە کە بەڕێوەبەراتی گشتی دەری دەکات ئەو لیژنەیە ئەو پارچەی کە دەهێنرێتە بەڕێوەبەراتی چ بە دیاری بێ یان دۆزینەوە بێ خۆی خەملاندن بۆ نرخی بەهاکەی دەکا
بەهای خۆی بە واقعی نەک بەها زانستێکەکەی چونکە ئەگەری هەیە یەک پارچەی قوڕینی بەهای زانستی بە ملیۆنان دۆلار بێ بەڵام بەها خودی پارچەکە ئەو هەژمار دەکرێت لە کاتی وەرگرتنەوە لە بەڕێوەبەراتی گشتی شوێنەوار بۆیە دیاریکردنی نرخ دەبێتە بازرگانیکردنێک لە ناو کۆمەلگادا ئەمەش یەکێک لە هۆکارەکان بووە کە نەتواندراوە دیاری بکرێت. بەڵێ مادەی 28 فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 28 یەکەم ڕێژەی لە 50 لە سەدی داهاتی گشتی شوێنەوار بۆ کەشەپێدانی بواری شوێنەوار و کەلەپوری تەرخان دەکرێت. دووەم پێویستە لە بودجەی گشتیدا بودجێکی ساڵانە بۆ کاروباری شوێنەوار و کەلەپور تەرخان بکرێت. بەڵێ هەر بەڕێزەکەوێت گفتوگۆ لەسەر مادەیەکە با دەست بەرزکاتەوە. ئەم بەڕێزانەیانە گفتوگۆ بکەن لەسەر مادەی 28 حەسیبەخان کاگەڵکەوت کاگرەبوار کاک حاجی سەفین سەوسەنخان کاک عوسمان کاک مەلا ناسر هەڵەسخان کاک سیپان کەسمان بیر هەڵەسخان فەرموو کەرەم کە بەڕێز سەرۆکی پەرلەمانی سەبارەت مادە 28 دوو پرسیارێت هەینش لجنە تایبەتمەند سربرگایەکی ڕێژا 5 سادەیە دێتە مەزاختن ئایا 5 سادەیە دی بوو چ دێتە مەزاختن یعنی ئەف داهاتی شینەوارە بوو چ دێتە سەرفکردن دوو ئەمزانین لە هەرێما کوردستانەوە 8 ساڵە بوجە نەهاتیە پەرلەمانی ئایا ئەگەر ئەوە بەردەوام بتن چ بەدیل هەیە و خاڵە دوێت بێژێت پێویستە بوجە گشتیدا بوجەیەکا ساڵانە بوو کاروباری شینوارە و کەلەپور تەرخان بکرێتن ئەگەر نەهاتەکردنی بەدیلەوەی چییە؟ زۆر مەمنونم. سپاس حەسیبەخان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 28 پێشنیارەکەم تەنها بڕگەی یەکەم بمینیتەوە چونکە بڕگەی دووەم نووسراوە پێویستە لە بودجەی گشتیدا بودجەیەکی ساڵانە بۆ کاروباری شوێنەوار و کەلەپور تەرخان بکرێت بەڵام ئەگەر سەیری پێشنیازە یاساکە بکەین ئەبینین کە معنیە بە وەزارەتی شارەوانی وەزارەتی شارەوانیش بودجێ خۆی هەیە و لە بڕگەی یەکەمیشدا ئەلێت ڕێژەی 50 سەدی داهاتی گشتی شوێنەوار بۆ خزمەتی پرۆژەکانی شوێنەوار تەرخان دەکرێت کەواتە ناکرێتن بە دوو لایەن حکوومەت ئیلزامی ئەو مادەیە بکرێت و سپاسانەکە. زۆر سپاس کا عوسمان سێدەری فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 28 بەرگەی یەکەم ڕێژەی 150کە بکرێت بە 100 لە سەدی داهاتی گشتی شوێنەوار بۆ گەشەپێدانی بواری شوێنەوار و گەشتیاری بۆ زیاد بکرێت گەشتیاری و کەلەپوری تەرخان بکرێت لەبەر ئەوە بەمە گرنگی زیاتر دەین بە بواری گەشتیاریش. سپاسکە حاجی سەفین. سەرۆکی پەرلەمان منیشار لەسەر ڕێژەی تەرخانکراو لەو دوو خاڵەی پێم باشە یعنی یەک خاڵ بێتە ئەوە تەنفیزکردن یان ڕێژەکە بگرێ بە 150 و لە داهاتی گشتی شوێنەوار بۆ شوێنەوار تەرخان بکرێتن بودجەکەی پێویست ناکاتن حکوومەت ئیلزام بکرێتن ئەگەر نا ئەو داهاتی 150 داهاتەکە بگەڕێتەوە بودجەی گشتی لە بودجەی گشتی تەرخان بکرێت بۆ پەرەپێدانی گەشت و گوزار. کاک حاجی هەڵکەوت. مایک بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 28 ڕێژەی 50 لە سەدی داهاتی گشتی شوێنەوار بۆ گەشەپێدانی بواری شوێنەوار و کەلەپوری تەرخان دەکرێت. پرسیارم لە لیژنەی بەڕێژ ئایا داهاتی شوێنەوار مەبەستیان چی داهاتێکە؟ خاڵێکی کە ئەگەر شوێنەوارێکی وا بوو ئابوووریەکی زۆری بوو لە 150 زۆر بە زیاد دەزانم پێم باشە لیژنەیەک تەرخان بکرێ ئەو بڕە دیاری بکە. زۆر سپاس. سەرۆکی پەرلەمان
هەر لە هەمان بڕگەیەکەمە خاڵێکی تر ئەگەر بێت و لە محافەزەیەکا بوو ئەو داهاتەی شوێنەوارە ئایا بۆ خودی محافەزەکە ئابێ یان بۆ هەموو کوردستان فقرەی دووهەم ئەڵێ پێویستە لە بودجەی گشتی داها دا بودجەیەکی ساڵانە و بۆ کاروباری شوێنەوار کە لە پووری تەرخان بکرێ ئەگەر خاڵی دووەم جێبەجێ بکرێ ئەوە خاڵی یەکەم زیادە یاخود خاڵی یەکەم و دووەم بکرێ بە یەک برگە یاخود خاڵی یەکەم یان خاڵی دووەم فقرەیەکیان لا ببرێ زۆر سپاس. بەڵێ سپاس کاک سیپان. مایکە کات کاک حاجی هەڵکەوت. عەفو قوربان. کاک سیپان فەرموویت. بەڕێز سەرۆکێ پەرلەمانی. مادەی 28 ئاماژە پێ چەند دێت و 500 سەدەش داهات گشتی شینوارە بۆ گەشەپێدانە بواری شینواری و کەلەپوری بهێدە تەرخانکردن. لێلوێرە پرسیارێکێ من هەیە ئایا مە داهاتی گەشتیاری هەیە ji بۆ شینواران ئەم شوێنە شینوارەت خۆ بکەنە جهێن گەشتیاری ji بۆ یەکێ داهاتێک جێ بهێت لەوڕە گرنگە لێرە ئەفخاڵە دەستپێکا بهێت ئێسێ دەگەم گەشتیاریکێنە جهێن شوێنەواری چکە هەتاکو جهێن شوێنەواری نەبنە جهێن گەشتیاری و ڕێپێدان ji بۆ یە خەلکێک سەردانەوە بکە ji بۆ ببیتە داهات لەوڕە دەبی دەمیدەشێن 500 سەدەش داهاتی گەشتیاری بەگەریتن ji بۆ گەشەپێدانە بواری شوێنەوارین. نقطە خاڵە دوێدا بێت ئاماژە پێ چەند بدەم شوێنەوار بەشێکە ji وەزارەتە شارەوانی دەما بودجێ ساڵانە ji بۆ وەزارەتە شارەوانی دێتە دەستنیشانکردن شوێ بودجێ بەشێک ji بۆ شوێنەوار و پەرەپێدان و پاراستنا شوێنوارە دێتە تەرخانکردن ئەگەر بەشێکە جودا ji بۆ شوێنەوارە بێتە تەرخانکردن وی دەمی گرنگە ji بۆ گەشت و گوزاریشی بێت تەرخانکردن کو بەشێکەش وەزارەتە شارەوانی. زۆر سپاس. زۆر سپاس کاک مەلا ناسر. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 28 بڕگەی 50% داهاتی گشتی شوێنەوار بۆ گشتی بواری شوێنەوار و کەلەپور تەرخان دەکرێت بەڕای من بکرێ بە 100% لەبەر ئەوەی ئەو داهاتە ئەتوانرێ ئیشی باشتری پێ بکرێ و هەروەها لە ڕووی گەشت و گوزاریشەوە هاوکاری کەرتی ئەو کەرتانە بکرێ بۆ ئەوەی کە خەڵکەکە زیاتر بتوانن سەردانی ئەو شوێنەوارانە بکەن لەگەڵ ئەو کەلەپورانە هەم داهاتەکەیشی زۆر زیادە بێ و پشتیوانی لە قسەکانی کاک عوسمان و کاک حاجی سەفینەکەم لە 100% بێ. زۆر سپاس. سەوسان خان. بەڕێز سەرۆکی پارلەمان قسەکانی من کرا پشتیوانی کاک حاجی سەفین کاک حاجی هەڵکەفت لەگەڵ کاک سیپان دەکەم. زۆر سپاس. کاک ڕێبوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە لژنەی شارەوانی دەپرسم یەک شوێنەوارم پێ بڵن لە کوردستانە داهاتی هەبێ کرابێ بە سەرچاوی داهات بۆ هەرێمی کوردستان تاوەکو ئەو مادەیە بنووسێتەوە ما بني على الباطل فهو باطل ئەو مادە هیچ ئەساسێکی قانونی دروست ناکە لەبەرەوەی هیچ شوێنەوارێک لە هەرێمی کوردستان سەرچاوی داهات نییە فەرموو ئێمە قەڵایەکمان هەیە لە هەولێر مێژوەکەی بۆ 5000 ساڵ لەمە و بەردەگەڕێتەوە هەر خەڵکێک چه هاوڵاتیانی هەرێمی کوردستان بن چه خەڵکی ئەجنەبی بن بە بەلاش سەردانیانەکەن من لە بەیروت بووم قەڵایەک هەیە بەدەست دروست کراوە پێ دەڵێن قەلعەت ئەبوو موسا بۆ هاوڵاتیانی لبنانی بە بڕێک پارەیە و بۆ خەڵکی ئەجنەبی بە پڕێکی ترە من لێرەوە داوا دەکەم لەبەرەوەی شوێنەوار زۆر زۆر گرنگە ئەگەر بێت و بکرێ ئیشی لەسەر بکرێ بە شێوەیەکی زانستی دەبێتە سەرچاوەیەکی گرنگ بۆ داهات بۆیە من داواکەم ئەو مادەیە هەڵبگیرێ لەبەرەوەی هێشتا شوێنەوار لە هەرێمی کوردستان نەبۆتە سەرچاوی داهات. بەڵێ کاک جەنان نقطە نیزامیە بوو پێش ئەوەی لیژنەی تایبەتمەند جواب بات فەرموو کاک جەنان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 56 لێرە تەوضیح حەکم دەمەوێت ئەوە بکەم ئەمە مەتحەف مدیریەی بەرابەرایەتی مەتحەفی سریانی هەمان هەیە لە عینکاوە سەر بە وەزارەتی ڕۆشنبیریە بە پێی یاسا ئێرەش دەڵێ وەزارەتی شارەوانی گشت و گوزار باشە ئەو بودجەیە لە چێ وەردەگری لە وەزارەتە یان لە وەزارەتە. سپاس. بژیری قسەکانیش کە دکتۆر ڕێبواری دەکەم ئەو مەتحەفەی ئەنکاوەی ساڵانە بە هەزاران خۆمان ئەوانە لە خارج دێن سەردانی دەکەن و هیچ داهاتی نییە و زۆر سپاس لیژنەی تایبەتمەند فەرموون تکایە. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە پرسیاری کاک دکتۆر ڕێبوار بێگومان یەکێک لە ئامانجەکانی ئەم یاسە پێشنیازە یاسایە کە ئینشاءڵڵا بێتە یاسا و پەسەند یەکەین بایەقدانە بە کەرتی شوێنەوار و کەلەپور لە هەرێمی کوردستاندا و بۆ ئەم مەبەستە لە چوارچێوەی حکومەکانی ئەم یاسایە جارشتر کەلەپور و شوێنەوار لە هەرێمی کوردستان ڕێکەخرێ و مۆزەخانەکان بایەخیان پێ ئەدرێ
لەو حاڵەتەدا ئەکرێ بکرێنە یەکێک لە سەرچاوەکانی داهات بێگومان تاکی دەکەمەوە ئێمە لە سوارچەوەی نووسینەوەی پێشنیازی یاسای گەشت و گوزاریش باەق بە مەسەلەی شوێنەوار و با بڵێن شوێنە گەشتیاریەکانە دەین بۆی ئەکیدم لە داهاتوو لە ئایندێشی نزیکدا شوێنەوار و کەلەپوریەکان مۆزەخانەکان لە هەرێمی کوردستان قەڵاو شوێنە گرنگەکان زیاتر بایەخیان پێ ئەدرێت لە سوارچەوەی حکومەکانی ئەم یاسایە و بێگومان داهاتیشیانە بێت لەو حاڵەتەدا 150 ئەگەڕێتەوە بۆ کەرتی شوێنەواری و بۆ بایەقدان بەم پرسە سپاس زۆر سپاس کاک بچار فەرموو بەڕێ سەرۆکی پەرلەمان زۆر جار لە دانیشتنەکانی خوێندنەوەی دوامدا تاکید دەکەین لەسەر گرنگی هەبوونی مادەی ئامانجەکان لە یاسادا چونکە فەلسەفە و مەبەستی یاساکە هەمووی لەو مادە خۆی دەبینێت ئێستاش ئەگەر تەماشای ئەو مادەیە بکەین بەرگەی چوارەم ینی بەوەزەحی دەڵێت ئەو مەبەستە بۆ بەگەشتیاریکردنە یا شوێنەوار و موزەخانەوە و جانە قسەی کرا ڕۆستە قسەی واقعیە ئێستا شوایە بەڵام ئەم یاسایە بوو مستەقبەلە بوو داهاتووە لەبەرەوە ئامانجەم یاساش ڕۆنە سەبارەت بسیارێکی تر کە ئایا ئەم داهاتە ینی جگە لە بەرگەی یەکەم ئەم 50 سەدەیە و 50 لە سەدی باقیەکەی چی لێ دێت خۆ قاعیدەی عامەم هەموو داهاتێک لە کوردستان دەبێت بچێت بۆ خزینەی گشتی بەڵام لە هەندێک یاسا بوونی هەیە کە ڕێنسبەیەک ڕێژەیەک دیاری دەکرێت بوو تایبەتمەندی لە بوارێکیان لە کەرتێک ئێستا شەم یاسایە لە بەرگەی یەکەمدا کە دەڵێت 50% کەواتە استثنا دەکرێت کە 50% بۆ فلانکی بۆ ئەم کەرتە تەرخان بکرێت نەچێت بۆ خزینە گشتی زۆر سپاس زۆر سپاس مادەی 29 فەرموون بەڵێ هەڵس بەڕێ سەرۆکی یەک دەقەت ڕۆژان فەرموو برای سروک پارلمانی بسیار منو دوی جاب ندا اگر بودجه نهات یعنی بدیل خالا دوی چیه اگر بودجه نهات که و 8 ساله بودجه نینه هرما کردستانه فرمو کرد بله سپاس برای سروک پارلمان سەبارەت بۆ مادەی 28 کە تایبەتە بە ڕێژەی ئەو بودجەی کە شوێنەوار وەکو دەهات بەدەستی دێنێ یان ئەو بودجەی کە لە گشتی بۆ شوێنەوار تەرخان دەکرێت بەڕێزان لە پێشترێش لەو ساڵانەی کە بودجە لە پەرلەمان بووە لەو ساڵانەی کە بودجەش لە پەرلەمان نەبووە حکوومەتی هەرێم دائیمان بودجەیەکی تایبەتی بە شوێنەوار دابین کردووە و لە ڕێگەی وەزارەتی شارەوانی بۆ بەڕێوەبەراتی گشتی شوێنەوار تەخسیس کراوە بەڵام لەو دۆخەی لە دوای 2014ەوە کێشەکان گشتی بووە قەیرانەکان گشتی بووە بۆیە ئەو بودجەی کە داوا دەکرێت ساڵانە بۆ ئینقاسکردنی ناوچەیەکی یەکجار زۆری شوێنەوارە کە پێویستی پێیە بۆ نمونە من خۆم لە لژنەی ڕزگارکردن و بنوژەنکردنەوەی قەیسەری کفری بوون لە ساڵی 2014 کە 7 ملیار دیناریشی بۆ دەرچوو بەڵام بەهۆی قەیران و هاتری شەڕی داعش ڕاگیرە ئەوە یەک لەو بودجانەیە کە لە حاڵەتەکانی زۆر زەڕور و پێویستە دەبێت حکوومەتی هەرێم خۆی سەرپەرشتی بکات لە ڕێگای وەزارەتی معنیەوە بۆ شوێنەوار دابین بکە چونکە شوێنەوارەکانمان پێویستی بە ئینقاز بوونە و لە خاڵی یەکەم لە سەتا ڕێژەی کە دانراوە ئێمە لە نەبوونی یاسا لە هەرێمی کوردستان ئەو یاسامان پێشنیار کردووە هەستمان بەوە کردووە کە شوێنەوارەکانمان سوودی لێوەرناگیرێ لە ڕووی داهات لە ڕووی گەشتیاریەوە ئامانجی ئێمە ئەوەیە بە گەشتیاری بکرێن سوودی لێوە بگرێ وە لە داهات و داهاتەکەی بە نیوەی بۆ شوێنەوار بێ ئەوی تر بۆ حکوومەت بێ هەموو هەدەفەکە لەوەیە ئێمەش دەزانین لە نەبوونی ئەو ناواقسانەیە ئەو شوێنەی کە باز دەکرێت بۆ نمونە قەڵای هەولێر کە مەرکەزە و بەناوبانگترین شوێنیشە لە شاری هەولێر خاڵی ئێمە لە مادەی پێشتر ئاماژەمان پێکرد تا ئێستا لە قەڵای هەولێر بەڕێوبەری ئەو قەڵایە شوێنەوار ناز نەبووە ئەوە خەلەلی سەرەکیە کە نەمتوانیوە چارەسەری کێشەکانی خۆم بکەم لەو یاسادا چارەسەری دەکەم کە پێشنیار کراوە زۆر سپاس زۆر سپاس مادەی 29 بەڕێزان فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 29 لە کاتی پێویستدا وەزیر لە ڕێگای ئەنجومەنی وەزیرانەوە هەماهەنگی لەگەڵ دامەزراوە ئیتحادیەکانی تایبەت بە شوێنەوار و کەلەپور دەکات سپاس بەڵێر بەڕێزەکەی گفتوگۆ لەسەر مادەی بکات گوڵستان خان کاک حاجی سەفین حەسیبە خان کاک جەنان گوڵستان خان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم باشە لە جاتی ئەم مادەیە کە ئەو دەسەڵاتە بە وەزیر بدرێ ئەم دەسەڵاتە بگەڕێتەوە بۆ دەسەڵاتی شوێنەواری و ئەرکەکانیشی لەم مادەیە دیاری بکرێت یەکەمیان دەسەڵاتی دادوەری بۆی نەبێت بەبێ وەرگرتنی ڕای دەسەڵاتی شورایی شوێنەواری حکم لە هیچ داوایەکی شوێنەواریە کە لە پوری بدا دووهەم هەموو پارچە شوێنەواری و کەلەپوری و ئامێر و ئامراز و بابەتەکانی لە بڕگەکانی ئەم یاسایە بڕیاردراوە زەوت بکرێن ڕادستی دەسەڵاتی شوێنەواری بکرێن
سێهەمیان دەسەڵاتی شوێنەواری بۆی هەیە پاداشتێکی نەختینە بداتە هەرێکێک هەواڵی سەبارەت بە دەستهێنانی ناڕەوای شوێنەواری کەرەستەی کە لە پوری بگەنێ یا یارمەتی بدا دەستیان بەسەردا بگیرێت. چوارهەمیان دەسەڵاتی شوێنەواری پێشنیازی پەیکەری ڕێخستنی خۆی پێشکەشی لایەنی تایبەتمەندیەکان دەکا بۆ پەسەندکردن بە مەرجێک مۆزەخانەکان بەڕێوەبەراتێکی تایبەتیان تێدا هەبێ. پێنجەم دەسەڵاتی شوێنەواری هاو ئاهەنگی لەگەڵ هاوتا فیدراڵیەکانی دەکا بۆ ڕاپەڕاندنی ئەرکەکانی خۆی. شەشەم دەسەڵاتی شوێنەواری ڕێبەکردنەوەی مۆزەخانەی تایبەتی کە لە پوری دەدا بە سەرپەرشتی تەکنیکی خۆی. حوتەم دەسەڵاتی شوێنەواری مافی هەیە یارمەتی و بەخشین و دیاری قوبوڵ بکە بۆ نەشونما پێکردن و گەشە پێدانی ئەرکەکانی خۆی و بەپێی یاسایش مامەڵە لەگەڵ ئەو دەستکەوتانە بکرێ. هەشتەم هێزەکانی ئاسایش لە بینی دوو قەوسا پۆلیسی شوێنەوار لە کاتی پێکهێنانی داواتە ئێمە پێویستمان بۆ هێزەش هەیە پێک بهێنرێ لە سەریانە لە بەجێهێنانی حکومەکانی ئەم یاسایەدا هاوکاری و هەواهەنگی بکەن لەگەڵ دەسەڵاتی شوێنەواری. نۆهەم پرۆسەکانی بەڵگاندن تەوسیق تۆمارکردن دەست پێداهێنان بەپێی پێوانە نێودەوڵەتی پەیڕەوکراوەکان بەڕێوە دەچن. دەهەم دەسەڵاتی شوێنەواری لەسەرێتی خولی ڕاهێنان و مەشق پێکردن و هۆشیارکردنەوەی کارمەندان لە دەواازە سنووریەکاندا بۆ کارمەندانی دادوەری و دەستگاکانی ئاسایش و پۆلیس بکاتەوە تا جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە ئاسان بکەن. یانزەهەم دەسەڵاتی شوێنەواری لەسەرێتی نوێنەری شارەزای خۆی لە دەواازە سنووریەکان دابنێ بۆ هاواهەنگی و هاوکاریکردن لە جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە. دوانزەهەم کارکردن بۆ ئاسانکردنی میکانیزمێکی بەدەستهێنانی سەرچاوی تایبەتی دارایی بۆ باربووکردنی درێژە پێدانی پرۆژەکانی دەسەڵاتی شوێنەواری. سیانزەهەم دەسەڵاتی شوێنەواری لەسەرێتی چەند ڕێوشێنێکی ئەخلاقی ئیتیکی دابڕێژێت تا کەرماندەکانی پابند بن پێوەی. زۆر سپاس. سپاس گوڵستان خانەگەر بنووسیم دەنە بەڕێزان. من ئەمە هەر پرۆژەیەکە بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەم پرۆژەیە زۆر متەکامیلە من دوای ئەم مناقەشەی مادەی 29 کەین ئەمە پێ تەقدیمکردنی پرۆژە جیاوازە. بەڵێ مەبەستمەوەی ئەتوان سوودی لێ وەرگرن لە داڕشنەوەی یاساکە. زۆر سپاس. کاک جەنان فەرموو. بەڕێ سەرۆکی پەرلەمان بنسبەی مادەی 29 لە کاتی پێویستدا وەزیر لە ڕێگای ئەنجومەنی وەزیرانەوە هەمەهەنگی لەگەڵ دامەزراوە تەحادیەکانی تایبەت بە شوێنەواری و کەلەپور دەکات. ئەمن لێرە پێشنیار دەکەم لە کاتی پێویستدا فەرەدەن وەزیر لێرە نییە ئیجازەیە نەخۆشە لێرە یان جێگری وەزیر یان بەرێبەری گشتی لەبەر ئەوە هەمەهەنگی لەگەڵ دامەزراوە تەحادیەکان تەخسیس نەکرایە چێ دامەزراوەکەیە. یعنی ئەمن بەس اقتراحەوەی یان جێگەری وەزیر لە جاتی وەزیر یان ئەگەر نەبوو بەرێبەری گشتی. کاک جەنان وەزیر بە وەکالەت هەیە دوای ئەو کەسی کە بە مەهامی وەزیرە لە سێ مادە لە وەزارەتەکان هەبێت لە یاسا ئەوە بەڵێ کاک حاجی سەفین سوپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش لە بابەتی وەزیر هاوڕای گولستان خان و جەنانم پێویستە دەسەڵات بدرێتە بەڕێوەبەراتیەکان بەڕێوەبەرەتی گشتی و خاڵێکی تریش هەماهەنگی لەگەڵ دامەزراوە ئیتیحادیەکانی تایبەت بە شوێنەوار و کەلەپور دەکات. ئیتیحادیەکان ینی چی ئەگەر ڕۆمان بکەنەوە ینی ئیتیحادیەکان جیهانیە دووەلیە مەبەستی حکوومەتی فیدراڵی حکوومەتی اتحادیە ئەوەی کە لە دەستورات. زۆر سپاس. بەڵێ سپاس. حەسی بەخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 29 چەند مادەیەکی پێشتریش چەند جارێک وشەی ئیتیحادیەکان دووبارە بۆتەوە بۆیە پێشنیارێکە موشەی ئیتیحادیەکان لە هەر شوێنێک کە هاتیە بگۆڕدرێت بۆ دامەزراوە فیدرالیەکان و سپاس. سپاس. لیژنەی تایبەتمەندە گەر فەرموو کاک بژار. برای سروی پارلمان سبارت بسیاری جینان هرچند جنابت توضیح کده بلام هیچ کشانیه لقواعد عامه اونی تایبت به مجال اداری هیا رخراوه وزیر که آماده نبی یک لجیب به وکالت بیان وزیر خوی به تحریری رای دسپیرد بو هندی شوکار سبارت موضوعی فدرالی و دستوری حزه کم لیره آماجه پی بدم باوی محتمل لهمو يساك دستواجه بكارديت دستواجه دستوري كيما باسي عراق بكين دبيت باتحادي وصف بكين شو كفيدرالي نوعي كي النظام اتحادي شو نظام اتحادي تقسيم ده بو شوار نظامي تر فيدرالية يكون فيدرالية نظام تعهدي تعاونية ومعاهدي شخصية فيدرالية كي لو شوار
بڵین نەوعی کە لە خۆی لە اتحادی دەیبینێت فیدرالی باسی تەقسیمی سەڵاحیەتە لە نێوان مەرکەز و ئەقالیمدا لەبەرەوە دستوری ترە باشترە هەموو جارێک نه تەنیا لە پەرلەمان حتا لەسەر مستەوەی حکوومەت هەر دامەزراوەیەکی تر کە ئێمە مەبەسمان عێراق بێت پێویستە دەستەوەژەی اتحادی بەکاربێنین جوانترە لە جیاتی فیدرالی. زۆر سپاس. سپاس. هەر بەڕێزێکی تر لیژنەی تایبەتمەند مادەی دوایەوە فەرمونون مادەی سی. بەڕێز سەرۆکی پارلەمان مادەی سی وەزیر ڕێنەمایی پێویست بۆ ئاسان جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسا دەردەکات. هەر بەڕێزەگەوی گفتوگۆ لەسەر مادەیەکات کەس نییە. مادەی سی1 فەرمونون. مادەی سی1. بەڕێز سەرۆکی پارلەمان مادەی سی1 پێویستە ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. هەر بەڕێزەگەوی گفتوگۆ لەسەر مادەیەکات مادەی سی2 دوایەوە فەرمونون. بەڕێز سەرۆکی پارلەمان مادەی سی2 کارکردن بە یاسای شوێنواری عێراقی ژمارەی 59 نۆی ساڵ 1936 کارپێکراو لە هەرێم کاری پێ ناکرێت. هەر بەڕێزەگەوی گفتوگۆ لەسەر مادەیەکات بنووسنە. دکتۆرە شایان شیرین خان مامۆستا خەدیجە مامۆستا حەسیبە سەوسان خان. حەسیبە خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیارەکەم مادەی 32 لا ببردرێت لەبەر ئەوەی لە مادەی 33 ڕاستەوخۆ یعنی باس لێکرا کار بە هیچ یاسا و بڕیارێک ناکرێت لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە ناکۆک بن. بەڵێ زۆر سپاس. دکتۆرە شایان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیار دەکەم سیغەکەی بەو شێوەی لێ بکرێ کار بە یاسای شوێنەواری عێراقی ژمارە 59 ساڵی 1936 کار پێکراو لە هەرێم ناکرێت. کاک ڕۆمیۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان من یەکەم جار پشتیوانی لە ڕای بەڕێز حەسیبەخان دەکەم. دوام پرسیارێکم هەیە ئایا مەبەستی کارکردن بە یاسای شوێنەواری عێراقی ژمارە ئەوەندە کار پێکراو لە هەرێم کاری پێ ناکرێت ئایا مەبەستی دوای بەرکاربوونی ئەم یاسای یاخنا؟ سەوسان خان. بەڕێز سەرۆکی پارلەمان منیش هەمان تێبینی دکتۆرە شایانم هەبوو بۆیە پشتیوانی دکتۆرە شایان دەکەم. زۆر سپاس. زۆر سپاس. شیرین خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش هەمان پێشنیاری دکتۆرە شایانم هەبوو بۆیە پشتیوانی لە قسەکانی دکتۆرە شایان دەکەم. مامۆستا خەدیجە. بەڕێز سەرۆکی پەرلەمان خۆی لە ڕاستیدا مادەی 32 دەلالەتی حکومەکەی زۆر وازەحە و سەریحە کە بە ئاشکرا ئاماژە بەوە دەکات کە پێشتر یاسایەک هەبووە لە مەجاڵی شوێنەوار کە ئێستا ئیش پێ ناکرێتن. بەڵام لە مادەی 33 دوای ئەوەش عینەن باسی ئەوە دەکات کە لێرەدا دەلالەتی حکمی یاساکە بە شێوەیەکی زمنیە بەڵام لە مادەی 33 بە شێوەیەکی زۆر فراوانتر باسی ئەم بابەتە دەکاتن و من پێم وایە ئەم مادەیە ئەگەر نەشمی ڕاستە بە شێوەیەکی سەریح ئاماژە پێ دەکات ئەمە شتێکی باشە لە ناو یاسادا بەڵام دەکرێت ئەم دوو مادەیە 32 و 33 دەمج بکەن بەم شێوەیە لێ بکەین. کار بە هیچ یاسایەک و بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە ناکۆک بێت و کارکردن بە یاسای شوێنەواری عێراقی ژمارە 59 ساڵی 1936 کارپێکراو لە هەرێم ڕادەگیرێت بەم شێوەیە دەمج بکرێت. زۆر سپاس. لیژنەی تایبەتمەند کاک بژافەر موسە. بەڕێز سەرۆکی پەرلەمان دەستخۆشی لە دکتۆرە شایان دەکەم. ئەو نوسخەی لە لای منە بەڕاستی هەروەکو ئەوەی جەنابەت دەخوێنی لە لای من وایە بەڵام بەداخەوە دیارە لە هەندێک نوسخەی تروانی هەموویم دەستخۆشی لە جەنابەت دەکەین لە لای ئێمە شوایە بووەوەی لە راپۆرتی تەرچکە جەنابەت پشتگیری هەبوو ئەگەر داینێنێن لە راپۆرتی دەنگدان بۆەوەی گلەی نەکرێت چکە لە لای ئێمە شووا ڕویشتوە بەڵام نازانم لە تاڵە دیارە کێشەی هەیە. زۆر سوپاس. تێبینیەکی تر بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر ئەم زۆر جار یاسا هەیە بە عیبارەیەکی سەریح لە مادەکاندا دەڵێت ئەم یاسا هەڵدەوەشێت لەبەرچی ئەم مادەیە مادە 32 لێرە بەو شێوە نەهاتووە خۆی مۆزوعی ئاثار هەرچەندە ئەم قانونە پێشتر لە عێراق دەرچووە ئەو کە دستور نەبوو دستوری عێراق 2005 هات مەسەلەی شوێنەوار لە
مادەی 113 دستوردا و ئیدارەی مشتەرەک لە نێوان هەرێم و حکوومەتی اتحادیدایە لەبەرەوە پێمان باش بوو کە ئێمە جوان نییە بڵێن ئەم یاسایە هەڵدەوەشێت چونکە ئەم یاسای پەرلەمانی کوردستان دەرنەچووە بۆ ئەوەی هەر پەرلەمانی کوردستان خۆی بڵێت هەڵدەوەشێت لەبەرەوە پێمان باش بوو بەم شێوەیە بێت کە کاری پێ ناکرێت دروستتر کاک زێدان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئامانج لە باسکردن لە یاسای شوێنەواری ساڵی 1936 ژمارە 59 عراقی ئەوەیە کە ڕاستە لە عراقدا هەموار کراوەتەوە دوایین هەمواریشی ژمارە 55 ساڵی 2002 بەڵام لە هەرێمی کوردستان لە ساڵی 2014 باواژۆی سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران کار بە یاسای شوێنەواری ساڵی 36 ژمارە 59 عراقی دەکرێت بۆیە بە باشمانزانی خودی ئەوە یاسا ئاماژە پێ بکرێت و کارپێکردنی ڕابگیرێت. بەڵێ زۆر سپاس. مادەی 34 فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 33 کار بە هیچ یاسا و بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە ناکۆک بێت. هەر بەڕێزێکی گفتوگۆ لەسەر مادەیەکە مادەی 34 بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 34 ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقاعی کوردستاندا جێبەجێ دەکرێت. هەر بەڕێزێکی گفتوگۆ لەسەر مادەیەکات حەسیبەخان فەرموو. حەسیبەخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بڵین لە مادەی 34دا ئەم یاسا لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقاعی کوردستان لە دوای 30 ڕۆژ لە دەرچوونی جێبەجێ دەکرێت ینی ڕۆژەکان تەحدید بگرێن. سوپاس. بەڵێ لیژنەی تایبەتمەند ڕێیەکتان هەیە؟ فەرموو بچنە سەر هۆکارەکانی دەرچواندن. بەڕێز سەرۆکی پەرلەمان هۆکارەکانی دەرچواندنی ئەم یاسایە شوێنەوار و کەلەپور و شوێنە مێژوویەکان سامانی نیشتیمانی و میراتێکی ڕۆشنبیری و زانستی و نازنامەی شارستانیەتی گەلی کوردستانن لە پێناو بەڕێوەبردن و پاراستنی ئەم سامانە نیشتیمانیەدا لە هەرێمی کوردستان داش عێراق ئەم یاسایە دەرچوێنرا. زۆر سپاس. هەر بەڕێزێگەوی گفتوگۆ کات با دەست بەرز کاتەوە. کاک تۆر مەحێدین، کاک سیفان، کاک عوسمان، کاک ڕێبوار، مامۆستا حەسیبە، دکتۆر گەلاوێش، کاک هیمدات. ماوە بەڕێزان هێشتا با من گفتوگۆی لەسەر بکرین اینجا. ئەم بەڕێزانیان و گفتوگۆ لەسەر هۆکارەکانی دەرچواندن بکەن. کاکتۆر ڕێبوار، دکتۆرە گەلاوێش، کاک سیپان، کاکتۆر مەحێدین، کاک عوسمان، مامۆستا حەسیبە، کاک هیمدات. کاک هیمدات فەرموو. بەڵێ سەرۆکی پەرلەمان هۆیەکانی دەرچواندنی ئەم یاسایە لە ئەوەی دووەم لە سێری دووەم لە جیاتی گەڵی کوردستان ببێتە گەڵانی کوردستان باشترە. بەڵێ زۆر سپاس. بەڵێ کاک عوسمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان شوێنەوار و کەلەپور و شوێنە مێژوویەکانی گەلی کوردستانی شۆڕشەکانی گەلی کوردستانی بۆ زیاد بکرێت. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاکتۆر مەحێدین. بەڕێز سەرۆکی پەرلەمانم پێم وایە شوێنەوار و کەلەپور جگە لەوەی کە ناسنامەی شارستانیەتی گەلی کوردستانە ناسنامەی مرۆڤایەتیشە بۆیە من لە خوار ئەوەی لە ناسنامەی شارستانیەتی گەلی کوردستان و مرۆڤایەتیشە و لە پێناو پاراستنی یەکەم جار مەبەستمان پاراستنی شوێنەوارەکان نەک بەڕێوەبردننی دوایە پاراستنیتی بۆیە لەگەر پاش و پێشی وشەی پاراستن و بەڕێوەبردن و پەرە پێدانی ئەم سامانە نیشتیمانیە و بە گەشتیاری کردنی و زۆر سپاس. بەڵێ کاک ڕێبوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان من داڕشتەیەکم هەیە ومێد دەکەم دوای ئەگەرۆ بوو لێم وەرگرن لەبەرەوەی هەندێک وشەم لا بردووە هەندێک وشەم ئیزافە کردووە بۆی کە مانایەکی پوختر بدا. لە هۆکارەکانی دەرچواندن وشەی ڕۆشنبیری هاتووە. ئێمە لە دەستپێکی گفتوگۆ لەسەر ئەم یاسایە تا دوایی مامەڵەمان لەگەڵ دوو چەمە کردووە شوێنەوار و کەلەپور. ڕۆشنبیری وشەیەکی مجەڕەدە خۆی چۆن ینی کەلەپورە دەبێ بە شوێنەوار لە دوای تێپەڕبوونی 150 ساڵ بەسەر کەلەپور دەبێتە شوێنەوار بۆی وشەی ڕۆشنبیریم لا بردووە داڕشتەکەم بەو شێوەی لێکردوەندێک ئیزافاتی ترم هەیە. شوێنەوار و کەلەپور و شوێنە مێژوویەکان
سامانی نیشتیمانی و میراتێکی کەلەپوری و زانستی و شوناسی شارستانیەتی گەلی کوردستانە لە پێناو بەڕێوەبردن و پەرەپێدان و پاراستنی ئەم سامانە نیشتیمانیە لە هەرێمی کوردستان داش عێراق ئەم یاسایە دەرچوێنرا. بەڵێ زۆر سپاس. دکتۆرە گەلاوێش. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە هۆیەکانی دەرچواندن من پێم باشە لە پاش میراتێکی ڕۆشنبیری و هوەری بۆ زیاد بکرێ و لە پێناو جارێکی تریش دووپاتی دەکەمەوە کە یاساکە کۆکردنەوەی تێدانێ بۆ خۆی شتێکی زۆر گرینگەلەوە لە پێناو کۆکردنەوە و پاراستن و بەڕێوەبردننی ئەم سامانە نیشتیمانیەدا لە هەرێمی کوردستان عێراق ئەم یاسایە دەرچێنرە. زۆر سپاس. کاکسیپان. بەڕێز سەرۆکی پارلەمانی گوتنت منش لای دکتۆر محەیەدین هاتن گوتن پشتگیری گوتنێت مامۆستا حەسیبە. بەڕێز سەرۆکی پەرلەمان من بەم شێوەیە داڕشتنی هۆکارەکانی دەرچوانی ئەم یاسام کردووە شوێنەوار و کەلەپور و شوێنە مێژوویەکان سامانی نیشتیمانی و میراتێکی ڕۆشنبیری و زانستی و ناسنامەی شارستانیەتی و مرۆڤایەتی گەلی کوردستانن لە پێناو بەڕێوەبردن و پاراستن و ڕێگریکردن لە بازرگانی پێکردن و لە ناوچوون ئەم سامانە نیشتیمانیە لە هەرێمی کوردستان عێراق ئەم یاسایە دەرچێنرا و سپاس. زۆر سپاس. لیژنە تایبەتمەندەکان ئەگەر ڕێیەکتان هەیە فەرموو کاکژێر. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر تەماشای پێشنیازە یاساکە بکەین دەستەوەژەی بەڕێوەبردن لە پێشەکی هاتووە. ئەم دەستەوەژەیە وەکو قەیدێکی دستوری قانونی ینی بوونی هەیە لەم یاسایەدا مادام شوێنەوار و ئەوە دەبێتە بە ئیدارەی مشتەرەک و لە نێوان حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمدا دەبێت کەواتە دەبێت یەکەم خۆی بگونجێنین لەگەڵ ئەو وەزع قانونیەی بە پێی دستوری عێراقمان هەیە ئەوەیە کە ئیدارەیەکی مشتەرەکە دواتر لە ناوەڕووکیان پێشنیازە یاسادا چەندین مادە هەمانە کە دەڵێت تەنسیق بکات لەگەڵ دامەزراوە اتحادیەکان لەبەر ئەو وەزع قانونی و دستوریە بەڕێوەبردن هەم لە عنوان هەم لە هویەکانی دەرچواندن بەڕێوەبردن هاتووە دواتر پاراستن و دەستەوەژەکانی تر. زۆر سپاس. هەر بەڕێزێکی تر لیژنەکە کاک زێدان. بەڕێز سەرۆکی پەرلەمان هۆکارەکانی ئەم یاسا بۆ ئەوەیە کە بە کورتی هۆکاری سەرەکی لە دەرکردنی ئەم یاسای تێدا دەربخرێت بەڵام ئامانجی هەرێک سەرەکیش لەوەیە کە لە ئاستی ڕۆشنبیری خەڵکیش شارەزای زیاتر هەبێت لە شوێنەوار و وشەی ڕۆشنبیریش لە مادەی سێم و بەرگەی سێم لە ئامانجەکاندا زۆر بەڕوونی باس کراوە. بەڵێ تاو بەڕێزان دەستان خۆش بەم شێوەیە کۆتایی بە دانیشتەکەمانێنی ئەرێ تۆزێک